بەڕێزانن دامانی پەرلەمان بە ناوی خوای بەخشندەی میهرەبان بە ناوی گەلی کوردستان دانیشتنی ژمارەدەی ئاسایی خولی پاییزەی ساڵی دووەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەست پێکەین. سەرەتای کۆبوونەوەش داوا لە بەڕێز سکرتێری پەرلەمانەکەم کە کارنامەیەم کۆبوونەوەیە پوختەی کۆنووسی کۆبوونەوەی پێشوو ناوی ئامادە نەبووان بە مۆڵەت و بە بێ مۆڵەت بخێنێتەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرنامەی کات بە پێی حکمی مادەی 5 بڕگەکانی یەکەم و دووەم و سەیەم لە مادەی 16 بڕگەی سەیەم لە مادەی 18 و بڕگەکانی یەکەم و دووەم و سەیەم و چوارەم و پێنجەم لە مادەی 20 مادەکانی 47 و 48 و 52 54 و 55 و 56 و 57 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بریاریدا بەرنامەی کاری دانیشتن ژمارەدەی ئاسایی خولی پاییزەی ساڵی دووەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 11 پێشنەوەڕۆ ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی 25 یانزەی 2020 بەم شێوەیە بێت. یەکەم خوێندنەوەی گفتوگۆکردنی راپۆرتی لێژنەی پەیوەندیەکانی ڕەوەندی کوردستانی سەبارەت بە دیاردەی کۆچکەنجان بۆ دەرەوەی وڵات بە ئامادەبوونی بەڕێز وەزیری ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان بە پێی حکمی بڕگەی یەکەمی مادەی 66 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. دووەم خستنەڕووی راپۆرتی لێژنەی بەدواداچوون کە بە بریاری ژمارە 8 ساڵی 2020 پێکهێنرا. سەیەم خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاسا فرۆشتن و بەکرێدانی مایەکانی دەوڵەت لە هەرێمی کوردستان بە پێی حکمی مادەکان 1970 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. پوختەی دانیشتنی ژمارە 9 ئاسایی بە پێی حکمی بڕگەی دووەمی مادەی 252 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پوختەی دانیشتنی ژمارە 9 ئاسایی خولی پاییزەی ساڵی دووەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 2 پاشنەوەڕۆ ڕۆژی سێشەممە ڕێکەوتی 27 دەی 2020 بەم شێوەیە خوارەوە بوو. یەکەم دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان، دووەم خوێندنەوەی بەرنامەی کار و پوختەی دانیشتن و ناوی ئەندامان ئامادەنەبوو بە مۆڵەت و بێ مۆڵەت لەلایەن بەڕێز سکرتێری پەرلەمان، سێ دەستپێکردنی بڕگەکانی بەرنامەی کار لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان، چوار خوێندنەوەی یەکەم بۆ ئەم پرۆژە پێشنیازە یاساینە. یەک پێشنیازی یاسای پاراستنی تۆڕ و بنزینەکانی ئاو ئاوەڕۆ لە هەرێمی کوردستان، دوو پێشنیازی یاسای بەڕێوەبردننی پاراستنی ئاو لە هەرێمی کوردستان، دانانی ئەندامی پەرلەمان بەڕێز عومەر عەبدوڵڵە فەتاح لە لێژنەی دارایی و کاروباری ئابووری. 6 گفتوگۆی پرساندن و وەڵامەکانی بەڕێزان سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەزیری دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان. کۆتایی هاتنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان ناوی ئەو ئەندامانەی مۆڵەت پێدراویان بەبێ مۆڵەت ئامادە نەبوو بۆ دانیشتنی ژمارە 9 پاییزەی لە ڕێکەوتی 27 دەی 2020 هەمویان مۆڵەتیان پێدراوە. بەدری ئەسماعیل مەحموود، دیاری ئەنوەر حەمە ڕەحیم، ڕاهی ڕەهبەر ئیبراهیم، سەفین ئاغا عومەر ئاغا، سیروان فەرەج محەممەد، ضار محەممەد عەلی، مەحیەدین حەسەن یوسف، مەم ئسکەندەر، مەم محسین حوسێن مستەفا، دابان محەممەد حوسێن، شایان کاکە ساڵح، شیرین ئەمین عەبدولعەزیز، عەلی حەمەد ساڵح. بە پێی بڕگەی حوتەمی لە مادەی 23 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بە ئامادەنەبوو هەژمار ناکرێنەوەن. ناوی ئەو ئەندامانەی کە بە مۆڵەت پێدراویان بەبێ مۆڵەت لە کۆبنەوەی لێژنە هەمیشەییەکان ئامادە نەبوون. لێژنەی ناوخۆ و ئاسایشی ئەنجومەن خۆجەییەکان لە 28 دەی 2020 محسین حوسێن مستەفا مۆڵەت، لێژنەی کاروباری پەرلەمان و سکاڵە لە 28 2020 ڕاهی ڕەهبەر ئیبراهیم، هەژان حەسەن ئەحمەد، هیمداد سەباح بیلات مڵەت، سەروان محەممەد عەلی ئامادە نەبوو. لێژنەی شارەوانی و گواستنەوە و گەیاندنی گەشت و گوزار 28 دەی 2020 ڕزگار محەممەد مەحموود مۆڵەت، لێژنەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم 28 دەی 2020 مەم ئسکەندەر، مەم هەدیە موراد حەیدەر، شیرین ئەمین عەبدولعەزیز، سیروان فەرەج محەممەد مۆڵەت پێدراون. لێژنەی پەیوەندیەکانی ڕەوەندی کوردستانی 2 11 2020 کاروان عەبدوڕەحمان، سیروان فەرەج محەممەد مۆڵەت، محەممەد سعددین ئەنوەر ئامادە نەبوو، زیاد جەبار محەممەد ئامادە نەبوو. لێژنەی دارایی کاروباری ئابووری 2 11 2020 محەممەد سعددین ئەنوەر مۆڵەت، شێرکۆ جەودەت مستەفا مۆڵەت، ئەرشەد حوسێن محەممەد مۆڵەت. لێژنەی کاروباری تەندروستی و ژینگەی ماف بەکاربەر لە 2 11 2020 زانە خالی اسماعیل مۆڵەت، لوقمان حەمەد حاجی مۆڵەت. لێژنەی کاروباری کۆمەڵایەتی داکۆکی لە مافی مرۆڤ
3/11/2020 بدري اسماعيل محمود، زانا خالد اسماعيل، مام اسكندر، مام همداد صباح بلال وڵات. لجنەی کاروباری پەرلەمان و سکاڵە لە 10/11/2020 ڕیڤینگ محەممەد علی، هەژان حەسەن ئەحمەد، همداد صباح بلال وڵات پێدراون، سەروان محەممەد علی. لێژنەی پەروەردە و خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی فەرید یعقوب ئیلیە، ئاشنا عەبدوڵڵا قادر، هەلەز ئەحمەد محەممەد مۆڵەت. لێژنەی وزە و سامانە سروشتیەکان و پیشەسازی بازرگانی سەرکۆ ئازاد حوسێن، شێرکۆ جەودەت مستەفا، پێشەوە تار مستەفا، ڕێبوار عەبدوڕەحیم عەبدوڵڵا مۆڵەتیان پێدراو. لێژنەی داکۆکی لە مافی ئافرەت لە 16/11/2020 گولستان سعید محەممەد، شیرین یونس عەبدوڵڵا مۆڵەت. لێژنەی ئاودانکردنەوە بەرهێنان شوان کەریم محەممەد، دابان محەممەد ساڵح، هاوڕەمان حەمە شەریف مۆڵەت. لێژنەی پەروەردە و خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی فەرید یعقوب ئیلیە، ئاشنا عەبدوڵڵا قادر، گوڵستان باقی سلەیمان مۆڵەت. لێژنەی شارەوانی گواستنەوە و گەیاندنی گەشت و گوزار سیپان سالم حەسەن، ڕزگار محەممەد محمود، سەرچنار ئەحمەد محمود مۆڵەت. لێژنەی کاروباری شەهیدانی جینۆسایدی زیندانیانی سیاسی بەهەمان کاک عەبدوڵڵا، لەنجە ئیبراهیم عەبدوڕەحمان، عوثمان علی اسماعیل، ئیدریس اسماعیل عەبۆش مۆڵەت. لێژنەی کاروباری پێشمەرگە سەروان محەممەد علی، سعید مستەفا تەتەرخان، باپیر کامەلە سلەیمان مۆڵەت. لێژنەی کوشتوکاڵ و ئاودێری سیپان سالم حەسەن مۆڵەت. لێژنەی ئەوقاف و کاروباری ئاینی جیاد حەسەن ئیبراهیم مۆڵەت، هەدیە مراد حەیدەر، کازم فاروق نامق، کلارا عودیشی یعقوب، ئیسماعیل علی تا مۆڵەت. لێژنەی شارەوانی گواستنەوە و گەیاندنی گەشت و گوزار زێدان ڕەشید خاو، ئۆدل مۆڵەت، کلارا عودیشی یعقوب مۆدەل، سیپان سالم حەسەن مۆڵەت. ڕزگار محەممەد محمود مۆڵەت. کوشتوکاڵ و ئاودێری سیپان سالم حەسەن، هەلەز ئەحمەد محەممەد مۆڵەت. لێژنەی دارایی کاروباری ئابووری لیزە فارەکەدین کاکەی، شێرکۆ جەودەت مستەفا، سەرکۆ ئازاد گەڵالی مۆڵەت. لێژنەی کاروباری تەندروستی ژینگەی مافی بەکاربەر شایان کاکە ساڵح، شنو عەشقی عەبدوڵڵا مۆڵەت. لێژنەی کاروباری پەرلەمان و سکاڵە شایان کاکە ساڵح مۆڵەت، سەروان محەممەد علی، ڕاهی ڕەهبەر ئیبراهیم، فەرید یعقوب ئیلیە ئەمەدە نەبوون. لێژنەی کاروباری پێشمەرگە حکمت محەممەد عەبوو زیاد مۆڵەت، باپیر کامەلە سلەیمان، بژار خالید عەبدوڵڵا مۆڵەت. لێژنەی دەستپاکەی هیڤدار ئەحمەد سلەیمان مۆڵەت. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. بەڕێزانن دامانی پەرلەمان ئەمڕۆ 25 نۆڤەمبەرە، ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنانە. لەم ڕۆژەیە سڵاو بۆ ڕۆحی بەرزەفڕیە و ژنانەی بە ناحەق و بە پاساوی ناڕەوا کوژرێن، ئازایەتی و خۆڕاگری بۆ ئافرەتانی ئازا و کە لەسەر مافەکانی خۆیان ڕشتن. هاوکات هەر لەم ڕۆژەیە داوا لە دادگاکان و لایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەت یاریمی کوردستانەکەین کە لە جێبەجێکردنی یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان ڕشت و کارا بن و داواکەین لیژنەی داکۆکی لە مافەکانی ئافرەتان لە پەرلەمانی کوردستان بە هەمئاهەنگی لەگەڵ ئەنجومەنی باڵای خانمان و بەڕێوەبەرایەتی گشتی ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی لە وەزارەتی ناوخۆ کەم و کوڕیەکانی یاسای ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی دژی ژنان بکەن بە پێشنیازە یاسایەک و پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمانی بکەن بۆ ئەوەی بتوانین داکۆکی کارێکی ڕاستەقینە بین لە مافەکانی ئافرەتان لە هەرێمی کوردستان. بەڕێزان ئەندامانی پەرلەمان دەست بە جێبەجێکردنی بەرنامەی کارەکەمانەکەین. پێش ئەوە دەمانەوێت سەبارەت بە دوو یاداشت کە بەڕێزان ئەندامانی پەرلەمان بە ژمارەی یاسایی پێشکەشتان کردبوو و ئێمەش لە کۆبوونەوەی سێ سەرۆکایەتیەکە هەم ئێمە داوامان کردبوو هەم ئەوان خۆیان داوایان کردبوو و دەیانویست ئامادەی کۆبوونەوەیەکی پەرلەمان بن سەبارەت بە دۆخی موچە دانوستانەکان هەڵوێستی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر بابەتی یاسای پڕکردنەوەی کورتهێنانی دارایی لە عێراق، بەڵام دواتر هەر خۆیان داوایان کرد بۆ ئامادەکردنی راپۆرتێکی باشتر ورتر بۆ پەرلەمانی کوردستان و دوای ئەنجامدانی کۆبوونەوەیەکی ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی بۆ خۆیان جارێک کۆ بمنەوە بزانن دەیانەوێت چی بکەن اینجا بێنە پەرلەمانی کوردستان. بە ڕێزیشتان نەزانن ئەمڕۆ ئەو کۆبوونەوەی ئەکرێ بێگومان دوای ئەوەی کە ئەو کۆبوونەوەی دەکرێ و بڕیار لە نردنی شان دەدرێ ئێمە ئەو کۆبوونەوە تایبەتی کە بڕیارمان لێداوە پێشتر دەیکەین و گرنگە بۆمان بزانین حکوومەت هەرێمی کوردستان پلانی چییە بۆ دابینکردنی موچە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان، بەڵام دەمانەوێت کۆبوونەوەیەکی بنیادنەری بەرهەمهێن بکەین
کە لە بەڕاستی لە خزمەتی خەڵکی کوردستان و لە خزمەتی پرۆسەی سیاسی و لە خزمەتی ئەو پەیوەندیە تەکاملیە بێ کە لە نێوان پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانە هەیە. بەڕێزان، ئێمە هەفتەی پێشوو سەبارەت بە خاڵی پەیڕەوی کۆمەڵێک تێبینی خۆمانمان بۆ نردبوون. ئێستش دەمانەیە بە بەڕێستان بڵین ئەو تێبینیانەی کە نردومانە تێبینی پەیڕەوی و قانونین و هەر خاڵێک لە سیاقی ئەو تێبینیانەیانە بێ بەڕێزەوە ئێمە بە خاڵی پەیڕەوی ئەژمار ناکەین، دەبێتە هۆی لادان لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان وەکردنەوەی دەرگا لەسەر کۆبوونەوەیەک کە هیچ نیزامێکی تایە جێبەجێ نابێ. کاک ڕۆمیۆ بەسەر. بەڕێز سەرۆکی پەرلەمان، وەڵام من دوو نوقتەی نظامی زۆر بە کورتی و بە خێرایی من بەڵێ یەکەم دەستەی سربەخۆی مافی مرۆڤ کە پەرلەمان سەرپەرشتی دەکات. من نازانم دەپرسم بۆچی ئەوەندە تاخیر بووە لە دانانی سەرۆکێک بۆ ئەم دەستەیەکە چی زۆرێک لە دەستەکانی تر هەمویان یەکلای کراوەتەوە کە ئەمەش بەرکەوتەی گەلی ئێمەیە. ئەوە خاڵی پەیڕەوی نییە، ئەوە خاڵی پەیڕەوی نییە. دوام خاڵی پەیڕەوی ئەوەیە ئێمە لەم کۆبوونەوەیە لە یاسا لاماندابێ لە دەستور لاماندابێ لە پەیڕەو لاماندابێ. ئەوەی دووەمت بیرهێنانەوەیە جەنابی سەرۆکی پەرلەمان. دوام من پێم وایە ئێمە لە زۆرێک لە خولەکانی تری پەرلەمان لە مناڵێم یەکەمین دانیشتنی پەرلەمان، بەڵام دوای یەکەمین دانیشتن زۆر جار بووە کە دانیشتێکی تایبەت بە کاروباری پەرلەمانتاران بکرێت، چونکی ئەوەی تێبینی دەکرێت. سپاس کاک ئومێد خۆشناو. یەک دقە فەرموو. بەناوی خی گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان، پاڵپشت بە مادەی 56 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئەو پەیڕەوەی کە ڕێچکەی ئەساسی کارەکانی پەرلەمانە لە هەفتی 2018 پەسەند کرایە و ئەو پەیڕەوە سەرۆکی لێژنەیەکی بوو لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو. دوانەمەری خاڵی خۆش بوو بەڕێز پارێزگاری هەولێر فرسە سۆفی کۆچی دوایی کرد. من چاوەڕوانی ئەوەم دەکرد وەکو یادە وەفایەک پەرلەمانی کوردستان ئەمڕۆ قسەیەک دەربارەی ئەو بکە کە ڕۆڵی ئەو جوانەمەرگە لە دەرچوونی ئەو پەیڕەوە زۆر گرنگ بوو. بۆیە پێشنیار دەکەم کە ئەو یادە دووش پێشنیاری ئەوە دەکەین وەکو وەفایەک و مانەوەی ناوی ئەو کەسە لە ناو پەرلەمان کە بەڕێستان یەکێک بوو لە ئەندامانی پەرلەمان لە 5 ساڵی ڕابردوو لە خولی چوارەمدا ڕۆڵی کاریگەری هەبوو، هۆڵێک لە هۆڵی لێژنەکانی پەرلەمان بەناوی بکرێت. دوو هەر تایبەت بە خاڵێکی پەیڕەوی ئەوانە هیچی خاڵی پەیڕەوی نین، بەڵام ئێمە تەقدیری ئەوە دەکەین کە بابەتەکە بەڕێستان سەرۆکی پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی پەرلەمان بەشێکن و مەسئولیەتێکی پەیڕەویتان هەیە لە پاراستنی شکۆی پەرلەمان. لە چەند ڕۆژی ڕابردوو سەرۆکی حزبێک باز لە هەندێک ئیمتیازات دەکات لەو پەرلەمانە وجودی نەبووە، گوایە سیارە درایت ئەندامی پەرلەمان، گوایە پاسەپۆرتی دیبلۆماسی دراوتە ئەندامی پەرلەمانی کوردستان. بۆیە واجبی قانونی ئێوەیە ڕوونکردنەوە بدەن بۆ بەلا ڕێدابردننی ئەو بابەتە. ئەگەر وایە بەرچاوڕوونی بە ئێمە بدەن لە پەرلەمان و بەڕای گشتش بدەن و زۆر سپاس. زۆر سپاس. بەڕێزان، قسەکانی کاک ئومێد لە ڕاستیە خاڵی پەیڕەوی نەبوون بە گوێرەی ئەوەی کە ئێمە دابوومانە بەڕێستان، بەڵام دروستە. ئێستاش من داواتان لێ یەکەم دەقیقەیەک وەستان بۆ ڕۆحی پاکی هاوڕێمان کاک فرسەت سۆفی. فەرموون. زۆر سپاس. کاک دکتۆر فرسەت یەکێک بوو لە پەرلەمانتارە هەرە باشەکانی خولی چوارەمی پەرلەمانی کوردستان، سەرۆکی ئەو لیژنەیە بوو کە پەیڕەوی تازەی پەرلەمانی کوردستانمان بە یەکەوە ئامادە کرد. سەڵاو لە ڕۆحی پاکی ئینشاءڵڵا ئەمڕۆ لە هەموو ڕۆژێکی خۆشترە بێ و لە بەهشتی بەری نابێ و بەو دوعایە نابێ کە خەڵکی کوردستان لە ڕۆژانی وەفاتی و مەراسیمەکەیە بۆیان کردووە. بەڕێزان، سەبارەت بە خاڵی دووەم بەڕاستی ئەویش پەیڕەوی نییە، بەڵام ئێمە ناکرێت لە پەرلەمانی کوردستان هەر کەسێک قسەی کرد ئێمە دانیشین وەڵامی بۆ ئامادە بکەین، چونکە ڕۆژانە قسە لەسەر پەرلەمانی کوردستانەکرێت.
بەڵام لەم خولەی کە ئێمەی لێین ئێمە سەرۆکایەتی ئەم پەرلەماناکەین ئەندامی پەرلەمان جگە لە 150 موچەکەی هیچ جۆرە ئیمتیازێکی نییە. ئۆتۆمبیلی وەرنەگرتووە بە حەقی خۆی و بە پارەی خۆی ئۆتۆمبیلی کڕیوە، ئەوە بە قیست پەیوەندی بە خۆیەوە هەیە. ئێمە پەیوەندی بە پەرلەمانی کوردستانەوە نیە و لە پارەی گشتی دەین کڕیوە. ئەندامی پەرلەمانی کوردستان و کۆی باسەکرێ ڤێلای دراوەتێ و شوقەی دراوەتێ وەکو مدیر ناحەیەک، وەکو قایم قامێک، وەکو دادوەرێک، وەکو وەکیل وەزیرێک، وەکو وەزیرێک، وەکو هەر کەسێک کە لە شوێنێکەوە دێت لە شوێنێکی تر ئیشەکە. ئەندامی پەرلەمان لە کەلارەوە دێ، لە زاخۆوە دێ، لە بەردەڕەشەوە دێ، لە دەربەنی خانەوە دێ، لە کفریەوە دێ، لە شارە زوورەوە دێ، لەو پەڕی دنیاوە دێ بۆ ئێرە. چۆن مدیر ناحەیەک حەقی ئەوەی هەیە لە ناحەیەکەی خۆی شوێنێکی هەبێ، ئەوانەی شوێنێکیان هەیە. هیچ یەکێک لەم خانوانە نادرێ بە هیچ یەکێک لەم ئەندام پەرلەمانە بەڕێزانە خۆشیان پارەی خزمەتگوزاری شوقە و خانوەکانیانەدەن. پەرلەمانی کوردستان بە 1 سنتیش هاوکاریان ناکە لە ڕاستیە، لەبەرەوە هەرچی ئەوترێ و هیچ ئەندامێکی پەرلەمانی کوردستان پاسپۆرتی دیبلۆماسی نییە. هیچ ئەندامێکی پەرلەمانی کوردستان جگەل لە 150 موچەکەی هیچ جۆرە ئیمتیازاتێکی تری نییە. ئەسڵەن لەم خولە ئەندامی پەرلەمان ئیفادیش ناکرێ، سەفەریش ناکە، هیچ ئیمتیازێکی نییە جگە لە ئیشوکاری خۆی بە پارەی خۆی. ئێمە بەنزینیان بۆ ناکەین، مەسرفی سارەکانیان ناکەین، هیچ شتێکیان بۆ ناکەین لە ڕاستیە. لەبەرەوە ناکرێ هەر ڕۆژێ قسەکرا ئێمە جواب بدەینەوە بە پێچەوانە. ئەمە پێمان وایە لە دەسەڵاتی جێبەجێکردن ئیمتیازاتەکان زۆر زیاترن، بەڵام هیچ کەسێک لەبارەی ئەوانەوە هیچ قسەیەکی نییە. و ئەمەش هەوڵێکە بۆ لەکەدارکردنی پەرلەمانی کوردستان و ئەندامانی پەرلەمانی کوردستان کە بەداخەوە ڕەنگە ئێمە خۆشمان بەشێک بین لەو پرۆسەیە. سەرەتا داواتان لێ یەکەم هەمووتان ماسک ببەستن. یعنی ئێستا لەم هۆڵە هەمووی 15 کەس ماسکی بەستووە. بڕواتان بێ ئێمە دەترسی، یعنی ئێمە ئەترسین، هەمومان ئێمە لە هۆڵێکی بچووکین. داواتان لێ یەکەم ماسکەکانتان ببەستن. گوڵستان خان ئەی ئێمە یعنی ئێوە چاک بوونەتەوە ئەی ئێمە. بەڕێز سەرۆکی پەرلەمان، من ئەمەوێ پشتبەستوو بە خاڵی پێڕەوی ژمارە 54 بڕگەی 4م بمەوێت باس لەسەر مەسەلەی دواکەوتنی موچە و لەسەر و بابەتە لەسەر سیستمی لەسەر و بابەتە کۆبوونەوە دەکەین. ئەزانیت دکتۆرە گوڵستان خان سەبارەت بەو بابەتانەی ئەتانەیە کۆبوونەوەی لەسەر بکرێ و لەسەر بەرنامەی کار بە هیچ شێوەی نقطەی نظامیتان لێوەرناگرم. ئەوە دەسەڵاتی دەستەی سەرۆکایەتیە کەی ئامادەکاری هەر بابەتێک تەواو بوو کۆبوونەوەی لەسەرکرێ. کاک سەرکۆ. بەڕێز سەرۆکی پەرلەمان، بە پێی مادەی 66 لە پەیڕەوی ناوخۆی کوردستان ئێمە 32 پەرلەمانتار واژومان کرد بۆ دانیشتێکی تایبەت سەبارەت بە گرێبەستی 50 ساڵی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و دەوڵەتی تورکیا. کاک سەرکۆ، ئەو نقطەی نظامی نییە. لە سەرەتای ڕوونم کردەوە ئێمە دانیشتنێگەکەین سەبارەت بە هەردوو یاداشتەکە. کاک عەلی حەمە ساڵح، سەبارەت بە یاداشتەکانتان لێتانی وەرناگرم. بەڕێز سەرۆکی پەرلەمان بە ناوی خوای گەورە، بە پێی مادەی 66 دانیشتنی تایبەت بە دیاردەی کۆچی گەنجان بۆ دەرەوەی وڵات کراوە لە بڕگەی یەکەمە کە ئەمە ئەگەر دە پەرلەمانتار داوای سەر ئەوە کاک عەلی با بڕۆینە سەر باکسەکەم تاوکەم خۆ بابچینە سەر ئەبێ لایەنی پەیوەندیدار لە حکوومەت بێت. ئێمە پێمان وایە وەزیری ڕۆشنبیری لایەنی پەیوەندیدار نییە بەهۆی گەندەڵی و دزی و نادادی و کۆمپانیاکاری. مامۆستا عەبدولستار ئیتر ڕێگە نادەم لێرە ئەوەی بێوێ قسەیەکان بۆ بچێ مؤتەمەری سحوفی بکە. کاک عەبدولستار فەرموو. نقطەی نظامی ئێمە لێرە بێنیظامیمان کردووە ڕامان گرن. فەرموو. بناوی خی مؤتەمەری سحوفی بکەن. فەرموو. بەڵێ خی بەخشندەی میهرەبان، بەڕێز سەرۆکی پەرلەمان، وەڵای ئێمەش خاڵی پێڕێمان دیارە مادەی 48 و 66 پێڕەوی نێوخۆی پەرلەمانە. بەڵێ کە کۆمەڵی یادداش بەڕای ئێمە کە گرنگن بۆ ئەم جوابی یادداشتەکانتان لەگەڵ سەرۆکایەتیان مفاتەحە بکەن. خان تەواو باش ناکرێت بۆ وەڵامی یادداشتەکانتان مفاتەحەی سەرۆکایەتی لەناو لێرە ناکات. ئەو کوبنێ بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان، بەڕێز سەرۆکی پەرلەمان، بە پێی مادە 18 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان، منیش هەمان قسە پێویستە نقطە نیزامی وەربگری و کامێرا بخەنە سەر ڕووپاخان. بەڵێ 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 بەڵێ
نازانم دانیشتنی پەرلەمان بە خواست و ویستی حکوومەت بەڵێ 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 ئێوی خراپەیانی نازانم چۆن نقطە نیزامی ئێستا وەرنەگیرێ کەنجین وەردەگیرێ بەڕێ ئەوە نقطە نیزامی نییە ئێوە حەقی خۆتانە داوا بکەن ئەگەر ئێمە مخالفەیەکی قانونیمان کرد بەڵێ بەڕێزان دەست بە جێبەجێکردنی بەرنامەی کارەکەین ئاشنا خان فەرموون بەڵێ بەڕێ سەرۆکی پەرلەمان من بەپێی یاسای ژمارە 8 ساڵی 2011 بەرەنگاربوونەوەی خێزان لە توند و تیژی لە هەرێمی کوردستانی عێراق ساکەم کە بەپێی مادەی دووەمی ئەم یاسایە هەموو توند و تیژیەک و لێدان بەرامبەر بە تاکەکانی خێزان ڕەت دەکاتەوە بەداخەوە توند و تیژی خێزانی بە شێوەیەکی گشتی و توندی تێژی بەرامبەر بە نقطەی نیزامی نیە ئێمە هیچ بێ نیزامیەکمان لێرە نەکردووە لە سەبارەتەوە زۆر سوپاس بە مؤتەمەری سەحوفی ئەو قسانە بڕوا بکەن ڕێتان پێ نادەمیترە ئەو قسانە بە ناوی نقطەی نیزامی بکەن بەڵێ کاک شێخ زاهیر تەواو بەڕێ سەرۆکی بڕوا بکە بەوانە هینا هۆڵی پەرلەمان باشە بەڕێ سەرۆکی پەرلەمان کاک شێخ زاهیر کی بەڕێزی پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمان دەرفەتدەن بەڕێزان لە ڕاگەیاندنی پەرلەمانی کوردستان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان کە قسە دەکا کاتی قسەی خۆیەتی نقطەی نیزامی پێشکەشەکە دەبێت کامیرەکەی لەسەر بێ کامیرە لەسەر من لادەن تکایە بەڵێ بەڵێ کاک شێخ زاهیر بە ناوی خوای گەورە بەڕێ سەرۆکی پەرلەمان لەگەڵ هێزەکانی ئۆپۆزیسیۆن بکرێ بەڕێ سەرۆکی پەرلەمان ئێستا ڕەفیقێکی ئێوە نقطەی نیزامی هەیە سەرەی بدەن بۆ ئەوەی قسەکانی خۆی بکە ڕاگەیاندن هەتاوەکو کامیرەی ڕاگەیاندنی پەرلەمان نەچێتە سەر ئەو ئەندام پەرلەمانی کە نقطەی نیزامی پێشکەشەکە ئێمە دانیشتنەکە ڕادەکەین فەرموو کاک شێخ زاهیر بە ناوی خوای گەورە بەڕێ سەرۆکی پەرلەمان بەڕاستی ئەمە هەمومان باسی جێبەجێکردنی یاسا و پەیڕە و ڕێنماییەکان دەکەین بەڕێ سەرۆکی پەرلەمان بەپێی ڕێنماییەکانی حکوومەت و وەزارەتی تەندروستی بڕیارێک دەرچووە هەر کەسێک ماسک نەبەستێ لە بازار لە شوێنە گشتیەکان 20,000 دینار غەرامە دەکرێت ئەو قانونەش لەسەر خەڵکی فەقیر و هەژار لە جادەکان جێبەجێ دەکرێت کەچی ئەندامانی پەرلەمان کە داوای پەیڕەوی ناوخۆ داوای جێبەجێکردنی یاسا و داوای دەستور دەکەن ئەم خاڵە جێبەجێ ناکەن بەڕاستی ئەمە پێویستە جەنابەت ئیزراعاتێکی جدی بگیری بەر لەم بابەتە ناتوان 20,000 دینار لە ئەندامانی پەرلەمان وەرگرن بەڵام هەموو کۆبوونەیە پێیانەڵێن تکایە ماسکەکانتان ببەستن ئەبێ پەرلەمانی کوردستان نوێنەرێکی باش و پێشەنگێکی باش و نمونەیەکی باش بێ بۆ خەڵکی کوردستان بەدرێ خان مامۆستا عومەر بۆ بەرامبەر من ئەوەت بەرز کردوەوە خۆ من سەرۆکی حکوومەت نیم بەڵێ بەدرێ خان بەناوی خۆی بەخشندە میرەبان بەناوی خۆی بەخشندە میرەبان بەڕێ سەرۆکی پەرلەمان بەپێی مادەی 6 بڕگەی 3 من هەم بابەتێکی کێشەی ئاوی چەمچەماڵ هەم بە یادداشت ناوەم جەلسەیە نییە لەگەڵ وەزیری تایبەتمەندا پەیڕەوی نییە پەیڕەویە بەڕێ سەرۆکی بەدرێ خان ئێرە شوێنی عەرزی مەشاکلە لە کاتێکا کە کاتی بێ ئێستا نەوەزیری لێیە نەوەزیری تایبەتمەندی لێیە منی لێم من نەڕئیسی حکوومەتم ئەم ڕەفیقانەی لێن نەتایبەتمەندین بە دابینکردنی ئاو بەڕێزت ئەندامی پەرلەمانی وەزیری تایبەتمەند هەیە بە دابینکردنی خزمەتگوزاری زۆر ئاساییە دەتوانی بڕۆی لەگەڵ یا قسە بکەی و داوای بکەی و ئاوی چەمچەماڵ و ئاوی هەر شارێکی تر یەکێکە لەو خزمەتگوزارانەی کە حکوومەت دەبێت دابینی کە بەڕێ سەرۆکی پەرلەمان خۆ پرسانەکە مامۆستا بووبەکر بەڵێ بەڕێ سەرۆکی پەرلەمان بەپێی مادەی 51 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان خاڵی سێهەم ڕۆژانی سێشەمە و چوارشەمە تایبەتە بە کۆبوونەوەکانی پەرلەمان ئێمە ماوەی 1 مانگە ئەم پەرلەمانە کۆبوونەوەی خۆی نەکردووە و ئەو برگانەی کە ئەم ڕۆژدانراون بەڕاستی ئێمە لە لیژنەی پەیوەندیەکان و ڕەوەندی کوردستانی داوامان کردووە کە ئەو گفتوگۆیە لەسەر کۆچی گەنجان 4 وەزیری مەعنی ئامادە بێ
وەزیری پلاندانان وەزیری کاروباری کۆمەڵاتی و سەرۆکی بەرپرسی فەرمانگەندەکان ببوورە یعنی لەبەرەوە یەک وەزیر هاتووە بۆیە ئێمە ینی بالئیجماع داواکەین ئەو دانیشتنە تەجیل بکرێت چکە پرسێکی گرنگە ئێمە کۆبوونەوە بۆ کۆبوونەوە ناکەین بەڕاستی بەڕە سەرۆکی پەرلەمان ئەبێ لێرە ینی پێشم وایە ینی گەنجانی کوردستان و هاوڵاتیانی کوردستان چاوەڕوانی ئەو کۆبوونەوەیان بۆیە وایە ئەم یاداشتە بەڕاستی ڕای ڕیژنەکەی ئێمە اعتیبار وەرگیرە زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس مامۆستا بوبەکر سەبارەت بەو بابەتە لە ناو یاداشتەکە ناوی وەزیرەکان نەهاتووە ئێمە خۆمان بە ئەو وەزیرەمان دانا بەڵام ئەویش ئەمڕۆ احتیزاری هێناوەتەوە لەبەر کۆبوونەوەیکی گرنگی ئەنجومەنی وەزیران ئێمە ئەو کۆبوونەوەیە دواتر بە دەنگدانی بەڕێستان نەخەینە هەفتەی داهاتوو دووشەمەیان داوا کردووە ئێمە خەینە ئەو کاتە و هەر وەزیرێکی تر تانویست ئەتوانین قسەی لەبارۆکەین بەڕێز سەرۆکی لیژنەی پەیوەندیەکان بە ناوی خوای گەورە میرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان من بۆ پشوو درێژ بووم ویستم بێنە سەر بابەتەکە اینجا من قسەی لەسەر بکەم لە ڕاستیە پرسی کۆچی گەنجان و سەر هەڵگرتنی گەنجانمان بۆ دەرەوە پرسێکی زۆر گرنگە و ئەوە خەمێکە خەمی تەواوی جڤاکە تەنها خەمی پەرلەمان و حکوومەت نییە ئێمە لە 20دا نووسراوێکمان ئاراسەی بەڕێستان کرد بە یاداشتێک بە هاوپێکی یاداشتێک لە نووسراوەکە ئاماژەمان بەوە کرد کە چەند وەزیرێکی تایبەتمەند لەو بوارە کە پەیوەستە بە کێشەی گەنجانمان داوا کردبوو کەچی ئەوەی کە ناوی هاتبوو تەنها وەزیری ڕۆشنبیری وەرزش و لاوان بوو ئێمە داوامان کردبوو وێ ڕای وەزیری وەرزش و لاوان وەزیری پلاندانان و کاروباری کۆمەڵایەتیش بێت ئەوەی کە ئێستا یەک لەحسە بەس بەڕێزان ئێمە وەکو لیژنەی پەیوەندیەکان ئێمە چوینەتە سەر جێبەجێکردنی بڕگەی یەکەمی بەرنامەی کارەکە کە راپۆرتێکی لیژنەی پەیوەندیەکان و ڕەوەندی کوردستانیە ئەوان پێیان وایە ئامادەبوونی یەک وەزیر کافی نییە ڕوونکردنەوە ئەدەن چەند وەزیری تریان پێویستە خۆ دەبێت دەرفەتیان بدەین بزانین کێی تریان پێویستە ئەبێ دەرفەتیان بدەین بزانین کێی تریان پێویستە بەڕێزان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە لە نووسراوەکە داوامان کرد بوو وێ ڕای وەزیری وەرزش و لاوان وەزیری پلاندانان و وزیری کاروباری کۆمەڵاتیش ئامادە بن بۆیە لە سۆنگەی هەستکردنی بەرپرسیارەتی ئێمە وەکو لیژنەی پەیوەندەکان داواکەین ئەو بڕگەیە دوا بخرێ بۆ دانیشتێکی تر بە مەرجێک ئەو وەزیرانەی کە ناومان بردن ئامادە بن بۆی گفتوگۆیەکی تێر و تەسەل و مەسئولانە بکەین لەسەر ئەو بابەتە گرنگە. بەڵێ سپاس بەڵێ سەلمان خان بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان بابەتی کۆچی گەنجان بابەتێک کە تایبەتمەندترین لیژنەی پەرلەمانی کوردستانی بۆم بابەتە لیژنەی ڕۆشنبیری و لاوان و کۆمەڵگەی مەدەنی و وەرزش و لاوانە ئەو راپۆرتە لە 8 یانزە ئاراستەی لیژنەی ئێمە کراوە ئێمە لیژنەکەمان لەخۆ ئامادەکردن داین بۆ ئەوەی راپۆرتێکی تێر و تەسەر لەم بارەوە ئامادە بکەین و هاوڕام لەگەڵ قسەکانی بەڕێز دکتۆر ڕێبوار جگە لە وەزیری ڕۆشنبیری و لاوان پێویستەکە وەزیرە معنیەکانی تر بە تایبەتی پلاندانان هەروەها وەزیری کاروباری کۆمەڵایەتی ئامادە بێ بۆیە ئێمە داوا دەکەین ئەو بڕگەیە بخرێتە دانیشتنێکی تر بۆ ئەوەی بتوانین هەردوو راپۆرتەکە پێکەوە پێشکەشکەین و ئەو وەزیرانەی تریشمان بۆ بانگێش بکرێت و سپاس. زۆر سپاس بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئێستا سێ ئەندامی بەڕێزی پەرلەمان داوای دواخستنی بڕگەی یەکەمی بەرنامەی کارەکەن بە مەبەستی ئامادەبوونی زیاتر لە وەزیرێک هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەوەیە کە بڕگەی یەکەمی بەرنامەی کار ببێ بە بڕگەی سێهەم و بۆ ئەوەی بتوانین لە هەفتەی ئایندە ئەو وەزیرە بەڕێزانە بانگێشت بکەین با بفەرمێ دەست بەرزکاتەوە. بەڵێ بەڵێ سپاس بەدەنگی 87 ئەندامی پەرلەمان بڕگەی یەکەمی بەرنامەی کارە چێتە بڕگەی سێم بۆ هەفتەی داهاتوو. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە دەنگدانیش کامێراکە نەخرا سەرێمە ئێستا گەورەترین مشکلەیەم پەرلەمانە بووە بە کامێرا بە بەردەوامی با کامێرە لێرە بێ. بەڵێ 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 کاکاوە مەجالم داوی من دە قسە بکەی بەڕێزان لە ڕاگەیاندنی پەرلەمان ئەم مشکلەیە حەلکەن بۆ ئەوەی ئەمە نەبێتە بابەت ڕاگەیاندن با لەسەر ئەمان بێ کامیرە با لەسەریان بێ. بەڵێ 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 سەرچناخە بەڕێز سەرۆکی پەرلەمان
بەپێی مادەی 56 بڕگەی یەک کاتی نقطەی نظامی ئەگیرێت کە ئەگەر پێشێلی یاسا دەستوریان پەیڕەوی ناوخۆی پەرلەمان بکرێت موچەی فەرمانبەران بە یاسا ڕێکخراوە حکوومەت پێشێلی یاسای کردووە حکوومەت پێشێلی یاسای کردووە جەنابەتمانەمان بە حکوومەتیاوە سەرچنارخان من یەک تەوزیح دەدەمێ با بچین ئەو مادەیە بخوێنینەوە ئەو بێقانونیە ئێمە لە سەرۆکایەتی کردومانە ئێمە ئەتوانین لێپرسینەوە لەگەڵ ئەو بێقانونیە بکەین بەڵام نقطەی نظامی نیە ئەو وەرە سەرۆکی پەرلەمان تەواو ئەو نقطەی نظامی نیە دەرفەت نادەم جارێکی تر کاک سیروان فەرموو ئەوە نقطەی نظام ئێمە بێقانونیمان کرد ئەوە نقطەی نظامیە لەم مەجلیسا بێقانونی هەبوو نقطەی نظامیە کاک سیروان تەواو بەڵێ کاک سیروان فەرموو لە دەرەوە بچۆ قسە بکە بەڵێ کاک سیروان بەڕێ سەرۆکی پەرلەمان جەنابەت ئێستا فەرمووت ئەگەر ئێرە بێقانونی تیاکرا پێی ڕەویە ئەگەر لە وڵاتەکەشا بێقانونی کرا هەڵبەتە هەمان هەڵوێست دەبێ ئێمە لە پەرلەمان بیکەین من بە خێرایی سێ نمونەی بەسیط ئێنمەوە کە کەرامەتی میلەتی کورد لەم وڵاتەیە لەژێر پۆستاڵایە بەداخەوە داخەو پۆستاڵی بەڵێ بەڵێ قسەکانی کاک سیروان ئەو بەشەی لە پرۆتۆکۆڵ بڕێتەوە بەڵێ بەڕێ سەرۆکی پەرلەمان ساڵی پار لەسەر فولایی تێک لەم هەولێرە زەلامێک ئەوانە بڕوا بکەی مؤتەمەری سەحوفی بەڵێ 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 بگورە من قسەکان تەواو نەکردووە من داوای لە ژنە کاک پێشەوە کاک پێش بەیاداش داوای کە بەیاداش داوای کە بەیاداش کاک پێشەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز سەرۆکی پەرلەمان بەپێی مادەی 54 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بەڕێز سەرۆکی پەرلەمان بەپێی مادەی 54 ئەندامی پەرلەمان بە مۆڵەتی سەرۆکی پەرلەمان ئاخاوتنەکە داواکارم لە جەنابەت کۆنتڕۆڵی دانیشتن بکەیت و بچینە سەر بڕگە و بەرنامەکانی کار یعنی ئیتر با کاتی ئێمە ژنە کوژرێ و بتوانین لەسەر مادەکانی ناو ئەو بەرنامەیە قسە بکەین سپاس نەدامە جالی بدەم بۆیە بەڵێ مژدە خان فەرم بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵاهی ناحەقیمان لەگەڵ دەکەین جارێ قسەمەکە کامێرە بخەنە سەر مژدە خان با قسەکانی قسەمەکە هەتا کامێرەکە نێتە سەر یاڵا قسە قەینا با من دیار نەبم با ئەو وەرەقەیە دیار بێ لەبری من با ئەو وەرەقەیە دیار بێ ڕێک لەسەر دەموچایم نیدانێ سەعمەر مامۆستا عومەر جەنابەت پیاوێکی مەوزونی ڕەفیقێکی تۆ قسە دەکا وەرەقەکە لادە لە بەردەمی بۆی ئەو قسەکانی بکە با مژدەخان جارە نۆرەی ئەوە بەڕێز بەڕێزان ئێستا مژدەخان سەرێتی قسە بکە وەرەقەکەت دانێ بۆی بتوانێت قسە بکات جەنابی بەڵێ کامێرە بخەنە سەر مژدەخان بۆی قسەکانی بکە بەڵێ فەرمە شیرین وەڵا ئێمە ئەو کۆپۆزیسیۆن شەرم لە کەس ناکەین هەر کەسێ خۆت زۆر خۆی ناکوژێتەوە بدە جاردام گیرسان
کاکە کامیرەم هەر ناوێ بەڵێ بەڕسمی بۆ مانات حەز دەکەی دوای ناوەکەشت پێڵم چێ پێی گوتی بەڕێ سەرۆکی پەرلەمان ناحەقیمان لەگەڵ دەکەی ئێمە پەرلەمانتاری نوێنەری خەڵکین معقول نییە ئێمە نەتوانی قسە بکەین لە گۆڕانە لە ئۆپۆزیسیۆنە هەر ڕێگە نادرێ ئەوانە قسە بکەن بەڕێ سەرۆکی پەرلەمان وەڵا تا ئێرەمان هاتووە بە مانگی جارێک جەلسە دەکرێت دوای ئەوەش هەر نایەڵن باشە ئەو خەڵکە وەڵا ڕوحی دەرچ ئەوەندە تەلەفۆنم بۆ دێ سوێن بەخوای گەورە لە ڕوم نایە جوابی تەلەفۆن دەما باڵا ڕوم نایە بچمە ناو خەڵک خەڵک دەڵێ ئێوە نوێنەری خەڵکن مژدەخان بۆی دەرفەتت بۆ بەڕێزان یەک جار لێگەڕێن بۆ ئەوەی مژدەخان بە دڵی خۆی هەموو قسەکانی بکە و تەواو هیچ جارێک نەوە بەڕێ سەرۆکی پەرلەمان ڕێگریمان لێ نەکەن کاکە وڵای داوە هیچ شتێک بۆ خۆم ناکەم بە قورعان ئەو سەدا پەنجەی موچەکەشم ئەوەشم ببڕن بەس با تۆزێک ژیانی خەڵک باش بێ ئەمە بەڕێ سەرۆکی پەرلەمان ئەگەر من نوێنەری خەڵکم هەر نوێنەری ئەوانە نیم بکەنەوەی نوێن نوێنەری هەموو خەڵکی پارتی و یەکێتیش ئەگەر ئێمە شتێک بکەین لێرە ئەگەر بەڵێ کەویستومە بیکە باشە بەڕێ سەرۆکی پەرلەمان بەڕێ سەرۆکی پەرلەمان بەخوا قسەی هەر دەکەم بیک کاک سەروان فەرمووە گەرەتەوەی قسە بکەیت 2 دەقەکەت تەواو بوو بەڕێز کاک سەروان دەشەوێت قسە بکەیت دەمەوێت قسە بکەم بەڵام چۆن قسە بکەم بەڕێ سەرۆکی فەرموو بەڕێ سەرۆکی پەرلەمان ئەوەی نوێنەراتی گەل دەکات ئەوەیە کە گەل دەنگی پێداوە منم نوێنەری ئەو کەسانەی کە دەنگی بە سەروان داوە یان ئەو لایەنەی کە زۆرترین دەنگی هێناوە بۆ ئەو نوێنەراتی خەڵک نەکە بۆ لایەنێک خۆی بە نوێنەری خەڵک بزانێت کە چوار کورسی هێناوە بۆ خاتری خوا کاک سەروان هەمووان نوێنەراتی خەڵک دەکەن من نوێنەری من بەڕێ سەرۆکی پەرلەمان من نوێنەری ئەوانم کە تەنها دەنگیان بە سەروان داوە بە سەروان بەڵام ڕێزم بۆیان هەیە ڕێزم بۆتان هەیە تۆ سەرسەرم تۆ سەرچاوم خوشکە مژدە ئەتۆ خوشکی منی بەڵام بۆ من نوێنەری خەڵک نەبم کە زۆرینەی بەڕێزان دەست بە جێبەجێکردنی بڕگەکانی بەرنامەی کارەکەین بۆ ئەم مەبەستە بەڵێ بۆ ئەم مەبەستە لەبەرەوەی بڕگەی یەکەممان خستە بڕگەی سێهەم ئێستا دەست بە جێبەجێکردنی بڕگەی دووەمی بەرنامەی کارەکەمانەکەین کە خستنە ڕووی راپۆرتی لیژنەی بە دوواداچوونە کە بە بڕیاری ژمارە 8 ساڵی 2020 پێکهێنراوە بەڕێزان ئێمە چی ڕوون ببێتەوە چی ئەگەر نیظامیە بیڵێ فەرموو بەڕێ سەرۆکی پەرلەمان ڕاستی پێم خۆشەیەک ڕوونکردنەوە لەسەر پرۆتۆکۆڵ و شێوازی قسەکردنی پەرلەمانتاران یەک بەخۆمیڵێم بۆی کەس بەخۆی تێنەگا لە پەرلەمانی کوردستان کاتێک لە بەڕێستان لە سەرۆکایەتی ڕەزامەندی دەن یەکێک لە پەرلەمانتارەکان قسە بکە ئەو قسانەی کە لەم مایکەوە ئەڕوا ئەگەر پەیام بێ بۆ حکوومەت ئەگەر پەیام بێ بۆ هاوڵاتیان ئەگەر بتەوێت لە پرۆتۆکۆڵ بمێنێتەوە ئەگەر بەڕاستگۆیانە بتەوێ میهنەی پەرلەمانتاری بکەی ئەبێ قسەکان لە ڕێم مایکەوە بڕوا بۆی پەیامەکان بگات بۆ کەناڵەکانیش بۆ خەڵکیش بەڵام بەداخەوە زۆر جار بەشێک لە پەرلەمانتاران وایان کردووە خەڵک چاواشەکەن بە نمونە ئێستای مایکەی من بکوژێتەوە لە لای بەڕێزت یەکێک لەم پەرلەمانتارانەی نزیکی من هەر قسەیەک بکەم نەگوێیان لێ ئەبێ و نە ئەچێتە پرۆتۆکۆڵەوە نە پەیامەکە مەگاتە حکوومەت نە بەڕاستی نوێنەرایەتیکردنی خەڵکە تەنها ئەتوانم بە مۆبایلەی خۆم کە تۆ مایکەکەت کوژانەوە بە مۆبایلەکەی خۆم سەوتەکەی خۆم ڕیکۆرد دەکەم لەگەڵ ڤیدیۆیەکی کۆنی چەند مانگێک پێش ئێستام مۆنتاژێکم لە یەکێ دەمەوە شەوە ڕۆم خەڵکی پێچەواشەکەم بەڵێ سپاس گەیشت ئەوە من ناتوانم ئەخلاق و ئەدائی خەڵک بگۆڕم هەر کەس ڕێی خۆی هەیە بەڵێ بەڕێزان ئێمە لیژنەیەکمان پێکێنا لە حەو ئەندامی بەڕێزی پەرلەمان بۆ جێبەجێکردنی بڕیاری ژمارە 8 پەرلەمانی کوردستان داوا لە بەڕێزان ئەندامی ئەو لیژنە بەڕێزاکەم بفەرمونون بێنە ئێرە
بەڕێزان ئەندامانی ئەو لیژنەی کە پێکمان هێنابوو بۆ جێبەجێکردنی بڕیاری ژمارە 8 فەرموون. بەڕێزان دکتۆر ئیسماعیل عەلی، بەڕێز بژار خالید، بەڕێز لوقمان حەمەد، بەڕێز ڕۆمیۆ حوزەیران، بەڕێز ڕزگار محەممەد، بەڕێز ڕووپاک ئەحمەد، بەڕێز هیمداد سەباح. بەڕێزان بەڵێ ئاشناخان ئەگەر نقطەی نظامی تێ تا ئەوان حازر بن. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان، بەڕێزت سەرۆکی پەرلەمانی و کەسێکی قانونیت لە سەرەتای جەلسە من بەشداری کرد بە مادەیەکی قانونی قسەم کرد و ئەم قسانەشم بەپێی مادەی 56 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانە. بەڕێزت منت ڕاگرت وتت خاڵەکەت پەیڕەوی نییە، قسەکانت پەیڕەوی نییە. تکایە وەکو کەسێکی قانونی وەکو سەرۆکی پەرلەمانی کوردستان ڕوونکردنەوەم بەرێ لەسەر ئەوەی کە بۆچی ئەو خاڵی من پەیڕەوی نەبوو لە حاڵەتێکە کە لە بەرگەی دووەما زۆر بە ئاشکرا ئەڵێت پێشێلکردنی یەکێک لە مادە و بڕگەکانی دەستور و یاسا بەرکارەکان یان یەکێک لە مادە و بڕگەکانی ئەم پەیڕەوە. ئەوەی کە قسەم کرد پێشێلکردنی یاسای ژمارە 8 ساڵی 2011 بوو. هۆکار چی بوو؟ بەڕێزت منت لە قسەکردن ڕاگرت و پێت ڕاگەاندم کە قسەکردنەکانی من خاڵی پەیڕەوی نییە. سپاس دەکەم. زۆر سپاس بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئەبێ ئێمە لەم کۆبوونەوەیە مخالەفەی دەستور یان قانونیا پەیڕەومان کرد بێ. لە دەرەوەی ئەم کۆبوونەوە و ئەم مەجلیسە هەر مخالەفەیەکی قانونی کراوە کە هەزاران مخالەفاتی قانونی هەیە ئەبێ لەوێ باسکرێ نقطەی نظامی بۆ ڕاگررتنی ئەم مەجلیسەیە کە بە ناقانونی نەڕوا نەک بۆ ئەوەی کە لە دەرەوە دەیان و سەدان پێشێلکاری یاسایی هەیە. خۆ ئەگەر هەمووی بێتە ناو کۆبوونەوەکانی پەرلەمان خۆمەگەر ئێمەیتر نە قانون دەرکەین نە ئیشی خۆشمان بکەین. ئوسلوبی تری هەیە، یاداشت هەیە، پرسیار هەیە، بانگهێشت هەیە، بەڵام ناوی نقطەی نظامی نییە. بەڕێزان بەڕێز دکتۆر ئیسماعیل کە سەرۆکی لیژنەکەیە بەهۆی بوونی تەعزیە پرسا مۆڵەتی وەرگرتووە. بەڕێز کاک بژار سەرۆکی لیژنەی یاسایی کە ئەندامێکی لیژنەکەیە بەڕێزیشیان عملیات کراوە و مۆڵەتی وەرگرتووە. لەبەر ئەوە ئێمە دەرفە دەدەین بە کاک ڕزگار بۆ نەتیجەی کۆتایی کاری لیژنەی بە دواداچوونمان بۆ بخێنێتەوە. فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە لە 2020 بەڕێز کاک دکتۆر کازم ئەوەی لە هۆڵی پەرلەمان کەوا ڕەشەی لێکراوە لەلایەن فراکسیۆنەکانی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە عینی دانیشتنا بەڕێز سەرۆکی پەرلەمان و سەرۆکایەتی پەرلەمان بڕیانیاندا بە پێکهێنانی لیژنەیەک لەسەر ئاسی فراکسیۆنەکان. ئەو لیژنەیە پێکهێنرا کە ئێمە ئەوەی کە بڵێن لەم راپۆرتا حاضر کراوە. یەکەم بەڕێز دکتۆر کازم فاروق یەک شایدی هێنا بوو لەسەر هەڕەشەی هەردوو سکاڵا لێکراوان مەلاوەسی و مەلای ئەحسان یەک شاهیدیشی لەسەر هەڕەشەکەی بەڕێز باڵامبۆ لێبوو. هەردوو شایدەکە دوای سوێن خواردنیان شایدیان لەسەر قسەکانی سکاڵا لێکراو
بەڵام ئایا شایدێک بەسە بۆ کێشەیەکی لەم شێوەیە؟ وەڵامی ئەم پرسیارە بۆ ئێوە بەجێ دەهێڵین بۆ ئەوەی کە لە کەسانی پسپۆر بپرسن. دووهەم، ناوەڕۆکی وتەکانی هەرسێک کەسی سکاڵا لێکرا و ڕەتکرانەوە ئەو تۆمەتەیە کە خراوەتە پاڵیان. ئەوان دەڵێن بە هیچ شێوەیەک هەڕشەیان لیان لە سکاڵاکە نەکردووە. سێهەم، سکاڵا لێکراوەکان هیچ داواکاریەکیان نەبووە سەبارەت بە هێنانی شاهید بۆ ڕەتکردنەوە و ئەو تۆمەتانەی خراونەتە پاڵیان. تەنها خۆیان تۆمەتەکانیان ڕەت کردوێتەوە. چوارەم، لیژنەی لێکۆڵینەوە ڤیدۆیەکی کامێرای چاودێری دەستکەوتووە کە لە ناو بانکی پەرلەماندا، بەڵام ڤیدۆیەکە دەنگی لەگەڵ نییە، بۆیە وەک بەڵگە هیچ سوودمان لە ڤیدۆیەکە نەبینی. پێنجەم، لەبەر ئەوەی پسپۆڕی لیژنەکەمان تەنها بە دوواداچوون بوو، بۆیە ئەرکی سەر شانی خۆی جێبەجێ کردووە و راپۆرتی خۆی بەست دەکەنەوە لەگەڵ ئەو پەڕانەی کە هاوپێچن. بۆیە بڕیاری کۆتایی لای ئێوەیە لەگەڵ ڕێزماندا. سوپاس. سۆری پەڕ. بەڵێ زۆر سپاس. ناوەکانیش ئەفوەگەر کاک بژار عەبدوڵڵا، ڕووپاک ئەحمەد، ڕەحمان لوقمان حەمد حاجی، ڕزگار محەممەد مەحموود، ڕۆمێ حزەیران ئیحسان، هیمداد سەباح بلال، سەرۆکی لیژنە کاک دکتۆر ئیسماعیل تا. سپاس. زۆر سپاس. بەڕێزان ئەنجامانی پەرلەمان، دوای ئەوەی راپۆرتی بەڕێزان لە لیژنەی بە دوواداچوون ئاڕاستی دەستەی سەرۆکایەتی کرا و داوایان کردبوو کە ئێمە لەگەڵ پسپۆڕان قسە بکەین، ئێمە لەگەڵ 5 پسپۆڕ قسەمان کردووە و ئەمە ڕای کۆتایی سەرۆکایەتیە. تایبەت بە بڕگەی دووەمی بەرنامەی کار سەبارەت بە خستنەڕووی کاری لیژنەی بە دوواداچوونی پێکهاتوو بەپێی مادەی 43 پەیڕەوی ناوخۆ، سەرەتا دەرفەتماندا بە بەڕێزیان قسە بکەن. بەڕێزان، لە تێبینیەکان و ڕوونکردنەوەکانی بەڕێزان لە لیژنە بۆمان دەرکەوت کە لیژنەکە لە ئەنجامی بە دوواداچوونەکانی بەڵگەی پێویستی بۆ سەلماندنی ڕووداوەکە دەست نەکەوتووە و لەبەر ئەوەی لیژنەی پەرلەمانی دەسەڵات و ئامرازەکانی لێکۆڵینەوە لە تاوانکاری لە بەردەست نەبووە، نەیتوانیوە بابەتی هەڕەشەکردن یەکلایی بکاتەوە. بە تایبەت کە پەرلەمانتاری بەڕێز دکتۆر کاظم دوو برای خۆی کە لە هەمان کاتا پاسەوانی کەسی بەڕێزیانن وەک شایەدی سەلماندن پێشنیار کردووە، لە هەمان کاتا دوو کەسی تر کە یەکێکیان پەرلەمانتارە و بەڕێز دکتۆر کاظم خۆی پێشنیاری کردووە شایەتی بدات و یەکێکیان فەرمانبەرە شایەتی ڕەتکردنەوەن. بەڕێزیشتان دەزانن بەپێی بڕگەی سێهەم لە مادەی 43 هەر بابەتێک سیفەت و خەسڵەتی تاوانکاری هەبێت نابێتە بابەتی لێکۆڵینەوەی لیژنە تایبەتەکانی پەرلەمان. لەسەر ئەو دوو بنەمایە بەڕێزان لە لیژنەی بە دوواداچوون پێشنیاریان بۆ سەرۆکایەتی کردبوو کە پشت بە ڕای پسپۆڕانی یاسایی ببەستێ. سەرۆکایەتی پێشنیارەکەی وەرگرت و لە دوای ڕاوێژ لەگەڵ 5 ڕاوێژکاری یاسایی پەرلەمانی کوردستان بڕیارماندا: یەک، سڕینەوەی تەواوی قسەکانی پەرلەمانتاری بەڕێز دکتۆر کاظم و وەڵامەکانی پەرلەمانتاران و ئەو ڕێوشوێنانەی وەرگیراون لە دانیشتنی ڕۆژی 9 2020 لە پرۆتۆکۆلی پەرلەمان. دوو، لەو ڕوانگەی کە لێکۆڵینەوە لە کردداری تاوانکاری لە تایبەتمەندی دەسەڵاتی دادوەریە کۆتایی بەکاری لیژنەی بە دوواداچوون دەهێنرێت و داواکارین کە پەرلەمانتارانی بەڕێز لێبوردە بن بەرامبەر یەکتر و ئەم دۆسیەیە کۆتایی پێبێت. زۆر سپاس. فەرموون. بەڕێزان، کارەکە لە پەرلەمانی کوردستان کۆتایی پێهاتووە. ئێمە داوای لێبوردەییتان لێکەین. ئەگەر قسەیەکی ترتان هەیە، ئەگەر مامۆستا یەک کەستان قسە بکەن. بەڵێ فەرموون. ناوی خدای مەزن و دڵوان بەرێ سەرۆکە پەرلەمانی دەستخۆشیل دەستە سەرۆکەتیە پەرلەمانی دکەین کۆ ئەف لیژنە دانابوو بۆ هەندێک تحقیقی بکاتن. جگو ابروکا بو هوا همیا پارلمان کردستانی ورای گشتی دیار بو اف قصه وی برادری ببنا ما بون هیچ راستیک بنا بو جبر وی چنده دیف آیات قرآن پیروس ولکم فی القصاص حیات یا اولی الالباب جیات قصاصی دایا لو مانه داخازت کم و فعلا اول داخازا منو هر دو براد من حوالت من بالان بو ما مستعمل وی سیجیکا ما دو بجارت البرهنه
هود فيتر حسن السربرادري راكن دو بيشتا محكمة هود فيجي محكمات مدني عمد دعواك سرسجل كين دابي بتا عبرات بهر كسك دي تري تشيل بهش كسك دينا زور زور سپاس بەڕێزان ئێمە لە سەرۆکایەتی داواتان لێکەین لێبوور دەبن بەرامبەر بە یەکتری بەڵام باشە بەڵێ لەحظەیەک بەڵام اختیاری یان بژاردەی چوونە بەردەم دادگا بژاردەیەکی پارێزراوە بۆ بەڕێز دکتۆر کازم بۆ بەڕێزیشتان پارێزراوە هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان بۆ ئێمە پێمان خۆشە نەچنە بەردەمی دادگا خۆتان بڕیارە دەن بچنە بەردەمی دادگا ئیجراعاتی قسە مەکە لە شوێنی خۆن مامۆستاگیان ئیجراعاتی ئوسوڵی پەیڕەوی چی لەسەر سەرۆکایەتی پەرلەمان پێویستە ئێمە هاوکارتان دەبین بۆ ئەوەی لایەنی پەیوەندیداری فعلی ئەم بابەتە یەکلایی کاتەوە و ئەم دۆسیە لە ناو پەرلەمانی کوردستانە نەمێنێ و ئەمە حەقێکی مەحفوظە بۆ هەردوو لاو زۆر سپاس دەست بە جێبەجێکردنی بڕگەی سێهەمی بەرنامەی کارەکەمانەکەین داوا لە بەڕێزان لیژنەی دارایی و لیژنەی یاساییەکەین بێنە شوێنی خۆیان بە مەبەستی خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاسای فرۆشتن و بەکرێدانی مایەکانی دەوڵەت لە هەرێمی کوردستان بە پێی حکمی مادەکانی 1970 و 1970 و 1970 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان فەرمونون بەسە دەی بزانم نقطەی نظامیە دەی بڵ یاڵا بڵ بەڵێ فەر لە خزمەت هیچی یاڵا تەواو یاڵا عليكم السلام برئیس سروکا پرلمانی دیف ماده 18 برگا 5 پاراستنا آرامیا هوله دستحالات جناب هوایه خوزی که هنجاره که بینه جهمه ببینن کان آرامی له یا نه یعنی اصلا زانم اف درگاه بو چد وکرینه دکتورا هر درگاه کی 10 پاسوان تدا امزانی جید کمبونا چوی دا پاسوان هات ندناف هولی دا هرشل پرلمانتارا کرن هیوی دارین دکتورا مچن قلاب عسکری نین الحریم کردست زور سپاس او درگاه داخل بی زحمت هلس خان بو نعاز با آرامينا كحق خوشت درگاه كداخل او درگاه داخل هر دوك داخل تو كاكا اوي كوروناي قرتوا خمي يمان نمعوا لن تيبي بابي برسروكا برلماني تندرستيا ما ياشمه و گرنگتره شنده ام درگاه بکنو اما ایره بکنو چی بکم کاکتور صباح چی بکەین ئەزانی بەس بۆی هەوا هاتوو چۆبکە بەڕێزان هۆڵەکە بچووکە ئەوە ئەکەینەوە لەگەڵ ئەوەی ئیلای دکتۆرا مەوزوعی دەرگەه نییە 10 پاسەوان لێرەنە یعنی هەر هەوا نایەتە کاکە ئەوانە پاسەوان نین هەڵەس خان ئەوانە پۆلیسی پەرلەمانی کوردستانن ئێتە خۆ ئینسانن کاکە خۆ کوڕی ئەم وڵاتەن خۆ قابلە بۆ ئێوە نییە هەڵەس خان خاتونجان نەهاتوونەتە ناو هۆڵ شوێنی خۆیانە ئێمە حەقی خۆمانە موەسسەسەین بەڵێ تەواو سپاس بەڕێزان بۆ مناقەشەکردنی یا بۆ خوێندنەوەی دووەمی ئەم پێشنیاز پرۆژە یاسایە کە پرۆژەی حکوومەتە دەبوو بەڕێز وەزیری دارایی ئامادە بێ بەڵام احتیزاری هێناوەتەوە لەبەرەوەی کە کۆبوونەوەیکی گرنگی ئەنجومەنی وەزیران هەیە ئێمە بەردەوامە بین تاو کاتەی کە ڕەنگە بەڕێز وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان ئامادە بێ بەڵام تا ئەو کاتە ئێمە دەست بە کارەکانی خۆمانەکەین بەڵێ کاک زیاد فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە ئێمە پێی پێڕاو ئەبێ هەردوو پرۆژەکە هەم پرۆژەی هاتوو و هەم ئەو پرۆژەیەش کە هەردوو لیژنە باوبەشی ئامادەکراوە ئەبێ لێرە هەردوو پرۆژەکە بخوێنرێتەوە بەڵام پرۆژەکان مادەکانی خوێندنەوەکە کاتێکی زۆرە بالەبەرەوەی زۆرن من پێشنیاری واکەم ئەگەر پەسەند بێت هەرچەند بە پێی پێڕەوە بێ هەردووچیان بخوێنرێتەوە گە پەسەند بێت یەک ئەو پرۆژەی ئامادەکراوی کە هەردوو لیژنەی یاسایی و دارایی ئامادەکراوە بخوێنرێتەوە ئەو بکرێ بە بنەما زۆر سپاس ڕێزان ئەندامانی پەرلەمان ئەو کاتەی خوێندنەوەی یەکەممان بۆ پرۆژە یاسای فرۆشتن و بەکرێدانی مایەکانی دەوڵەت لە هەرێمی کوردستان عێراق کرد خراپوە ناو بۆکسی هەمووتانەوە پرۆژەکە وەکو خۆی
پرۆژەکە وەکو خۆی چەند لاپەڕەیە چەند مادەیە تەسەورەکەم لە 50 زیاتر بێ کاتێکی زۆر زۆری پێویستە ئەگەر ئێمە هەردووکی بخێنینەوە دانیشتنی ئەمڕۆ بەس فریای ئەوە کەوین هەردووکی بخێنینەوە بەڕێز تەرۆکی لیژنەی دارایی پێشنیارەکە پرۆژەکەی حکوومەت نەخێنینەوە تەنها ئەو راپۆرتە بخێنینەوە کە لیژنەی مالی ئامادەیان کردو و لیژنەی قانونی ڕاستاندنیان بۆ کردووە و زیاتر لە جارێک حکوومەت خۆی ئامادە بووە لە ئامادەکردنی پرۆژەکە بەڵام بۆ ئەمە ئێمە پێویستە ڕەچاوی مادەی 87 بکەین ئەگەر ئێوە بە دەنگدان ڕەزامەندن راپۆرتەکە بخێنرێتەوە بکرێتە بنەما با ئێمە یەکسەر راپۆرتەکە بخێنینەوە هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەیە با بفەرمێ دەستبەرزکاتەوە. زۆر سپاس بە دەنگی 67 ئەندامی پەرلەمان پەسەند کرا بەڵێ فەرموون بەڕێزان راپۆرتی هاوبەش بخێننەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەناوی خوای گەورە و میهرەبان بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بابەت راپۆرتی لیژنەی تایبەتمەند کە ڕاستاندنی بۆ کراوە لایەن لیژنەی یاسایی و کاروباری یاسایی و لیژنەی کاروباری دارایی. ڕۆژێک شەمە ڕێکەوتی ئەوەندە کاتژمێر 2 پاژنەوە ڕۆکۆبنەوەی خۆی ئەنجامدا بە بەستی پێداچوونەوە و داڕشتنی یاسایی و دڵنیابوون لە دژنەبوونی دەقەکانی لەگەڵ دەستور و یاسا کارپێکراوەکان بە پێی حکومەکانی مادەی 85 بەرگەکانی یەکەم و سێم لەسەر راپۆرتی لیژنەی دارایی و کاروباری ئابووری سەبارەت بە پرۆژە یاسای فرۆشتن و بەکرێدانی مایەکانی دەوڵەت لە هەرێمی کوردستانی عێراق تایبەت بۆ خوێندنەوەی دووەم دوای کۆبنەوەی لیژنەی یاسایی ئەم داڕشتنەی خوارەوە پێپەسەندە. پرۆژە یاسای فرۆشتن و بەکرێدانی مڵک و ماڵی دەوڵەت لە هەرێمی کوردستان عێراق دەواازەی یەکەم بنەما سەرەکیەکان. مادەی یەکەم بۆ مەبەستی حکومەکانی ئەم یاسایە ئەم زاراوە و دەستەواژانەی خوارەوە ماناکانی بەرامبەریان دەگەێنن. یەکەم هەرێم هەرێمی کوردستان دووەم ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان سێم دەسەڵاتی تایبەتمەند هەیدەکە لە وەزیریان سەرۆکی لایەنە نەبەستراو بە وەزارات یان هەر کەسێک کە ئەوان ڕێپێدەن بە مەرجێک پلەی وەزیفی لە بەڕێوەبەری گشتی کەمتر نەبێت دەگرێتەوە. چوارەم ملک و ماڵی دەوڵات ملک و ماڵی کەرتی گشتی لە هەرێم دەگرێتەوە. مادەی دووەم. زۆر سپاس کاک عەباس. ئێمە مادەیەک دەنگماندا لەسەرەوەی ئەوە دەکەینە بنەما و تەواو. نانە هەمووی مەخێنەوە مادە بەڵێ. بەڵێ هەر ئەندامێکی بەڕێز مادام بەڕێز سەرۆکی پەرلەمان دەبێت لە پێشەچەکەیەوە لە عنوانەکەیەوە دەست بکەین. جارێک حەزەکەی عنوانەکەت بۆ دەخوێنەوە ئەویان. ناونیشانەکەی پرۆژە یاسای فرۆشتن و بەکرێدانی مڵک و ماڵی دەوڵەت لە هەرێمی کوردستان عێراق. بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان کێ قسەی هەیە لەسەر ئەو ناونیشانە ناویان بنووسە؟ بەڵێ 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 فەرموون کاک تۆرەگوار. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەو پێی هەرێمی کوردستان سیفەتی دەوڵەتی نییە هەرێمێکە لە چوارچەوەی نیزامی فیدرالی پێم باشە پرۆژە ناونیشانەکە بەو شێوە بکرێت پرۆژە یاسای فرۆشتن و بەکرێدانی مڵک و ماڵی گشتی یا کەرتی گشتی وشەی دەوڵەت لا بچێ. سپاس. سپاس بۆ بەڕێزت. بەڕێزان بڕیاردەرانی هەردوو لیژنەی بەڕێزان بڕیاردەرانی هەردوو لیژنەی دارایی و یاسایی تێبینەکانی پەرلەمانتاران بنووسن هەر کەسێک بوو بە سێ پێشنیار لە بەرامبەریا بنووسن بووە بە سێ بۆی لە حازرکردنی راپۆرتی دەنگدان ئاسانکاریمان بۆ بکە. بەڵێ و هەر کەسێک کە زانی خۆی پێشنیارەکەی دەبێت بە سێ کەس هاوکارمان بێ بیداتە لیژنەکان ئاسانتری ژەبێ. کاک باڵام بۆ. بەڕێز سەرۆکی پەرلەمان سوپاس من پشتگیری قسەکانی دکتۆر ڕێبوارەکەم ئێمە حکومەتین دەوڵەت نین لەبەرەوە ئەگەر بەو شێوەیەش بێ پێویستە داهاتەکەی بگەڕێتەوە بە دەوڵەت. بەڵێ زۆر سپاس. مامۆستا حکمەت فەرموون کاک حکمەت. بەرێز سەرۆکی پەرلەمان منجی هەمان مەبەست هەبوو پشتگیریە دکتۆر ڕێبوارت کەم سپاس. بەڕێزان بەکارهێنانی مڵک و ماڵی دەوڵەت لێرەیە ئەو دەلالەتەی نییە کە ئێمە دەوڵەتینیاننا مڵک و ماڵی دەوڵەت لە ناو هەرێمی کوردستان مڵک و ماڵی کەرتی گشتی بە تەنها کافی نییە
بە تەنها کافی نییە ئەوەی لەسەر قتاعی عامە ڕەنگە شتی تر هەیە لەسەر هیچ بەشێک یان لەسەر هیچ مؤسسەیەکی قتاعی عام مسجل نییە بەڵام مڵکی دەوڵەتیشە ئێمە ئەگەر ئەو بڕگەیە لا بدەین دڵنیابن لەوەی کە خەلەلێکی قانونیمان بۆ دروستە بێ بۆیە ئەو مادەیە بەو شێوەیە هاتووە کەوتومانە مڵکی دەوڵەت لە ناو هەرێمی کوردستانە ئیتر ئەو بابەتە دەگرێتەوە و ئەم بابەتە مناقەشەیەکی زۆر دوور و درێژی لەسەر کراوە و لە خواریشەوە لە ناو تعریفەکانە ئەو شەرحەی کە جەنابتان دەتانەوێ کراوە بەڵێ سپاس مادەی یەکەم دەواازەی یەکەم بنەما سەرچەکان مادەی یەکەم بۆ مەبەستی حکومەکانی ئەم یاسایە ئەم زاراوە و دەستەواژانەی خوارەوە ماناکانی بەرامبەریان دەگەێنن یەکەم هەرێمی کوردستان عێراق دووەم ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان عێراق سێیەم دەسەڵاتی تایبەتمەند هەر یەک لە وەزیر یان سەرۆکی لایانی نەبەستراو بە وەزارەت یان هەر کەسێک کە ئەوان ڕێ پێدەدەن بە مەرجێک پلەی وەزیفی لە بەڕێوەبەری گشتی کەمتر نەبێ دەگرێتەوە چوارەم مڵک و ماڵی دەوڵەت مڵک و ماڵی کەرتی گشتی لە هەرێم دەگرێتەوە بەڵێ زۆر سپاس هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەسەر پێناسەکان بەڵێ کاک شێخ زاهیر کاک تۆڕێبوار کاک لوقمان ئاشناخان کاک لوقمان ئاشناخان مامۆستا ئەبوبەکر کاک مەم کاک شێخ زاهر کاک ڕێبوار بابکەی کاک لوقمان ئاشناخان مامۆستا ئەبوبەکر کاک مەم کەسمان لەبیر چووە بەڵێ کاک مەم فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان دەربارەی مادەی یەکەم بڕگەی چوارەمی من پێشنیاز دەکەم کە مڵک و ماڵی دەوڵەت مڵک و ماڵی کەرتی گشتی لە هەرێم دەگرێتەوە بۆیە ئەگەر مڵک و ماڵێکی دەوڵەتە بێ بۆ نمونە لە خانەقین بێت مڵک و ماڵی گشتی حکوومەت بێ یایی دەوڵەت بێ لە خانەقین بێ لە ناوچەکانی کە بە ناو جێناکۆکە بە پێی دەستوری مادەی سەوچلی عراقی پێم وایە ئەمە نایگرێتەوە بەم شێوەیە بۆیە پێشنیاز دەکەم مڵک و ماڵی کەرتی گشتی هەرێم دەگرێتەوە ئەو لایە لابرێ ڕەنگە خزمەتی بکە سپاس بەڵێ زۆر سپاس مامۆستا ئەبوبەکر بەڕێز سەرۆکی پەرلەمان من تەنها لەم گفتگوتۆی ئەم مادە ئەەکەم و هیچی تر لە ڕاستیە پێم وایە ئەم پرۆژە یاسایە لە ڕاستیە گفتوگۆی لەسەر نەکەین لەبەرەوەی لە کوردستاندا بەداخەوە یاساکان ئیستیغلالەکرێن بۆ بواری گەندەڵی و بۆ بە هەدەردانی سامانی گشتی یعنی لە سەردەمی حکومەتی گۆڕ بە گۆڕی پێشوو لەسەر جەم پارێزگاکان و قەزا و ناحیەکانە هەزاران خانوو دروست کرابوون کە پێیان دەوترا خانووی مەنسەب و ئەمانە بەداخەوە تەملی کران و تاپۆ کران مەسەلەن لە شوێنێکی وەکو سەدی دەربەندی خان و دوکان کە ئەوە پەیوەندی بە هەردوو بەنداوەکە و بە هەردوو وێزگەکەەوە هەبوو تەماشاکەین ئەو خانوانە بەڕاستی تاپۆ دەکرێت کە ئەمە کفری حکومڕانی و ئیدارەدانە بۆیە من بەڕاستی بەگومانم ئەم یاسایە کە لەم کاتەیە حکوومەت پێشنیازی کردووە جارێکی تر ئەمە بەکار بهێنرێتەوانێت کە مڵکێکی زۆری دەوڵەت لە زەوی وزار لە خان و بەرە لە مڵکەکانی ئەوقاف بەڕاستی بفرۆشترێ ئەمەش بەڕاستی زیانێکی گەورەیە لە ڕووی نەتەوەی و استراتیژی ئەیکەن بۆیە من لەگەڵ کۆی یاساکە دانیم و پێم باشە هەردووا بخرێ مناقەشەی لەسەر نەکرێ کاتی ئەمەنیە چونکە هیچ گرنتیەک نییە ئەم یاسایە بەلا ڕێدا نەبرێ وەکو یاسای وەبەرهێنان کە بەداخەوە لە ڕێگەی ئەو یاسایەوە مڵک و ماڵێکی زۆر لە ڕێی مساتەحەوە دراوە زەوی دراوە بە مساتەحە من ژمارەکەی پێ دەڵێم ڕقەمەکەی پێ دەڵێم فرۆشراوە لە ڕاستی ئەمە لەکوێی دنیادا بووە بۆیە من بەشەکەی خۆم هیچ گفتوگۆیەک ناکەم و بایکۆتی ئەم کۆبوونەوەشەکەم ئەگەر بێت و پرۆژە یاساکە ئیشی لەسەر بکرێ و گفتوگۆی لەسەر بکرێت زۆر سپاس زۆر سپاس بەڵام مامۆستا ئەبوبەکر ئێستا لە هەرێمی کوردستان قانونی فرۆشتن و بەکرێدانی مڵک و ماڵی دەوڵەت ژمارە 32 ساڵ 1986 جێبەجێکرێ هەر هەمان ئەم یاسایەیە و ئەوەی جەنابەت باسیەکەی هیچ ڕێگریەکی قانونی لە بەردەمی مؤسساتان نییە بۆ فرۆشتنی مڵک و ماڵی دەوڵەت ئەمە ئێستا لە بەردەستمانایە ئێمە دەرفەتمان هەیە بۆی بە جۆرێکی لێ بکەین مەرجەکان زیادکەین ڕێگریەکان زیادکەین ئەوەی مساتەحە بۆ نمونەیەکێک لەوانەی باشیەکانی ئەم پرۆژەیە ئەوەیە کە
قەدەغەی تەملیککردنی تێدایە یعنی ئێستا جەنابەت دەڵێ بۆ نمونە مساتەحەیە و تەملیکەکرێ بەڵام لێرە مادەیەک هەیە ئەڵێ مساتەحە دوای تەواوبوونی مودەکەی بە هیچ شێوەیەک تەملیک ناکرێ کاتە ئێسێمە قانونێکمانەیە لە هەرێمی کوردستان بەرکارە و ئیشی پێکرێ یاسای ژمارە 32 ساڵی 1986 هیچ ڕێگریەکی قانونی لە بەردەمی موسساتان نییە جگە لە چاودێری و جگە لە چاودێری پەرلەمان و دیوانی چاودێری دارایی لێرە کۆمەڵێک مادە زیاد کراوە بە پێچەوانەوە توانیوێتی ئەو ڕێگریانە بکە لەبەرەوە داوات لێ دەکەم هاوکارمان بی لەگەڵمان بمێنیتەوە جەنابەت پیاوێکی بە تەجروبە ئەتوانین قانونەکە باشتر کەین لەوەی کە ئێستا هەیە و زۆر سوپاس. کاک لوقمان زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە خاڵی سێم من تێبینیم هەیە سەبارەت بە خاڵی سێم مادەی یەک من تێبینیم هەیە پێم وایە ئەو دەسەڵاتە سنووردار بکرێ بۆ وەزیر و سەرۆکی لایەنی نەبەستراوە بە وەزارەت بوار نەدرێ بۆ ئەوەی کە خەڵکی تر سەرۆکایەتی ئەو لیژنیە بکا کە مڵک و ماڵی دەوڵەتە فرۆشێت زۆر سپاس. زۆر سپاس واتە ئەو بڕگەی کە هەر کەسێک کە ئەوان ڕێی پێدەدەن ئەمە لا ببرێ بە مەرجە کە پلەی لە بەڕێوەبەری گشتیلانە دواتە دەسەڵاتەکە سنووردار بکرێ بۆ وەزیر و سەرۆکی لایەنی نەبەستراوە بە وەزارەت. پرسیارەکە ئەوەیە بۆ نمونە ئەگەر لە دهۆک مدیر عامی سەحا کۆمەڵێک کەرەستەی خراپی هەبوو لە مەخزنێکە نەتوانێ بیفرۆشێ نەتوانێت لیژنێک پێک بێنێ و بیفرۆشێ و وەزیر بێگومان دەسەڵات بۆ شتێکی دیاریکراوە بە کەسێکی دیاریکراوەدا و هەمووشمان بڕوامان بە لامەرکەزیەتی ئیداری هەیە. ئاشنا خان فەرموون. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان من پشتیوانی قسەکانی مامۆستا ئەبوبەکرەکەم لەو ڕۆکە ئێستا بەڕاستی ئێمە لە فەراغی قانونیان نین تایبەت بە ئەم پرۆژە یاسایە بابەتی ئانیتر و حساستر و گرنگتر هەیە کە بخرێتە بەرنامەی کارەوە و کاری لەسەر بکرێ وەکو تێبینیش لەسەر پرۆژە یاساکە بە شێوەیەکی گشتیم پرۆژە یاسایە بنەماکانی دامەرکەزیەتی تیا جێ نەکراوەتەوە هەست دەکرێت کە بە نەفەسی هەمان یاسا کۆنەکە نووسراوە کە تەواو تۆخکردنەوەی لامەرکەزیەتە و گەڕانەوەی دەسەڵاتە بۆ پایتەخت بەگشتی بۆ حکوومەت بۆ وەزارەتەکان بەبێ ئەوەی کە پارێزگار قایمقام بەڕێوبەری ناحیە و بەڕێوبەری گشتی هیچ ڕۆڵێکیان هەبێتیە و مەترسیەکیش هەیە بۆ هەموو ئاسانکاری کە تێیدا کراوە بۆ کەسانی کڕیار یعنی پرۆژەکە نەبێتە سەرچاوەیەکی داهاتی گرنگ بۆ حکوومەت کە ئەمە یەکێکە لە هۆکارەکانی دەرچواندنی ئەم قانونە ئەمە وەکو تێبینی بە شێوازێکی گشتی لەسەر کۆی پرۆژەکە بەڵام ئەگەر لە چ مادەیەکە نووسراوە کە بەس و حکوومەت لە مەرکەز بۆی هەیە بە شێوەیەکی گشتی پرۆژەکە بە شێوەیەکی گشتی پرۆژەکە کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە زیاتر دەسەڵاتەکان بگاڕێتەوە بۆ مەرکەزیەت بەڵام ئەگەر قسە بکەین لەسەر با بڵین لا مەرکەزیەت تۆخ بکرێتەوە ببوورە بەڵام ئەگەر ئێمە قسە بکەین لەسەر مادەی یەکەم قەرارە هەر خوێندنەوەی دووهەمی بۆ بکرێم تێبینیم هەیە لەسەر مادەی یەکەم کە پێناسا نەکراوە بۆ هەندێک دەستەواژە کە گرنگە ئەو دەستەواژانە پێناسە بکرێن چونکە چەند جارێک دووبارە بوونەتەوە ئەوەی کە پێناسە کراوە مڵک و ماڵی دەوڵەتە و لانی تایبەتمەند پێناسە کراوە بەڵام گرنگە چەند پێناسەیەکی تر زیاد بکرێ لیژنەکان مایە زیادکردنی ئاشکرا گرنگە ئەمانش پێناسیان بۆ بکرێ زۆر سپاس زۆر سپاس بەڕێز کاک لوقمان ئێستا پێچەوانەی بەڕێستان وتی ئەو شۆڕکردنەوەی دەسەڵاتە بۆ دامەزراوە بۆ خوار وەزیر و سەرۆکی لایەنی نەبەستراوە پێی باش نەبوو جەناب عەکسەکەی دەڵێ بە پێچەوانەوە کە ئەڵەی لایەنی تایبەتمەند بریتیە لە وەزیری یان سەرۆکی لایەنی نەبەستراوە یان هەر کەسێک کە ئەوان ڕێی پێدەن کەواتە بەڕێوەبەرە گشتیەکان لە پارێزگاکان لە ئیدارە سەربەخۆکان دەسەڵاتیان هەیە و دەتوانن ئەم پرۆسەیە بەڕێوە ببن. بەڵێ کاک تۆ ڕێبوار. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە خاڵی سێەم پەیوەست بە پێناسی بڵێن دەسەڵاتی تایبەتمەند دەستەواژەی دەسەڵاتی تایبەتمەند لە ڕاستیە ناوی وەزیر هاتووە و ناوی بەڕێوەبەری گشتی هاتووە بۆی کە زۆر ڕوون بێ پێم باشە ناوی سەرۆکی یەکە ئیداریەکانیش بە ئاشکرا بێ وارووا پارێزگارەکان بۆی کە ڕوون بێ و سەبارەت بە چوارەم کە پێناسی مڵک و ماڵی دەوڵەتەکە لێرە تەکی لەسەر قسەی خۆمەکەمەوە مڵک و ماڵی دەوڵەت وەکو لە پێناسەکە شاتووە تەنها مڵک و ماڵی گشتیە گرێتەوە جەنابیشت ئەزانی لەو لێرە نووسرا مڵک و ماڵی کەرتی گشتی لە هەرێم بۆیە ناونیشانەکە ئەگەر وەکو
طرحم کروای لێ بکرێ باشترە سپاس. بەڵێ سپاس بۆ بەڕێست بەڵێ کاک شێخ زاهیر. بەناوی خوای گەورە بەڕێ سەرۆکی پەرلەمان من یەکەم کەس دەستم بنم کرد بەڵام کەتمە ئەخێری هیوادارم ئەو خاڵە پەیڕەویم پێ بدەن کە ئەگەر پژگیریم نەبوو ڕێیەکانم خۆی هەر لە پەیڕەوە هەیە بەڵێ کەسی ئەخیری من تێبینیم لەسەر سێم و چوارەم هەیە سێم دەڵێ دەسەڵاتی تایبەتمەند هەر یەکە لە وەزیر و یان سەرۆکی لایەنی نەبەسترا بە وەزارەت یان هەر کەسێک کە ئەوان ڕێ پێ دەدەن بە مەرجێک پلەی وەزیفی لە بەڕێوەبەری گشتی کەمتر نەبێت دەگرێتەوە من پێشنیاز دەکەم بەو شێوەی لێبێت بەڕاستی بە شێوەیەکی هەمیشەیی لە هەر وەزارەتێک یان لایەنی نەبەسترا بە وەزارەت لێژنەیەکی هەمیشەیی بۆ فرۆشتن و بەکرێدان مایەگوێزرا و نەگوێزراوەکانی دەوڵەت پێک بهێنرێت کە لە سێ کەس کەمتر نەبێت و وەزیر یان لایەنی نەبەسترا بە وەزارەت سەرۆکایەتی ئەو لێژنەی بکات. خاڵی چوارەمیش ملک و ماڵی دەوڵەت ملک و ماڵی پێشنیاز دەکەم بەم شێوەی لێ بکرێت ملک و ماڵی کەرتی گشتی گوێزرا و نەگوێزراو لە هەرێم دەگرێتەوە واتە گوێزرا و نەگوێزراوی لۆ زیاد بکرێت. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. مادەی دوو بەڵێ بەڵێ بە خێرهاتنی بەڕێز دکتۆرە ڤاڵا وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمانەکەین کە بەڕێز وەزیری دارایی دەسەڵاتەکانی خۆی پێداوە بۆ ئەوەی بتوانێت لە ئەم گفتوگۆیە لەگەڵمان ئامادە بێت. بەڵێ ناوتمان نەنووسی بوو کاکێ ڤیدار مادەی دوو مادەی دوو بەڕێزان کاک عەباس. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی دوو حکومەکانی ئەم یاسایە بەسەر ملک و ماڵی گوازراوە و نەگوازراوەی دەوڵەت لە کاتی فرۆشتن یان بەکرێدان جێبەجێ دەکرێت ئەگەر دەقێکی یاسایی پێچەوانە نەبێت. باڵێ هەر بەڕێزێک ئێوێ گفتوگۆ بکا لەبارەی ئەم مادەیە. کاک بەڵێن خەدیجە خان کاک شێخ زاهیر. بەڵێ کاک بەڵێن دوو دەقە. بەڕێسەرۆکی پەرلەمان لەسەر مادەی دوو من پێشنیاز دەکەم بەو شێوازەی لێ بکرێ حکومەکانی ئەم یاسایە بەسەر ملک و ماڵی گوازراوە و نەگوازراوەی دەوڵەت لە کاتی فرۆشتن یا بەکرێدان جێبەجێ دەکرێت لە فاریزەکەەوە کاڵێ ئەگەر دەقێکی یاسایی پێچەوانە نەبێت پێشنیازەکەم ئەو هەڵبگیرێ بۆ ئەوەی کۆی ملک و ماڵی دەوڵەت بە گوازراوە نەگوازراوە تەنها بەم یاسایە بتوانین تەحکومی پێ بکەین و پەنا نەبین بۆ ئەو یاسایانەیە ئەو دەقە یاسایانی کە پێچەوانەی بڕگە و مادەکانی ناو ئەم یاسایە هەیە. زۆر سپاس. بەڵێ سپاس بۆ بەڕێزت خەدیجە خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی دوو منیش هەمان تێبینی کاک بەلێنم هەیە کە دەڵێتن ئەگەر دەقێکی یاسایی پێچەوانە نەبیتن یعنی بوونی ئەم نیمدیرە وا دەکات کە ئەگەر هەر یاسایەکی تر پێچەوانەی ئەم یاسایە بیت ئەمە دەبی کار بە یاسای تر بکەین ئەدی ئەم یاسایە بوو چی دەردەکەین و هەروەها ئەوە خودی ئەم مادەیە وا دەکات کە پێچەوانەی مادەی چل بیتن لەم یاسایە کە دەلێتن نابیت کار بە هیچ دەقێکی یاسایی کە پێچەوانەی ئەمە یاسایە بیت بکەین یعنی متعارضە لەگەڵ مادەی چلی خودی ئەم یاسایە. بەڵێ زۆر سپاس. کاک شێخ زاهیر. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی دوو حکومەکانی ئەم یاسایە بەسەر ملک و ماڵی گوێزرا و نەگوێزراوی دەوڵەت لە کاتی فرۆشتن یان بەکرێدانی جێبەجێ دەکرێت ئەگەر دەقێکی یاسایی پێچەوانە نەبێت. من پێشنیاز دەکەم بەڕاستی پێناسەی لەبەر ئەوەی ئەم یاسایە تایبەتە بە فرۆشتن و بەکرێدانی مایە گوێزرا و نەگوێزراوەکانی دەوڵەتەوە بۆ ئەوەی لە کاتی جێبەجێکردنیدا هیچ ناڕوونیەک لە دەقەکانی نبێتەوە بە ئاسانی جێبەجێ بکرێت. پێشنیاز دەکەم لە سەرەتا پێناسەی مایە گوێزرا و نەگوێزراو بکرێت هەرچەندە لە یاساکانی تردا پێناسە کراوە بەڵام لەبەر ئەوەی یاساکە تایبەتە و هەبوونی پێناسەکە بۆ تەنفیزکردنی یاساکە بە ئاسانی گرنگە. زۆر سپاس. بەڕێز سەرۆکی پەرلەمان بوونی بڕگەیەک لە ڕستەکەدا لە مادەی دوو کە دەڵێ ئەگەر دەقێکی یاسایی پێچەوانە نەبێت بوونی ئەم ڕستەیە ئەم بڕگەیە خۆی پێچەوانەی مادە چلە لە پرۆژە یاساکە چکە پرۆژە لە
وەڕێ سەرۆکی پەرلەمان بەڵێ ئەگەر دەقێکی یاسایی پێچەوانە نەبێت واتە ئەگەر دەقێکی یاسایی پێچەوانە هەبوو نابێەوە تەنفیز بکرێت کە ئەمەش مخالفە بۆ مادەی چل لە پرۆژە یاسایەکە کە ئەڵێ کار بە هیچ دەق و یاسایەک ناکرێت ئەگەر پێچەوانێت بۆیە من پێشنیارەکەم وە پاڵپشتی کاک بەڵێن و خەرجەخانی شەکەم کە بڕگەیە واتە دەستەواژەی بوونی دەقێکی پێچەوان هەڵبگیرێت سپاس. بەڵێ زۆر سپاس. بەڕێزان لیژنێ تایبەتمەندەکان بەڕێز سەرۆکی پەرلەمان جار لە پێشەوە وشەیەک بەکاردێ ئەمە خۆی لادراوە لە جیاتی مایەی مڵکوماڵی دەوڵەت کردوتمان هەر مڵکوماڵی دەوڵەت مایەمان لاداوە یعنی بەگشتی ینی هەندێک جار بەکاردێ بۆی کە ئەگەر نسخێکتان لەو نسخانە لە بەردەستا بێ ئەمە نەماوە سەبارەت بە ئەگەر دەقێکی یاسایی پێچەوانە نەبێت بەڕاستی من بەش بە حاڵ خۆم لە لیژنەی یاسایی ئەمەمان دەرێ نابوو بەڵام جارێککە تۆمار کراوەتەوە من پشتیوانی ئەو ڕایانە دەکەم کە ئەمە لا بدرێ سپاس. بەڵێ سپاس بەڕێز وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان بەڕێستان وابزانام ئامادە بوون لەو کۆبنەوەی لیژنەی دارایی و یەکێک لەو بابەتانەی کە تەڕح کرابوو ئەم بابەتە بوو قسێکتان هەیە لەو بارەوە لابردنی ئەو دەستەواژەیە. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمان مانەوەی ئەو دەستەیە واژەیە لە نهایەتی مادەی یەکەمە لە پرۆژە یاسای حکوومەت بۆتە نهایەتی مادەی دووەم لە راپۆرتی لیژنەی تایبەتمەند ئێمە زۆر بە گرنگی دەزانین کە وەکو خۆی بمێنێتەوە وەکو خۆی بڕوا لەبەر ئەو ڕوونکردنەوە یاساییانەی خوارەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان لەم یاسایانەی خوارەوە هیچ دەقێکی یاسایی نیە دەسەڵات بدات بە فرۆشتنیان بە کرێدانی مایەکانی دەوڵەت. واتە ئەو قانونانەی کە ئێستا دەیخوێنمەوە هەموویان خاضعن بۆ کڕین و فرۆشتنی مایەکانی دەوڵەت بەپێی ئەو یاسایی کە ئەوڕۆ پەرلەمانی کوردستان پەسەندی دەکات. یەکەمیان قانون وەزارەت العدل، دووەمیان قانون وەزارەت الداخلیە، سێمیان قانونی وەزارەتی پێشمەرگە، چوارەمیان قانونی وەزارەتی مالیە و اقتصاد، پێنجەمیان قانونی وەزارەتی سەحا، شەشەمیان قانونی وەزارەتی تربیە، حوتەمیان قانونی وەزارەتی ئەوقاف، هەشتەمیان قانونی وەزارەتی تعلیم عالی، نۆیەمیان وەزارەتی تەخطیط، دەیەمیان وەزارەتی عمل، یازدەمیان قانونی وەزارەتی سەقافە، دوازدەمیان قانونی وەزارەتی شؤونی شوهەدا، سێزدەمیان قانونی وەزارەتی زراعە، اینجا قانونی وەزارەتی تیجارە، قانونی وەزارەتی نەقل و ئیتیصالات، قانونی وەزارەتی کەهرەبا، قانونی وەزارەتی ئەعمار و ئیسکان، قانونی وەزارەتی بەلەدیات و سیاحە، قانونی وەزارەتی ثەروات الطبیعیە و قانونی محافظات لە ئیقلیمی کوردستان. دوو تاکە یاسای مۆزوعیمان هەیە، یەکیان یاسای شارەوانیەکانە کە لە هەندێک حاڵەتی دیاریکرا و ڕێگا دەدا بە فرۆشتن و بە بەکرێدان لە خارجی ئەو قانونەی کە ئەوڕۆ پەرلەمانی کوردستان پەسەندی دەکا. دووەمیشیان یاسای ئیسلاحی زراعیە کە ڕێگا دەدا وەزارەتی کشت و کاڵ تەنها بەکرێدان بکا فرۆشتن نا، تەنها بەکرێدان بکاتن بۆ ئەو ئەرزە زراعیانەی کە هەیە بە مەبەستی باشتر بەڕێوەچوونی کاری کشت و کاڵی لە هەرێمی کوردستاندا. بۆیە زۆر زەڕوڕە کە پەرلەمانی کوردستان ئەوەی لاڕوون بێتن کە قانونی هەموو ئەو وەزارەتانە و ئەنجومەنی وەزیران هەموو بەکرێدان و فرۆشتنێک خاضعە لە بۆ ئەو یاسایی کە ئەوڕۆ مناقەشە دەکرێت. تەنها ئەو دوو یاسایەمان هەیە کە ئیستیثنا کراوە، یەکیان تەنها بەکرێدانە، ئەویتر بەکرێدان و فرۆشتنە ئەویش لەبەر حاڵەتی زەڕوڕەیە. بۆیە ئێمە وەکو حکوومەت تەکید دەکەینەوە کە ئەو بڕگەیە وەکو خۆی بمێنێتەوە و ئەو خاڵەی کە دەڵێت مەگەر بە پێچەوانەی یاسا ئەمە دەقی لەسەر کرابێتن زۆر گرنگە کە وەکو خۆی بمێنێتەوە بۆ ئەوی هەم وەزارەتی کشت و کاڵ و هەم وەزارەتی شارەوانیش بتوانن بە پێی پێویست کارەکانی خۆیان ئەنجام بدەن. ئەمە لە لایەکی تر خۆتان دەزانن بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو پرۆژە یاسایە پێشتریش یاسای پێ هەبووی ساڵی 86 لە عێراق هەمان دەقەیە لە ناو یاساکەدا. لە بەغدا کە لە ساڵی 2013 و دوا تعدیلیش کراوە دیسان هەمان دەق هەیە و ئەوەش لە هەرێمی کوردستان بە هەمان شێوەی سناد لەسەر یاسا کۆنەکە و لەسەر با بڵێن ئینفاسکردنی قانونی عێراقی کراوە. بۆ ئێمە تاکید دەکەینەوە کە ئەو بڕگەیە وەکو خۆی بمێنێتەوە. زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان. سپاس بۆ بەڕێز سپاس. بەڵێ مادەی سێ بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی سێ یەکەم مڵکوماڵی دەوڵات تەنها
بە بڕیاری دەسڵاتی تایبەتمەند لە کاتی هاتنەدی بەرژەوەندی گشتی دەفرۆشرێت یان بەکرێ دەدرێت بە مەرجێک لە بڕیارەکەدا جۆر و خەسڵەت و بڕی ئەو مڵک و ماڵە دیاری بکرێت کە بۆ فرۆشتن یا بەکرێدان دادەنرێت. دووەم، فرۆشتن یان بەکرێدانی مڵک و ماڵی دەوڵات لە ڕێگەی زیادکردنی ئاشکرا و بەپێی ئەو ڕێکارانەی لەم یاسایەدا دەقنووس کراون ئەنجام دەدرێت ئەگەر دەقێکی یاسایی پێچەوانە نەبێت. سوپاس. سپاس بۆ بەڕێزت. فەرموون بەڕێزان، هەر کەسێگەوێ قسە بکا لەبارەی ئەو ماددەیەوە. کاک بەڵێن بۆ لە لیژنە مناقەشە نەکردەوە. وڵای دکتۆرە لە لیژنە مناقەشەم کردەوە بە تەحەفوزی نووسیومە لەسەر ئەوە بۆیە ئەمێ لێرە مناقەشەیەکەم. بەڵێ. بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە لێرە شەر هەمانە و گرفتەی کە لە مادەی دوو هەیەەوە ئەوەی کە ئەو ڕوونکردنەوەی کە بەڕێز دکتۆرە ڤالە دای ئێمە ئەگەر ئەم دەقە بمێنێتەوە پێمان وایە ئەو یاسایانی تر کە هەن ئەو دەسەڵاتانی تر کە لە مەسلەی بەکرێدان و فرۆشتنی مڵکی دەوڵەتا هەیە وەکو خۆی ئەمێنێتەوە کاری پێکرێ. ئەگەر کێشەکە تەنها لەوە بێ دوو یاسای پێویستەکە ینی بەرکار بێ و ئەو یاسایانەی تر هەمویان خازع بن بۆ ناوڕۆک و بەرگە و مادەکانی ئەم یاسایە، ئەوە ئێمە ئەتوانین وای لێ بکەین کە ئەگەر ئەم دەقەژمێنێتەوە ئیشارە تەنها بە ئەو دوو یاسایە بدەین بەڕاستی. یعنی ترسەکەی ئێمە ئەوەی کە لە لیژنەش مناقەشەمان کردووە بەڕاستی ئەوەیە کە یعنی ئەم یاسایە دەربچێەوە هەموو وەزارەت و شوێنانی تری حکوومەت خۆیان بەپێی ئەو یاساری کە لە بەردەستیانەیە مامەڵە لەگەڵ مڵک و ماڵەکانیان نەبکەن و زۆر سوپاس. ئاس بۆ بەڕێست کاک باڵام بۆ قسە دەکەی؟ سوپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان. لە مادەی سێ خاڵی یەکەم مڵک و ماڵی دەوڵەت تەنها بە بڕیاری دەسەڵاتی تایبەتمەند لە کاتی هاتنەدی بەرژەوەندی گشتی. ئەم هاتنەدی بەرژەوەندی گشتی کێ بڕیاری لەسەر ئەدا و چۆن بزانرێ ئەمە بۆ بەرژەوەندی کەسێ یان سەرمایەدارێک نییە. دیارە ئەم یاسایە یاسایەکی زۆر گرنگە و زۆریش خەتەرە. بەو شێوەیە بێ ئەم حکومەتە دەستکراوە بێ ئەم بینایی پەرلەمانی شەتوانێ بفرۆشێ، خان و شقەکانی پەرلەمان هەر هەمویان ئەتوانن بەم بڕیارە بفرۆشن سەرجەم مڵکەکان ئەفرۆشتن. من حەزەکەم ئەو بەرژەوەندی گشتێ بۆمان ڕوونکەنەوە کێ بڕیاری لە سەرەدا و چۆن ئەو بەرژەوەندیە گشتێ دێتە دی. سوپاس. ناتوانن ئەوانەی ئێمە بفرۆشن. لانی کەم لانی کەم ناتوانن. بەڵێ کاک ڕێبوار. وەڕێ سەرۆکی پەرلەمان، سەبارەت بە مادە سێ بڕگە دووەم باس لەوە کە چۆنیەتی بەکرێدانیان فرۆشتنی مڵک و ماڵی دەوڵەت و لە کۆتاییدا هاتووە دەڵێ ئەگەر دەقێکی یاسایی پێچەوانە نەبوو. کەواتە ئەم ڕوونکردنەوە بۆ ئەوەیە ئەگەر دەقێکی یاسایی پێچەوانە نەبوو. ئەگەر دەقێکی یاسایی پێچەوانە هەبوو ئەو ڕێکارانە یان ئەم شێوەی فرۆشتن و مڵک و ماڵی دەوڵەت چۆنە بێ؟ سپاس. بەڵێ زۆر سپاس. دکتۆر کازم. بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سەبارەت بە مادەی سێیەم بەڕاستی ئێمە تێبینێکی گرنگمان هەیە، پێمان وایە بێ بڕگەیەکی بۆ زیاد بکرێ. دیارە ئەم پرۆژەی حکوومەتە ناردوێتی و پرۆژەکە بە وازەحی دیارە و بە تایبەت پرۆژەکانی حکوومەتکەینێرێ بە وازەحی دیارە کە زۆرینەیان دەرهێنانی پارەیە لە گیرفانی هاوڵاتی بۆ گیرفانی حکوومەت. شتێکی عکسیتیانێ، پرۆژەیەکی عکسیتیانێ. لەبەرەوە ئێمە پێمان باشە لە خاڵی سێمە لانی کەم بۆی کە ئاڵێ لە کاتی هاتنەدی بەرژەوەندی گشتی بەرژەوەندی گشتێکە لە خاڵی سێمە دیاریکەین بەوەی کە بڕگەیەکی بۆ زیاد کرێ ئەو پارەی کە لە ئەنجامی فرۆشتن و بەکرێدانی ئەم مڵکانەوە دەست حکوومەتەکەوێ سەرجەمیان تەرخان کرێ بۆ دەرماڵەی خوێندکارانی زانکۆ پەیمانگەکان کە ئێستا پرۆژەیەکە خوێندکاران چاوەڕیانن، یان لانی کەم بۆ کەسوکاری شەهیدان بۆی چیتر ڕێزم هەیە دایبی و جوتەنەعەل بەسەریانە دابەش نەکرێ. ئەم داهاتە ڕۆبەڕووی ئەوان بکرێتەوە بە خاڵێک ئیزافە بکرێت، داهاتەکە تەرخان بکرێت بۆ دەرماڵەی خوێندکارانی زانکۆ پەیمانگەکان بۆی تەنها پارە لە گیرفانی خەڵک دەرنێنین بۆ حکوومەت، بەڵکو پارە لە گیرفانی حکوومەت دەرهێنین بۆ خەڵک و هەر ئەوە نەمان. زۆر سپاس. حەسی بەخات. بەڕێز سەرۆکی پەرلەمان، سەبارەت بە مادەی سێم بەدیتنی من دوو بڕگە بۆ ئەو مادەیە زیادە، چونکە زۆربەی وشەکان لەناو دوو بڕگەکاندا دووبارە بوونەتەوە. بۆیە من پێشنیاری ئەەکەم بەو شێوەیە دابژرێتەوە
ملک و ماڵی دەوڵەت تەنها بە بڕیاری دەسەڵاتی تایبەتمەند لە کاتی هاتنەدی بەرژەوەندی گشتی دەفرۆشرێت یان بەکرێ دەگرێت لە ڕێگەی زیادکردنی ئاشکرا بە پێی ئەم ڕێکارانەی لەم یاسادا دەقنووس کراون. سوپاس. بەڵێ سوپاس. مادەی دوای ئەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان مادە 4 یەکەم ڕێکارە یاسایەکانی خەملاندن هەواڵە فرۆشتن بەکرێدان وەرگرتنی بری بەرامبەر فرۆشتن و بەکرێدان بە قسکردن تەنها لەلایەن دەسەڵاتی تایبەتمەند لە ماوەیەک لە 15 ڕۆژ لە ڕێکەوتی گەیشتنی کۆنووس تێپەڕ نەکات بڕیاری کۆتاییان لەم بارە دەدرێت بە بنبڕ دادەنرێت. دووەم ڕێژەی یاسایی لێژنەکانی خەملاندن فرۆشتن بەکرێدان بە ئامادەبوونی گشت ئەندامان دروست دەبێت بڕیارەکانیشیان لە ئەگەری ڕێکنەکەوتن بە زۆرینە دەردەچن و ئەندامەی ڕایەکی جیاوازی هەبێت هەیە دەبێت ڕایەکەی لە کۆنووس جێگیر بکرێت. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 5 فرۆشتن یان بەکرێدانی مڵک و ماڵی دەوڵەت لە ڕێگەی زیادکردنی ئاشکرا بۆ ئەو فەرمانبەرانەی بەشدار بوون لە بڕیاری فرۆشتن یان بەکرێدان ئەندامانی هەردوو لیژنەی خەمڵاندن و فرۆشتن یان بەکرێدان قەدەغەیە. ئەم حکومەش هاوسەر و پەیوەندی خزمایەتی تا پلەی 4 دەگرێتەوە. بەڵێ سوپاس. مادەی 5 مادەی 6 مادەی 6 فرۆشتنی مڵک و ماڵات نەگوازراوەکانی دەوڵەت تەنها بۆ هاونیشتیمانیان ڕێپێدراوە لەگەڵ ڕەچاوکردنی حکومەکانی یاسایی بۆ بەرهێنانی بەرکار لە هەرێمی کوردستان. زۆر سپاس. بەڵێ کاک شێخ زاهر بەڵێ فەرموو. یەک کەس بەڵێ بەسەرچوو. بەڵێ کاک شێخ زاهر. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 6 فرۆشتنی ملک و ماڵی نەگوازراوەی دەوڵەت تەنها بۆ هاونیشتیمانیان ڕێپێدراوەتە تەنها هاونیشتیمانیانی هەرێمی کوردستانیان عێراق دەتوانن بەشدار بن لە مزایەدە و کڕینی ملک و ماڵی گشتی. و من لێرە پێشنیاری ئەوە دەکەم فرۆشتنی ملک و ماڵی نەگوازراوە تەنها بۆ هاونیشتیمانیان ڕێپێدراوە لەگەڵ ڕەچاوکردنی حکومەکانی یاسای و بەرهێنان لە هەرێم و لەگەڵ مەبدەئی المعاملە بالمثل. واتە مەسەن بۆ نمونە دەوڵەتێکی وڵاتێکی وەکو تورکیا ئەگەر ڕێگایدا هاوڵاتێکی عێراقی یان کوردستانی بەشدار بێت لە مزایەدە لە کڕینی ملک و ماڵی گشتی دەوڵەت لێرەش ڕێگا بدرێ واتە معاملە بالمثل هەبیت ئەو مەبدە زیاد بکرێت. زۆر سپاس. زۆر سپاس. کاک لوقمان ناو نەنووسراوە بەس کاک عوسمانمان نووسیوە. فەرموو کاک عوسمان. نەتەوە هەر ئەو دوانەمان نووسیوە. بەڵێ کاک عوسمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە مادەی پێنجەم مادەی پێنجەم ئێمە تەحەفوزێکمان هەیە لەسەر ئەوەی کە پەیوەندی خزمایەتی تا پلەی 4 دەگرێتەوە. من پێم وایە تا پلەی 3 بێ باشە نەک 4 بێت. زۆر سپاس. بەڵێ 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 لیژنەی تایبەتمەند قسەتان هەیە لەسەر ئەو ڕئیانە؟ وەلا سەبارەت بە پلەی 4 ئەمە هەر بەعام بۆ هەموو عباس مادەیە ڕۆشتین ئێمە ئەو جوابی کە عوسمان نەدەرەوە لە 6ین ئێمە ئێستا لە 6ین ئەگەر قسەتان لەسەر 6 هەیە بەڵێ کاک بەڵێن قسەت هەیە لەسەر 6 بەڕێز سەرۆکی پەرلەمان لەسەر مادەی 6 ئەوەی کە کاک شێخ زاهر باسی کرد مەسلەی معاملە بالمثل هەبێ بەڕاستی ئەمە لە لیژنە مناقەشەیە و بابەتە زۆر کرا یەکێک لە کێشە ئەساسیەکانەوە بوو ئەگەر مەسەلەن ئێمە لە بەرەوەی خۆمان دەوڵەت نین و لە چوارچێوەی دەوڵەتی عێراقی ئەگەر ئەو معاملەیە بکەین ئەو مڵک و ماڵەی کە لە دەرەوەی مەسەلەن بۆ هاوڵاتیەکی عێراقی بێ ئەوەی کە لە ناو هەرێمەیە بۆ بین ئەوەی کە لە دەرەوە کرێ بۆ هەرێم نابێ بۆ عێراق بێ نەک بۆ ببێتە مڵکی هەرێمی کوردستان بپێچوانەوە چێتە سەر یعنی وەزارەتی ئەوەی وەزارەتی خارجی عێراقی و بێ بە مڵکی دەوڵەتی عێراقی. زۆر سپاس. زۆر سپاس. مادەی 7 دەواازەی دووەم فرۆشتن یان بەکرێدانی مڵک و ماڵە نەگوازراوەکانی دەوڵەت بە زیادکردنی ئاشکرا. بەشی یەکەم لیژنەکانی خەمڵاندن فرۆشتن یان بەکرێدان. مادەی 7 فرۆشتن یان بەکرێدانی مڵک و ماڵە نەگوازراوەکانی دەوڵەت لە ڕێگەی ئەو لیژنانەوە ئەنجام دەدرێت کە بڕیاری دەسەڵاتی تایبەتمەند پێک دەهێنرێت. سپاس. بەڕێزان مادەی 7 کاک بەهمەن مادەی 7 کاک بەهمەن
کەیتر ئێوێ قسە بکات دواتر ئیزافات نییە کاک باڵام بۆ کاک بەهمەن و کاک باڵام بۆ کاک بەهمەن فەرمو بەڕێز سەرۆکی پەرلەمان لە زۆربەی مادەکانە ئاماژە بۆ کراوە کە ئەو لیژنێر لایەن دەسەڵاتی تایبەتمەند یان دەسەڵاتی تایبەتمەند ئەو بڕیار ئەو دەسەڵاتە تایبەتمەندە کێیە ئەنجومەنی وەزیرانە وەزیرە سەرۆکوەزیران خۆیەتی کێیە دیاری بکرێت زۆر باشە زۆر لە مادەی یەکا تعریفی دەسەڵاتی تایبەتمەندی تیا ئەگەر بڕۆیتەوە سەر مادەی یەک لە تعریفاتە ئیتر وازحە بێ دەسەڵاتی تایبەتمەند کێیە کاک باڵام بۆ فەرموو سپاس بۆ بەڕێز سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان فرۆشتنیان زیادکردنی مڵک و ماڵە نەگوازراوەکانی دەوڵەت بە زیادکردنی ئاشکرا من پێشنیارەکەم بکرێ بە فرۆشتنیان بە کرێدانی مڵک و ماڵە نەگوازراوەکانی دەوڵەت لە هەرێمی کوردستان بە زیادکردنی ئاشکرا وەکو پێشتریش ئامادەمان پێدایمە دەوڵەت نین ئێمە حکومەتین و هەمان شتیش لە خوارەوە فرۆشتنیان بە کرێدانی مڵک و ماڵە نەگوازراوەکانی دەوڵەت لە هەرێمی کوردستان لە ڕێگەی ئەو لیژنانەوە بەو شێوەی لێ بکرێت سپاس بەڵێ ئەخر ئێمە تعریفی مڵک و ماڵی دەوڵەتمان کردووە بەڵێ کاک ئومێد مادەی هەشت یەکەم کاک ئومێد نقطەیەکی نظامی هەیە کاک زیاد بەڵێ فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان بە پێی حکمی مادەی 56 بڕگەی دووەم دیسان دووەم ئەگەر گفتوگۆکان لە بابەتی دانیشتنەکە دەرچوون بۆ تا عرفێک هەموو جەلسەیەکی پەرلەمان گفتوگۆکان لە بابەتەکە دەردەچێن و بابەتی کامیرا و نیشاندانیش بۆ تا عیبەیەک کە زۆر باسی لێ دەکرێت لە پەرلەمان هیوادارم ئێستا کامیرای پەرلەمان ئەو زۆنە نیشان بدا کە هەموو جەلسەیەکی پەرلەمان 2 سعاتێک کاتێمان بەفیڕۆ دەڕوە کاتێکیش دێینە سەر گفتوگۆ جدیەکانی بابەتی بەرنامەی کار گفتوگۆ نیە و کەسی لێ نییە و زۆر سپاس هەر تەنها بۆ ڕوونکردنەوە بەڵێ دروستە دانیشتنەکانی پەرلەمانی کوردستان لە یەکەم لەحزەوە دەست پێکا گرنگە تا کۆتایی لەبەرەوە هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لە نیم سعاتی یەکەمە ئامادە بێ گرنگە تا کۆتایی دانیشتنەکەش ئامادە بێ ئەم یاساش یاسایەکی گرنگە و تێبینیەکەش تێبینیەکی دروستە کاک ئومێد بەڵێ ڕاگەیاندنیش دەتوانن ئیشخوان بکەن بەڵێ مادەی هەشت یەکەم لیژنەی خەمڵاندن لە ژمارەیەک فەرمانبەری شارەزا پێک دێنرێت کە ژمارەیان لە 3 کەس کەمتر نەبێت سەرۆکەکەی لایانی کەم بەڕێوەبەر و ئەندامانیشی پلەی وەزیفیان لە پلەی 4 کەمتر نەبێت دووهەم فەرمانبەرێک لە فەرمانگەی تۆمارکردنی خانوبەرە و فەرمانبەرێکی ژمێرکاری لە فەرمانبەرانی وەزارەتی دارایی ئابووری هاوڵی ئەم لیژنەیە دەکەن کە لە بڕگەی یەکەمی ئەم مادەیەدا دەقنووس کراوە سێهەم لیژنە دەتوانێت پشت بە شارەزا ببەستێت بەڕێزان دکتۆر محێدین کاک عوسمان کاک ڕێبوار سێ کەس ناویان نووسیوە دکتۆر محێدین کەرەمکە بەڕێز سەرۆکی پەرلەمان من لە بڕگەی 2 مادەی هەشت نووسرا فەرمانبەرێکی ژمێرکاری ئەوەی متەبع لە ئەوەی خۆمان پێ دەڵێن فەرمانبەری ژمێریاری نەک ژمێرکاری ئەوە 1 2 خاڵی سێمی بڕگەی سێمی لێژنە دەتوانێت یعنی بۆی هەیە ئیستیعانەی پێ بکە بۆ هەیە ئیستیعانەکە بۆیە لەگەڵ ئەوەم بکە پێویستە لیژنەی خەملاندن ئیستیعانە بکانی پێویستە لیژنەی خەملاندن پشت بە شارەزایان بەستێ بۆ خەملاندنی ئەو بابەتانەی کە پەیوەندی بە فرۆشتنیان بەکرێدانی مولک و ماڵی دەوڵەت زۆر سپاس زۆر سپاس ڕاستی ئەوە پرسمان بە زمانەوانیش کرد لەسەر ئەو ژمێریاری و ژمێرکاریە ئەوان ئەڵێن ژمێریاری بۆ محاسەبیە بەڵام کەسێک کە محاسب بێ ئیشەکەی ببێ ینی ئیش بکە پێوترێ ژمێرکار بۆیە لە ڕاستی ئەوە دانراوە ئەوەی جەنابیش دروستی خۆی تێدایە بەڵێ کاک تۆڕێبوار وەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو بابەتە گرنگە بەڕاستی پەیوەستە بە بەرژەوەندی گشتی و کاتێکیش تایبەت دەبێت بە کرێدان و فرۆشتنی مڵکی گشتی و لێرە لە ژنەیەک دیاری کراوە چەند کەسێک یا چەند پلەی وەزیفی ناویان هاتووە بۆی کە بەرژەوەندی گشتی تەحقیق بکرێ و بە شێوەیەک ئەو بەکرێدانەیان فرۆشتنە هەم ئینسافی تیابێت لە ڕاستیدا هەم لەگەڵ نرخی بازارە بگونجێ و پارەکەی بچێتەوە خەزینەی حکومەت جۆرێک لە گرنتی پێم باشە پێشنیاری کاتب عەدلیش بکرێ وەکو ئەندامێکی لیژنە یان سەرۆکی لیژنەکە بێ کاتب عەدل ئەندامی لیژنەکە بۆ زۆر گرنگە لەو لیژنەیە بوونیانە بێ سپاس بۆ بەڕێست کاک عوسمان سێدەری بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی هەشتم بڕگەی یەکەم لیژنەی خەملاندن لە ژمارەیەک فەرمانبەری شارەزا پێک دێنرێت کە ژمارەیان لە 3 کەس
کەمتر نەبێت و من پێم وایەمەی بۆ زیاد بکرێت کە لە 5 کەسیش زیاتر نەبێت لەبەرەوە ئەگەر بنووسی لە 3 کەس کەمتر نەبێت بە کراوەی دەمێنێتەوە بۆ هەیە لیژنە زیاتر بێت و ئەوانە سەرۆکەکەی لانی کەم بەڕێوەبەر و ئەندامانیشی پلەی وەزیفیان لە پلە 4 کەمتر نەبێت بۆیە من ئەو پلە 4ش پێم وایە بکرێت بە پلە 6 زۆر سپاس آخر بۆ بکرێ جاری وهەیە لە هەندێک ناحێ هەیە لە هەندێک قەزا هەیە لەوانەیە ئەو پلێر دەستیش دەکەوێت ئەوان لەبەر ئەوە بۆیە من پێم باشە ئەوە وای لێ بکرێ بازێ ناحێ هەیە و مەسەلەی خزمایەتێکەش کە جاریکە من قسەم کرد هەندێک شارەیە هەمووی خزمی یەکەن ینی ئەگەر باسی پلە چوار بێت لە دەرەوەی ئەو شارەوە لیژ نەبێ ئەوانە زۆر سپاس بەڵێ زۆر سپاس بەڵێ مادەی دوای ئەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئیجازە هەیە دکتۆرە بەڵێ فەرمونون بەڵێ فەرمونون وامزانین کەس بەڵێ بەڕێز ئاشناخان ناوتمان نەنووسیوە باشە تەواو نا قسە بکە قەیدا با قسە بکە ئاشناخان بەڵێ فەرموو قسە بکە دوای دەرفە دەدەیت بە لیژنەوە بەڵێ سپاس دەکەم سەرۆکی پەرلەمان بۆ دەرفەتەکە بەڕێ سەرۆکی پەرلەمان لەسەر مادەی هەشت ببوورە کاتێک کە پێکاتی ئەندامانی لیژنەی خەمڵاندن و فرۆشتن دیاری کراوە هەموو ئەندامەکان فەرمانبەری وەزارەتەکانن یعنی ڕێگەش دراوە کە پشت بە خەبیر ببەسترێت پشت بە شارەزا بپەسرێ باشترە لەم دوو مادەیە نوێنەری دەستەی دەستپاچی و دیوانی چاودێری دارایی لە لیژنەکە جێگیر بکرێ چونکە هەموو تەسەڕفەکان صرف مالین زەرورە ئەو نوێنەری ئەو دوو شوێنەی تێدا بێ گرنگە ئەندامانی دەستەی دەستپاکیە دیوانی چاودێری دارایی لە هەردوو لیژنەی ڕێخستن و مەزەندەکردن زائیدەن لیژنەی فرۆشتنەکەشا هەبن زۆر سپاس بەڵام لە ڕووی قانونیەوە بەڕێزان لە دیوانی چاودێری دارایی چاودێری پرۆسەکە دەکەن و لە دەستەی نەزاهەش ئەگەر گەندەڵیەک ڕوویدا ئەوان دەست بە تحقیقا دەکەن و ئێمە ئەزمونێکی واشمان هەیە لە پەرلەمانی کوردستان دیوان جارێک داوایان لێ کردبوو بۆ ئیشێکی وا وەڵامیان دابووینەوە کە ئەمە سەڵاحێتی ئەوان نییە و بەشدار نابن ئێمەش ناتوانین بە قانون ئیجباریان کەین بە ئەرکێک کە لە ئەسڵا مەهامی ئەوان نییە بەڵێ لیژنەی مختص کاک بەهجەت قسە دەکەن برای سەرۆکی پەرلەمان سەبارەت مادەی هەشتێ خاڵەسەیە لیژنە دەتوانێت پشت بە شارەزا ببەستێت من پێ باشە ئەف شارەزایە بسپوری تایبەتمەندیە خۆی هەبیتن یعنی لە دیارکردنی بابەتەکان چونکە هەندێک جار هەیە هەموو شارەزەکان دەتوانن بکەنەوە بابەتەکە بەڵام شارەزای تایبەتمەند نییە یعنی بسپور و تایبەتمەندی تێدا بیتن درستە خۆشی وا بوو وەڵام کاک بەڵێن بەڵێ بەڕێ سەرۆکی پەرلەمان لەسەر و تێبینی کە باسی ڕقابەی مالی کرا ئاشناخان باسی کرد لە مادەی 38 ئەم یاسایە بەڕوونی ئەوەمان دەستنیشان کردووە بۆ ئەوشمان بۆ زیاد کردووە کە هەموو ڕێکار و بڕیارانەی بە پێی حکومەکانی ئەم یاسایە وەردەگیرێن ڕاستەوخۆ بۆ دیوانی چاودێری دارایی دەنێردرێن و ملکەتی چاودێری و وربینی دەبن زۆر سپاس بەڕێز وەزیری هەرێم جەنابتان بەڕێز سەرۆکی پەرلەمان تێبینەکەتیان بۆ بنووسە نەمنووسی فەرمونون بەڕێز بەڕێز وەزیری هەرێم بەڕێز سەرۆکی پەرلەمان تێبینیمە لەسەر بڕگەییەکە ئێمە لە پرۆژەکەی حکوومەت بەو شێوەیە نردومانە کە لیژنەکە تەنها لە 3 کەس پێکدێەوە ئەو 3 کەسە شارەزاییان هەیە و هیچیان پلەی وەزیفیان لە پلەی پێنجەم کەمتر نەبێتن لەبەر ئەوەی بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئەو لیژنەیە دێتە گۆڕان یعنی بۆی هەیە چەند جارێک کڕین و فرۆشتن بکە ئەو لیژنەیەکی سابت نییە لە ناو هیچ وەزارەتێکدا کە گۆڕانکاری بەسەردانەیە لەبەر ئەوەی بە بەردەوامی گۆڕانکاری بەسەردادەی لەبەر ئەوەی کە تەحدید کرایە لایەنی کەم بەڕێوەبەر بێت و ئەندامانیشی پلەی وەزیفیان لە پلەی 4 کەمتر نەبێ ڕەنگە وا بکاتن کە ئەو لیژنەیە سابت بێ لە وەزارەتەکان و لە هەندێک لە شارەوانیەکان و لەو شوێنانەی کە مۆزەفیان نییە بۆیە هەتا شڕوتی ئەو کەسانەی کە دەبنە ئەندامی لیژنە بە شارەزایی ببەسترێتەوە بەڵام تەحدید نەکرێ پلەیان لە پلەی
لە با بڵێن لە خوارپلەی پێنجەم بێتن بۆیە دوای مناقەشەیەکی زۆر لە حکومەت گەیشتینە ئەو قەنەعەتێک کە ئەو لیژنەیە لەبەر ئەوەی لە گۆڕانکاریدایە پێویستە شروعی ئەو فەرمانبەرانەی کە دەبن بە ئەندامانی لیژنە شروعی ئاسانکاریان تێدا بکرێ بۆ ئەوەی کە هاتە گۆڕان مۆزەفی کە هەبێت جێگای بگرێتەوە بۆ نمونە پلەی بەڕێوەبەر لەوانەیە لە وەزارەتێکیان لە شارەوانیەک لە دوو کەسی هەبێ سێ کەسی هەبێ لە ناحیەیەک وەکو بەڕێز کاک عوسمان ئیشارەتی پێدا بۆ ئەوەی تووشی ئەو ئیشکالیەتە نەبین ئێمە پێمان باشە بڕگەی یەکەم کە مادەی حوتە لە پرۆژەی حکومەت وەکو خۆی لێ بکرێتەوە زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان. سپاس بۆ بەڕێزت. مادەی 9 مادەی 9 یەکەم لێژنەی پێکهاتوو بە پێی مادەی هەشتی ئەم یاسایە ئەم ئەرکانە ئەنجام دەدات. یەک دەرخستەی مولک و ماڵێ نەگوازراوەکە بۆ دیارکردنی شوێن ژمارە ڕەگەز زۆر سنوور خەسلەت ڕوبەر و پێکهاتەکانی لەگەڵ جێبەجێکردنی ئەوەی لەگەڵ جێگیرکردنی ئەوەی لەسەر دروستکراوە یان چێندراوە یان ڕوێندراوە. دوو خەملاندنی بەهای شایستەی مولک و ماڵە نەگوازراوەکە یان کرێی شایستەی ساڵانەی لەبەر ڕۆشنایی بەهای خەملێنراو لەلایەن فەرمانگەی تۆماری خانوبەرە و بەهای خانوبەرەکانی هاوسێوی یان هاوشێوەی یان بەهای فرۆشتنی یان کرێی ساڵانەی ڕاستەقینە یان خەملێنراوی بۆ مەبەستەکانی باج. سێ لێژنە کۆنووسێک ڕێکدەخات و ئەو زانیانانێت لەخۆ دەگرێت کە لە هەردوو خاڵی یەک و دووی ئەم برگەیەدا دەخنووسکراون لەلایەن ئەندامانی لێژنە و فەرمانبەری تۆماری خانوبەرە و فەرمانبەری ژمێرکاری لە وەزارەتی دارایی و ئابووری و شارەزایان ئەگەر هەبن واژوو دەکرێت. دووەم دەسەڵاتی تایبەتمەند دەتوانیت داوا لە لێژنە خەملاندن بکات بۆ دووبارە خەملاندنەوە ئەگەر بری خەملێنراوی پێشایستە نەبوو یان گەیشتە ئەو ئەنجامەی کە بنامەکانی خەملاندنی هاتوو لەم یاسایە وەک پێویست پیادە نەکراوە. بەڵێ بەڕێزان کێ دەیوێت قسە بکە ناو ئەنووسین دوای ئەوە ئیزافە نییە کاک سیروان و دکتۆر محێدین کاک شێخ زاهر تەواو فەرموو کاک سیروان. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی 9 دووهەم لە باسی خەمڵاندنی بەهای شایستەی مڵک و ماڵەکە لە پێش کۆتایی هاتووە ئەڵێ بەهای خانوبەرەکانی هاوسێی یان هاوشێوەی. اینجا من لێرە ئەڵێم ئەو هاوسەیە زیایە یان مەبەستە مەتاتیە. ئەگەر هاوسێ بێت ڕەنگە ئەم خانووەیان ئەم زەویە هێندە نەبێت بەڵام لیژنەی خەمڵێندەر ئەتوانن سوود لەوە بگرن بە قازانجێکی کەسایەتی. جا من بەس ئەوەنە ئەڵێم ڕەنگە ئەو زەویە ڕوکن بێ ئەوەی تەنیشتی ڕوکن نەبێ کەمتر بێ زەرەر لە خەڵکەکە بگەنێ داوا ئەەکەم ئەو هاوسەیە یان لا ببرێ یان شتێکی تری بۆ زیاد بکرێ ئەو مەتاتەی نەمێنێ زۆر سپاس. بەس زیاتر لە پێوەرێکیان هەیە یعنی یەک پێوەریان نییە زیاتر لە پێوەرێکیان هەیە بە تەنها بە هاوسێتی وەرناگرن یعنی یەک دوو چەند پێوەرێکیان هەیە ئەمە بەس وامزانی یان نووسە بە تەنیا نییە ببوورە دکتۆرە هاوسێ یان هاوشێوە آخر مادەمیانیتیا ببوورە مادەمیانیتیا ینی ئەمیانیان ئەوەیان ئەوان ئەگەر هاستن هاوسێکیان وەرگرت هاوشێوەکە وەرناگیرێ ببوورە منش بۆی ئەڵم ئیزافەیە بکرێت کە ئەو مەتاتیتیانە بێ مەسەلەن سێ پێوەریتیا بێ زۆر سپاس. بەڵێ سپاس بۆ بەڕێزت دکتۆر محێدین. بەڕێز سەرۆکی پەرلەمان هەر لە مادەی و برگەی دووەم جەخت دەکەمەوە کە لیژنەی خەملاندن پشت بە شارەزایانی پسپۆڕی بواری ئەو بوارە بەستێ. لە برگەی سێمدا لە کۆتا دێر نووسراوە یعنی فەرمانبەری ژمێرکاری لە وەزارەتی ئابووری و شارەزایان ئەگەر هەبن وەڵام پێم وایە لە کوردستان بەقەدەر عێراق زیاتر ئەمە شارەزامان هەیە لە بواری ئەوەی ئەو خەبیرانەی ئێستا هەمانە بەقەد دەوڵەتەکە. خاڵی سێم بۆیە پێم وایە دەبێت ئەگەر هەبن لا بین پشت بە شارەزایان بەستن لەوێن دەردا. خاڵی دووەمیان دەسەڵاتی تایبەت بە دوتانێت داوا لە لێژنەی خەملاندن بکات بۆ دووبارە خەملاندنەوە ئەگەر بڕی خەملێنرا و پێشایستە نەبوویان گەیشتە ئەو ئەنجامەی کە بنامەکانی خەملاندنی هاتوو لەم یاسایە وەک پێویست پیادە نەکرابوو. پێشنیار ئێوە دەکەم کە ئەم خەملاندنەی دووبارە خەملاندنەکە ناکۆک نەبێت لەگەر برگەی دووەمی مادەی لەگە برگەی یەکەمی مادەی نۆیە بوو. زۆر سپاس. بەڵێ سپاس بۆ بەڕێز سپاس. خۆی ئەگەر هەبن ئەگەر لە مادەی هەشت پشت بەستن بە شارەزایان جوازی بێ
بۆیە لێرە شوادانراوە ئەگەر پشتیان پێبەست بوو ئەگەر بوو بە وجوبی ئەو بڕگەیە زیاد دەبێ ئەو کاتە بەڵێ کاک شێخ زاهیر بەڕێز سەرۆکی پەرلەمان لەبەر ئەوەی ئەو یاسایە پەیوەستە بە مافی گشتی بۆیە پێشنیاز دەکەم لە هەردوو لێژنەی خەملاندن و لێژنەی فرۆشتن نوێنەری داواکاری گشتی تێدا بێت زۆر سپاس بەڵێ سپاس یعنی بۆ نمونە لە قەزایەک یا لە ناحەیەک پرۆسی فرۆشتن ئەنجامەدرێ لیژنەکە یعنی هەموو ئەو لیژنانە ئەندامێکی داواکاری گشتی تێدا بێ نەری داواکاری گشتی ماشەڵا زۆرن ئەندامەکانیان زۆرن ینی بۆ پارێزگاری لە مافی گشتی وا باشە نوێنەریان هەبێت وازح بەڵێ زۆر سپاس بەڵێ مادەی دە ئەگەر کەس قسەی نییە مادەی دە لێژنەی فرۆشتن یان بەکرێدان بۆ لە ئەستۆگرتنی ڕێکارەکانی فرۆشتنی مولک و مالی نەگوازراوەی دەوڵەت یان بەکرێدانی بەپێی حکومەکانی ئەم یاسایە لە سێ فەرمانبەری شارەزا پێک دەهێنرێت کە ناونیشانی وەزیفی هەر یەکیان لە بەڕێوەبەری یان سەرۆکی تێبینران کەمتر نەبێت یان لانی کەم 10 ساڵ ڕاژەی وەزیفی هەبێت بەڵێ سپاس بۆ جەناب بەڵێ هەر بەڕێزێک قسەی لەسەر و مادەیە هەیە مادەی 11 بەڕێزە بڕۆم بۆ دەدەکە چارەکە مادەی 11 یەکەم لە کاتی فرۆشتن یان بەکرێدانی مڵک و ماڵێکی نەگوازراوەی دیاریکراودا سەرۆک و ئەندامانی لیژنەی خەملاندن ناکرێنە ئەندامی لیژنەی فرۆشتن یان بەکرێدان. دووەم هیچ فەرمانبەرێک نابێت لە ساڵێکدا زیاتر لە 2 جار بەشدار بێت لە سەرۆکایەتی یان ئەندامەتی لیژنەکانی خەملاندن و فرۆشتن یان بەکرێدان. بەڕێزان هەر کەسێکەوەی گفتوگۆکان ناوی تۆمارکات کاک عوسمان فەرموو کاک حکمەتیشتەوە کاک زکری کاک عوسمان فەرموو کاک. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 11 بەرگەی دووەم هیچ فەرمانبەرێک نابێت لە ساڵێکدا زیاتر لە 2 جار بەشدار بێت لە سەرۆکایەتی یان ئەندامێتی لیژنەکانی خەملاندن و فرۆشتن یان بەکرێدان. بۆیە ئەم دوو جارە زۆر کەمە لەبەرەوە هەندێک لە شارەوانیەکان یا هەندێک لە ناحەیەکان لەوانەیە ینی فەرمانبەرەکانیان ڕێژەیەکی وا نەبێت کە بتوانن ینی بەو شێوەیە گە 2 جار بێ لەوانەیە پێویستیان بۆ بێجاج بنێرن لە قەزایەکە لە شوێنێکی تر خەڵکیان بۆ بێ بۆیە من پێشنیار دەکەم بکرێت بە 5 جار لەبەرەوەندی شارەوانی هەیە مانجی وایە چەند جار ینی کڕین و بڵێن ئەوەی هەیە مڵک و ماڵی با بڵین دەوڵەت ینی دەفرۆشرێت بۆ یەکەمە بکرێت بە 5 جار یا بە 6 جار 5 جار باشتر. سپاس کاک حکمەت. بەرێ سەرۆکی پەرلەمان من داوا دەکەم ئەوێت بنە ئەندامت وا لیژنادا کو نە 2 جار بن داوات کەم 1 جارێ زێدەتر نەبیتە ئەندامت توێ لیژنا فرۆتنێدا. زۆر سپاس. بەڵێ سپاس کاک زکری. بەڕێ سەرۆکی پەرلەمان مادەی 11 خاڵە دوێ هیچ فەرمانبەرێک نابیت لە ساڵێکدا زیاتر لە 2 جار بەشدار بیت لە سەرۆکایەتی یان ئەندامەتی لیژنەی خەملاندن و فروشتن بەکرێدان. من پێ باشە لە ساڵێکدا ئەوە لا ببن تنێ هیچ فەرمانبەرێک نابیت زیاتر لە 2 جار بەشدار بیت لە سەرۆکایەتی یان ئەندامەتی لیژنەی خەملاندن و فروشتن یان بەکرێدان. زۆر سپاس. لیژنە هیچ ڕێیەکتان هەیە لیژنەی تایبەتمەند بەڕێز وەزیری هەرێم هیچ ڕێیەکت لایە؟ بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە لە مادەی دەی پرۆژەکەدا تەنها باس ئەوە دەکەین کە نابێت جەمع بکرێت لە هەمان کاتدا ئەندام بێ لە لیژنەی فرۆشتن و ئەندامیش بێتن لە لیژنەی بەکرێدان بەڵام ئەوە لەلایەن لیژنەی تایبەتمەندەوە زیاد کراوە بۆ ئێمە لەگەڵ بڕگەی دووەم نین. زۆر سپاس. سپاس. مادەی دوای ئەوە بەشی دووەم فەرموون. بەشی دووەم ڕێکارەکانی فرۆشتن یان بەکرێدانی مڵک و ماڵە نەگوازراوەکانی دەوڵەت. مادەی 12 ڕێکارەکانی فرۆشتن و بەکرێدانی مڵک و ماڵی نەگوازراوە لەلایەن لیژنەی فرۆشتن یان بەکرێدان بەم شێوەیە دەبێت. یەکەم ڕێخستنی لیستی زیادکردن لەبەر ڕۆشنایی خەسڵەتەکانی مڵک و ماڵە نەگوازراوەکە کە لەلایەن لیژنەی خەملاندنەوە چەسپێنراوە و ئەگەر زیاتر لە مڵک و ماڵێکیش بوو ئەوە بۆ هەرێکێکیان لیستێکی زیادکردن ڕێک دەخرێت. دووەم یەکەم جارنامەی فرۆشتن یان بەکرێدان بە زیادکردنی ئاشکرا لە 2 ڕۆژنامەی ڕۆژانە بڵاو دەکرێتەوە
کە یەکێکیان لە هەولێر و ئەوی دیکە لە ناوەندی ئەو پارێزگایە دەبێت کە زیادکردنەکەی تێدا دەکرێت. وێنەیەکی جارنامەکەش لەو فەرمانگەیە هەڵدەواسرێت کە فرۆشتن یان بەکرێدانەکە ئەنجام دەدات. لیژنە ئەگەر بە پێویستی زانی دەتوانێت بڕیاری بڵاوکردنەوەی جارنامەکە لە ڕێگەی ئامرازەکانی دیکەی ڕاگەیاندنەوە لە ناویاندا پێگە ئەلکترۆنیە فەرمیەکان بدات. دووەم، ئەو مڵک و ماڵە نەگوازراوەی بەهای خەمڵێنراوی بەکرێدانی ساڵانەی لە 1 ملیۆن دینار کەمتر بێ لە جاردان بەدەردەکرێت. سێەم، یەکەم، جارنامەکە گشت ئەو خەسڵەتانەی مڵک و ماڵە نەگوازراوەکە کە لە کۆنووسی لیژنەی خەمڵاندندا هاتوون، ڕۆژ و ڕێکەوت و کاتژمێری زیادکردنەکە، مەرجەکانی بەشداریکردن، ئەو شوێنەی تێیدا ئەنجام دەدرێت و بڕی ئەو بارمەتەی واتە تەمینات پێویستە سپاردە بکرێن لە خۆ دەگرێت. دووەم، فرۆشتن یان بەکرێدانی مڵک و ماڵە نەگوازراوەکە بە پێی ئەو ڕیزبەندیەی لە جارنامەکەدا هاتووە ئەنجام دەدرێت. بەرگەی چوارەم، لیستی زیادکردنەکە لە ڕۆژی دوای بڵاوکردنەوەی جارنامەکە بۆ ماوەی 30 ڕۆژ کراوە دەبێت و پێویستە لەسەر ئەو کەسانەی خواستی کڕین یان بەکرێگرتنی مڵک و ماڵەکەیان هەیە سەردانی فەرمانگەی تایبەتمان بکەن بۆ دەربڕینی خواستی کڕین یان بەکرێگرتن. بەو مەرجەی هەرێکێکیان پێش بەشداریکردنی لە زیادکردنەکە بارمەتەیەک سپاردە بکات. بڕەکەی لە 120 بەهای خەمڵێنراو لە حاڵەتی فرۆشتن و لە کۆی بڕی بەرامبەری بەکرێدان بۆ تەواوی ماوەکەی لە حاڵەتی بەکرێدان کەمتر نەبێت. پێنجەم، زیادکردن بە مەبەستی فرۆشتن یان بەکرێدان تەنها لە بازنەی ئەو یەکە کارگەریە ئەنجام دەدرێت کە مڵک و ماڵە نەگوازراوەکەی تێدایە. دەسەڵاتی تایبەتمەند دەتوانێت لە کاتی پێویستدا بڕیار بدات کە زیادکردنەکە لە ناوەندی ئەو پارێزگایە بکرێت کە مڵک و ماڵە نەگوازراوەکەی تێدایە. شەشەم، لە ڕۆژی دوای کۆتایی هاتنی ئەو ماوەی کە لە بەرگەی چوارەمی ئەم مادەیەدا دەقنووس کراوە لەو کات و شوێنەی دیاریکراون بۆ فرۆشتن یان بەکرێدان بانگەواز دەکرێت بۆ بەشداریکردن لە زیادکردنەکە بە مەرجێک بانگەوازەکە و وەسفکردنێکی تەواوی ئەو مڵک و ماڵە نەگوازراوەکە لەخۆ بگرێت. حوتەم، زیادکردنەکە بە ئاشکرا دەبێت بە زیاتر لە 70% بەهای خەمڵێنراو دەست پێ دەکات. دواتر لیژنەی فرۆشتن یان بەکرێدان بڕیاری هەواڵەکردن بۆ کۆتا کەسی زیادکار دەدات و ئەو خستنەڕوەی لە ماوەی 5 خۆڵک هیچی لەسەر زیاد ناکرێ بە کۆتایی زیادکردنەکە دادەنرێ. هەشتەم، یەکەم، دەکرێت لەسەر بڕی بەرامبەری دوایین زیادکردن لە ماوەی 5 ڕۆژی کار لای ڕێکەوتی هەواڵەکردن بە بڕێک کە کەمتر نەبێت لە 115 دوایین ئەو بڕی بەرامبەری زیادکردنەکەی پێگەیشتووە خستنە سەر لەلایەن کەسی ترەوە بکرێت. دووەم، لە ئەگەری بوونی داواکاری خستنە سەردا لە ڕۆژی دوای بڵاوکردنەوەی جارنامەیەک بە هەمان میکانیزمی یەکەم جار زیادکردنێکی نوێ بۆ ماوەی 7 ڕۆژ دەکرێتەوە. دواتر هەواڵە دەکرێت و نابێ جارێکی تر خستنە سەر لەسەر کۆتابڕی بەرامبەری زیادکردنەکە بکرێت. سێەم، داواکاری خستنە سەر تەنها دوای وەرگرتنی بارمەتە یاساییەکان ئەوانەی بەپێی ئەو ڕێژەی لەسەر بنەمای ئەو بڕی بەرامبەرە دیاری کراوە کە کەسی داواکار خستوویەتی ڕوو قبول دەکرێت. زۆر سوپاس. ئێستا هەر بە ڕێزێکەوێت گفتوگۆ بکات لەسەر مادەی 12 بڕگەکانی با دەست بەرز کاتەوە ناوەکانە نووسین دوای ناوی تری ئیزافە ناکەین. کاک سیروان ئاشناخان، کاک ڕێبوار، کاک مەلاوەیسی، ئەوە ناوەکانن. کاک سیروان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان، مادەی 12 دووهەم یەکەمی من تەنها سەرنجم لەسەر جارنامەی فرۆشتنیان بەکرێدانەکە هەیە. من ئەزانم بە پێی یاساکانی عێراقی و ئەم یاساکانیش کە لە کوردستانە باس لە 2 ڕۆژنامە ئەکا کە جارنامەکەی تیاوی، بەڵام ئێستا ئەزانین دنیا پێشکەوتووە کەمترین کەس ڕۆژنامە ئەخوێنرێتەوە بۆی بوارێک بڕەخسێت بۆ ئەوەی کە خەڵکانێک بزانن کە ئەم مڵکەیان ئەم جارنامەیە هەیە. پێشنیازەکەم ئەو دوو جەریدەیەک خۆی مێتۆ چکە لە یاسا هەیە ینی میتۆدێکی تریش لە ڕاگەیاندن بۆی بە زۆرترین خەڵک بگات بۆی کە ئەزام کە جەریدەکە ئەمێنێتەوە بۆ مێژووە بۆ دیکۆمنتاری، بەڵام لە شوێنێکی تریشی میدیایی ئیترەوە گەر بەڕێزان لە لوژنە پێشنیازی بکەن جارنامەکە پەخش بکرێت. سپاس. ئاشناخان فەرموو.
بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان تێبینیەکەی منیش هەر لەسەر هەمان مادەیە کە کاکسیروان وتی بەڵام من چارەسەرەکەشم بۆ دۆزیوەتەوە ئەم مادەیە تایبەتە بە ڕێکاری فرۆشتن لە بڕگەی دووەم خاڵی یەکە باشترەوە جێگیر بکرێت کە هاوشان لەگەڵ ڕۆژنامە ڕاگەیاندنەکە لە سایتی فەرمی حکوومەت یان سایتی وەزارەتی پەیوەندیدار بڵاو بکرێتەوە چونکە ئەگەر ئاماجەکە ئەوە بێت کە زۆرترین سوود بە قاسەی گشتی بگات دەبێت زۆرترین خەڵک بیبینێت ژگە لەوەش بڵاوکردنەوەی لە پێگەی فەرمی یارمەتی دەرەبێت کە زیاتر شەفافیت بچەسبێ وەی یەکێک لە هۆکارەکانی دەرچواندنی پرۆژەکە نووسراوە کە ئامانجی پرۆژە یاساکەشە و ڕۆژنامەیەکە کە ڕۆژنامەیەکیان دەبێت هەل لە هەولێر بێت ئەوەش لا ببرێت بۆ ئەوەی مقەیەت نەبێ. سپاس. سپاس کاگرێوار. بەڕێز سەرۆکی پەرلەمان من لەگەڵەوە نیم وشەی ئەگەر پێویست بوو جارنامەکە لە ئامرازەکانی تری ڕاگەیاندن بوون دەبێ بڵاو بکرێتەوە ئێستا وەکو گوترا ینی لەگەڵ ڕێزم ڕۆژنامە ئەوەنە خوێنەرێکی ئەوتۆی نییە ئێستا ڕۆژنامەشم بۆتە ئەلکترۆنی بۆی زۆر گرنگە بۆی کە پرۆسەکە تەواو شەفاف بێ لە ڕاگەیاندنەکان بڵاو بکرێتە ئەو وشەی ئەگەر پێویست بوو لای بن بیکرێتە ئیجباری لە خاڵی سێەمە وشەی بارمەتە هەیە لە نێوان دوو کەوانە بە عەرەبیەکەی تەئەمینات نابێتە بارمەتە بە عەرەبی ینی ڕەهن بۆیە داواکەم بگۆڕدرێ ئەم وشەیە چکە عەرەبیەکەی هەمان مانای کوردیەکەی نییە لە خاڵی حەوتەم دەڵێ زیادکردنەی ئاشکراکە لە 70% بەهای خەملێنراوی مولکەکە دەست پێەکە منە پرسم بۆچی لە 70 دەست پێ بکە ئەگەر زیادکردنەکە لە 75% کە ئەو کاتە ناکرێتە تەواو 100% بەهای خەملێنراوەکە لەوێ وەستاوە بۆی من پێشنیارەکەم کە لە 90% دەست پێ بکە. سپاس. بەڕێزان بەس تەنها تێبینیەک ڕۆژنامە هەموو ڕۆژنامەیەکی ڕۆژانە ئێستا ماڵپەڕی ئەلکترۆنی خۆی هەیە بۆ یەکە لە ڕۆژنامە وەرەقەکە بڵاوکرێتەوە لە ماڵپەڕەکەشی بڵاوکرێتەوە تەناوکو ئیزافەیەک بۆ وانیتر کاک مەلاوەیسی. بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵام من لە بڕگەی سێم پێشنیارێکم هەیە کە خاڵێکی تر زیاد بکرێت پێویستە لافیتە بنووسرێت و لە شوێنی فرۆشتنەکە یان بەکرێدانەکە و شوێنی ئەنجامدانی زیادکردنەکە هەڵبواسرێت و زۆر سپاس. لیژنەی تایبەتمەند ئەگەر ڕاوسەرنجێکتانەیە بەڕێز وەزیری هەرێم. بەڕێز سەرۆکی پەرلەمان زۆر سپاس. مادەی دوای ئەوە مادەی سیانزەم مادەی سیانزە یەکەم ئەگەر لە ئەنجامی زیادکردنەکە بڕی بەرامبەر نەگەیشتە بەهای خەملێنراو ئەوە زیادکردنەکە بۆ ماوەی 15 ڕۆژی تر درێژ دەکرێتەوە کە لە ڕۆژی دوای بڵاوکردنەوەی جاردانەکەەوە دەست پێ دەکات. دووەم یەکەم ئەگەر بڕی بەرامبەر لە ئەنجامی زیادکردنی دووەم نەگەشتە لە 180 بەهای خەملێنراو ئەوە لەلایەن لیژنەیەکی دیکە خەمڵاندن بۆ بەهای مڵک و ماڵە نەگوازراوەکە دەکرێتەوە و جار دەدرێت بۆ ئەنجامدانی زیادکردنێکی نوێ. دوو لە کاتی نەگەیشتنی بڕی بەرامبەر بە لە 180 بەهای خەمڵێنراوی جاری دووەم ئەوە پرسەکە دەخرێتە بەردەم دەسەڵاتی تایبەتمەند بۆ تاوتوێکردنی هۆیەکان و چارەسەرکردنیان یان هەڵۆشانەوەی زیادکردنە ئاشکراکە. بەڵێ زۆر سپاس. هەر بە ڕێزێکی پەرلەمان ئەوێت گفتوگۆ لەسەر مادەیە کات با ئێستا ناوەکان تۆمارەکەین. ئیمدان نزار مەلا غەفار ئەم بە ڕێزانە ناویان تۆمار کردووە کاگرێبوار کاک شێخزایر کاگیمداد کاک نزار فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی پەرلەمان سەبارەت بە مادەی 13 خاڵی یەکەم ئەگەر لە ئەنجامی زیادکردنەکە بڕی بەرامبەر نەگەیشتە بەهای خەملێنراو ئەوە زیادکردنەکە بۆ ماوەی 15 ڕۆژی تر درێژ دەکرێتەوە. من پێم باشە لەبەرەوەی ئێمەوە هەز دەکەین ئێستا کە کات و ڕۆژ و مانگ بە خێرا تێدەپەڕێ بۆیە من 15 ڕۆژەکەم پێکەمە ئەگەر بکرێ زیاتری بکەین زۆر باشە. سوپاس. بەڵێ زۆر سپاس. کاگیمداد. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 13 خاڵی یەکەم هەمان تێبینیم هەبوو ئەگەر بێ ئەو 15 ڕۆژە زیاد بکرێ باشترە لەکەم کەم 20 یا 25 ڕۆژ پشتیوانی لە ڕێیەکەکەی پشتیوانی لە ڕێگای. کاک شێخزایر. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 13 بڕگەی یەکەم ئەگەر لە ئەنجامی درێژکردنەوەی بڕی بەرامبەر نەگەیشتە بەهای خەملێنراوە زیادکردنەکە بۆ ماوەی 15 ڕۆژ
ڕۆژی تر درێژ دەکرێتەوە ئەمە لێر پێشنیار دەکەم بە هەمان نرخ بە هەمان نرخ لۆ ئەوی دەقەکە ڕوون بێ بە هەمان نرخ کە لە ڕۆژی دوای بەلاوکردنەوەی زاردانەکە دەست پێ دەکات زۆر سپاس سپاس کاگرێوەر بەڕێ سەرۆکی پەرلەمان قسەی من کرا پاڵپشتی لە بەڕێزان کاک شێخ زاهر و کاک نزارەکەم لیژنەی تایبەتمەند ڕێیتان هەیە بەڕێز دکتۆرە باڵا ئەگەر ڕێیەکەیە مادەی چواردە یەکەم یەک لەگەڵ ڕەچاوکردنی حکومەکانی مادەی سیانزەی ئەم یاسایە فرۆشتنی خان و شوقە یا زەوی نیشتەجێبوون کە ڕوبەری لە 300 مەتر دووجا زیاتر نییە و خاوەندارەتی دەگەڕێتەوە بۆ دەوڵەت لە ناو فەرمانبەراندا جاردانی بۆ دەکرێت بە لە بەچاوگرتنی ئەم خاڵانەی خوارەوە ئەلف فرۆشتن یەکەم جار لە نێوان فەرمانبەرانی یەک وەزارەتدا دەکرێت لەگەڵ پێدانی پێشەنگی بۆ فەرمانبەرانی ئەو فەرمانگەی خان و شوقە یا زەوی نیشتەجێبوونەکەی داناوە بۆ فرۆشتن بە ئەگەر هیچ فەرمانبەرێکی وەزارەت یا فەرمانگەی پەیوەندیدار خواستی کڕینیان نەبوو یان بەشێک لە موڵکەکەی بە نەفرۆشراوی مایەوە ئەوە سەر لە نوێ جاردانی فرۆشتن بە ڕێگەی زیادکردن لە ناو سەرجەم فەرمانبەرانی هەرێم دەکرێت جیم لە ئەگەری نەبوونی کڕیاری فەرمانبەر یا مانەوەی بەشێکی موڵکەکە بە نەفرۆشراوی ئەوە سەر لە نوێ جاردانی فرۆشتنی بە ڕێگەی زیادکردن لەسەر جەم هاوڵاتیاندا بۆ دەکرێت دال لەسەر جەمبەندەکانی ئەلف با جیم پێشەنگی بۆ ئەوانە دەبێت کە هاوسەرگیریان کردووە و خۆیان و هاوسەرەکانیان یا منداڵە ناکامەکانیان خانوویەک یان شوقەیەک یا زەویەکی نیشتەجێبوونیان بە شێوەی سربەخۆ نیە و پێشتر یەکەی نیشتەجێبوون یا پارچە زەویان لە دەوڵات یا لە کۆمەڵە هەرەوەزیەکان وەرنەگرتووە دوو حکومەکانی خاڵی یەکی بڕگەی یەکەمی ئەم مادەیە لەسەر ئەو فەرمانبەرانەش جێبەجێ دەکرێت کە لە ناو یەکەیەکی نیشتەجێبوونی فەرمانگەیەکی دیاریکراو نیشتەجێ بووە هەرچەندە لەسەر بنەمای پێداویستی کار بۆ فەرمانگەیەکی دیکە لە ناو هەمان وەزارەت گوازرا بێتەوە بە مەرجێک سەرباری گواستنەوەی ڕاژەی بە نیشتەجێ ئەو یەکەیە مابێتەوە دووەم یەک فەرمانبەری خانە نشینکراو ئەگەر پێشتر سوودمەند نەبوو بێت دەتوانێت بەشداری لە زیادکردنی جاردراو بۆ سەرجەم فەرمانبەران بکات بۆ کڕینی ئەو خانوبەرانی نیشتەجێبوون کە لە خاڵی یەکەمی بڕگەی یەکەمی ئەم مادەی ئاماژەیان پێدراوە دوو ئەگەر لە کاتی فرۆشتنی یەکەی نیشتەجێبوونەکە بە کردەی و بە شێوەیەکی یاسایی و لەسەر بنەمای ئەو ڕێکارانەی کە لە یاسا بەرکارەکاندا دەقنووس کراون خانە نشینکراو نیشتەجێ یەکەکە بێت ئەوە هەمان مامەڵی فەرمانبەری ئەو فەرمانگەی لەگەڵ دەگرێت کە خاوەنداری یەکەکە دەکات بە مەرجێک پێش خانە نشینبوونی فەرمانبەری هەمان فەرمانگە بوو بێت سێ بۆەوەی فەرمانبەری خانە نشینکراو لە حکمی خاڵی دوی ئەم بڕگەیە سوودمەند بێ پابەند دەکرێت تا بە شێوەیەکی نووسراوە بەڵێن بدا بە چۆڵکردنی یەکە نیشتەجێبوونەکە لە ماوەی 6 مانگ لەو ڕێکەوتەی کە بڕیاری هەواڵەکردنی زیادکردنەکە بۆ کەسێکی دیکە پلەی بنبڕ وەردەگرێت بە پێچەوانەوە یەکەی نیشتەجێبوونەکەی بە زۆرەکی لەلایەن بەڕێوەبەرایەتی جێبەجێکردنی تایبەتمەندەوە بەبێ پێدانی هیچ مۆڵەتێکی دیکە پێچۆڵ دەکرێت سێەم پشکی هاوبەشی ناو یەکە نیشتەجێبوونەکانی نەشیاو بۆ جیاکردنەوە وەتا ئیفرازکردن بە دەردەکرێن لە حکمی بڕگەی یەکەمی ئەم مادەیە و جاردانی فرۆشتن بۆ سەر جەم هاوڵاتیان دەکرێت زۆر سپاس هەر بە ڕێزێکی پەرلەمان ئەوێت گفتوگۆ لەسەر مادەی چوار و بڕگەکانی بکە با فەرمێت ئەم بە ڕێزانە ئەیانەوەی گفتوگۆکەن کاک سەروان کاک ڕێبوار گوڵستان خان کاک شێخ زایر کاک سەروان مادە چواردە بە ناوی خودای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی چواردە کە دوو پێشنیارم هەبوو من یەکەم فەرمانبەری وەزارەت بۆ وەزارەتێکی تر ینی جیاوازی هەیە لە نێوان مەعیشەتی ئەوان لە وەزارەتێک هەیە موچە باشە و وەزعی زۆر باشە ینی دەتوانێت مڵک و ماڵ یان ئەوەی کە وەزارەتەکەی بەکرێی دەداتیان دەیفرۆشێت بکڕێت بەڵام لە وەزارەتێکی تر ناتوانێت بەکرێش شوقەیەک بگرێت بۆیە جیاکاری بکرێت لە نێوان ئەوانەی سوودمەند یعنی ئەوەی کە پێویستتر لە وەزارەت بۆ وەزارەتێکی تر هەیە ئەو شتانە جیاکاری بکرێت لێرانە زۆر باشە ئەوەی تریش لە مادەی بڵێن بڕگەی دووەم فەرمانبەری خانەنشینکراو ئەگەر پێشتر سوودمەند نەبوو بێت باشە پێشمەرگەمان هەیە پێشتر بۆ نمونە لە وەزارەتی پێشمەرگە پێشتر زەوی وەرگرتووە سوودمەند بووە بەڵام لە شەڕی بەرگری
زەویەکەی فرۆشتووە چارەسەری خۆی پێکردووە یعنی ئیتر تەواو ئەو پێشمەرگەیان ئەو فەرمانبەرە هیچی تر سوودمەند نابێت جیاکاری لەوەش بکرێت ئەوەی کە سوودمەند بووە بەڵام بڵێن ئیسیفادەی لە سوودمەندبوونەکەی وەرنەگرتووە جیاکاری بکرێت زۆر باش دەبێتەوە زۆر سپاس گوڵستان خان بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 14 لە بەشی یەکەمی خاڵی دال کاڵێ لەسەر جەمبەندەکانی ئەلف و باوجیم پێشەنگی بۆ ئەوانە دەبێت کە هاوسەرگیریان کردووە ئەوانەی کە هاوسەرگیری ناکەن بە درێژایی تەمەن ینی بەڕاستی ئەمە ینی جۆرێک لە ناعەدالەتی تیا چکە ئێستا لەوانەیە بڵێن لە ڕووی کۆمەڵاتیەوە خەڵکی ڕەبەن و خەڵکی سەڵتمان زۆر بێت بۆیە من پێم باشە ئەو خاڵە لا ببرێکە پێشەنگی بۆ ئەوانە بێت کە هاوسەرگیریان کردو سپاس کاک شێخزار بەڕێز سەرۆکی پەرلەمان من تێبینیم لەسەر سێم هەیە پشتی هاوبەشی ناویەکە نیشتەجێبووەکانی نەشیاو بۆ جیاکردنەوەی ئیفرازکردن بەدەر دەکرێت لە حکمی بڕگەی یەکەمی ئەم مادەیە وەجاردانی فرۆشتن بۆ سەرجەم هاوڵاتیان دەکرێت پرسیار بۆ لێژنە یاسایی مەبەست لێرانە پشتی هاوبەش یعنی المال المشاع کە پێی دەڵێن چێە لە کاتێکدا ئەو ملک و مالەی دەوڵەتە یعنی ملکێتی دەوڵەتە چۆن دەبتە مشاع ئەگەر ڕوونکردنەوە بدەن لەسەر و بابەتە سوپاسان بەڵێ لیژنە یاسایی خۆتان حەزرن بۆ ڕوونکردنەوەێتە ئەو کاک ڕێبوار فەرموو وەڕێ سەرۆکی پەرلەمان من دەپرسم بۆچی ینی حکمت لە چیدایە بۆ ئەبێ مەسەلا کڕین و فرۆتنەکە بۆ یەکەم جار زیادکردنی ئاشکراکە لە نێوان فەرمانبەرانی ئەو وەزارەتە بێ حکمت لە چیە بۆ گشت فەرمانبەران ئەگەر لە خاڵی دواتر هاتووە ئەڵێ ئەگەر لە نێوان ئەوانە ساخ نەبووە نەفرۆشا بەکرێنە چوو ئەوە لە بۆ گشت فەرمانبەران هەر یەکسەر با بڵین بۆ گشت فەرمانبەران بتوانن بەشدار بن لەو زیادکردنە بەڵێ سوپاس لیژنەی تایبەتمەند کاک عەباس سەبارەت جارە لە پێشەوە بە پێشەنجیدان بەوانەی کە هاوسەرگیریان کردووە مەسەرەن خاونەوەن مانای ئەوە نیە ئەوانی کە بێ بەش دەبن بەڵام ئەگەر لە فەرمانگەیەک مەسەلەن یەک خاوەن خێزان بێ لەوانەیە عادەتەن ینی هەر دەبێ لە پێشتر بێ بۆ بابەتە بەڵام ئەگەر ئەوان نەبوو ئەوانەی تریش دەتوانن ینی بەشداری لەو مزایەدەیە بن مەسەلەی ئەوەی کە دەرێ پێشمەرگەیەک خانشین بووە یان مەسەلەن سوودمەند بۆ وەری گرتووە بەمانای ئەوە نایە ئەوەی سوودمەند بووە بەڕاستی ناتوانێت جارێک کە سوودمەند بێ بەڵام ئەوانەی کە سوودمەند نەبوتن خۆلەوانی هەر لە هەمان پێشمەرگە هەیە سوودمەند بۆ هەیە سوودمەند نەبووە ئەویان ینی لە پێشتر دەبێت بۆ ئەم بابەتە یانی مانای ئەوە نیە بێبەش دەکرێت منسەرەی پشکی هاوبەش ناویەکە نیشتە جێبوونەکان نەشیاوە بۆ جیاکردنەوە ئەمە یاسایەکمانێ لە وەزارەتی شارەوانی کە ئەوانەی کە وەبزانام لە 200 مەتر ناتوانن ینی بیکەی ئیفرازیکەی بەشی بکەی مەسەلەن بیکەی بە دوو بەشەوە لە 250 مەترکردن بێت لەو حالەتەیە ناتوانانی مەسەلەن تۆ ئیفرازیکەی ئەم خانووی کە پشکی هاوبەشی بیکەی بە دوو بەش بە ناوی فران و فیساری بکەی ینی هەر بە یەک بەشی دەمینێتەوە سپاس بەڕێز وەزیری تایبەتمەند بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە تەکید لەسەر ئەو مادەیە دەکەینەوە کە لە پرۆژەی حکوومەت داهاتووە بۆیە هیوادارین وەکو خۆی بڕوا ئەو مادەیە بیزات زۆر سپاس بەڵێ زۆر سپاس مادەی دوایە و مادەی 15 مادەی 15 دەسەڵاتی تایبەتمەند دەستڕۆیە بۆ مەبەستەکانی چالاکی بازرگانی پیشەسازی کشتتوکاڵی گەشت و گوزاری و وەبەرێنان لە ڕێگەی زیادکردنی ئاشکراوە بە هەمان ئەو ڕێکارانەی لە مادەی 14 ئەم یاسایەدا دەقنووسکراون بنیادنانی مافەکانی بانەوانی لەسەر مڵک و ماڵە نەگوازراوەکان ڕابگەێنێت بەم شێوەی خوارەوە یەکەم نابێت ماوەی بانەوانی لە 25 ساڵ زیاتر بێ و یارای نوێکردنەوە و بە مڵکردنی نییە دوای کۆتایی هاتنی ماوەی بانەوانی هەرچی بنیادنرابێ دەبێتە مڵکی خاوەنی مڵک و ماڵە نەگوازراوەکە بەبێ بەرامبەر دووەم بڕی بەرامبەری بانەوانی ساڵانە وەردەگیرێ بەمەرجێ هەر 5 ساڵ جارێک لە ڕێکەوتی گرێبەستی بانەوانی پێداچوونەوەی بۆ بکرێت ئەمەش بە ڕێنمای ڕێک دەخرێت کە وەزیری دارایی و ئابووری دەری دەکات سێەم یەک بانەوانی کار لەو ماوەی لە گرێبەستی بانەوانی دیاریکراوە و ڕەزامەندی دەسەڵاتی تایبەتمەندی لەسەر دراوە پابەندی دروستکردنی بیناکاری دەبێت دوو بانەوانی کار بارمتەی کۆتایی کە یەکسان بێ بە لە 105 بەهای تەواوی بڕی بەرامبەری زیادکردنەکە بۆ تەواوی ماوەی گرێبەستەکە بۆ مسۆگەرکردنی باشجێبەجێکردنی بیناکاریەکە پێشکەش دەکات کە بە درێژایی ماوەی گرێبەستی بانەوانی کاریەکە دەمێنێتەوە و تا کۆتایی ماوەکەی ڕادستی ناکرێتەوە و ساڵانەش بە مەبەستی گونجاندنی لەگەڵ پێداچوونەوەکان نوێ دەکرێتەوە سێ
ئەگەر لەو ماوەیەدا بانەوانی کار تەواوی بیناکاریەکانی دروست نەکرد ئەوە بڕەبارم تەکراوەکە دەستی بەسەردا دەگیرێت و گرێبەستی بانەوانیەکە بە هەڵوەشاوە هەژمار دەکرێت و ئەو بیناکاری هەیە بەبێ بەرامبەر دەبێتە موڵکی ئەو لایەنەی خاوەندارەتی مڵک و ماڵە نەگوازراوەکە دەکات. چوارەم، ئەگەر کەسی بانەوانی کار لە دانەوەی بڕی بەرامبەری ساڵانە لە وادەی دیاریکراو دواکەوت ئەوە دەسەڵاتی تایبەتمەند دەتوانێت وەرگرتنی ئەو بڕی بەرامبەرە بۆ ماوەیەکی گونجاو لە ڕێکەوتی شایستەبوونیەوە دوا بخات. لەم بارەشدا سوودی دواکەوتن بە ڕێژەی 7% بڕی بەرامبەری شایستە دەخرێتە ئەستۆی کەسی بانەوانی کار. ئەگەر دووبارە بێتەوە ئەوە دەسەڵاتی تایبەتمەند دەتوانێت گرێبەستی بانەوانی هەڵبوەشێنێتەوە و بیناکاریەکان بەبێ بەرامبەر دەبنە بموڵکی ئەو لایەنەی خاوەندارەتی مایە گوازراوەکە دەکات. بەڵێ زۆر سپاس. هەر بەڕێزێکەوێ گفتوگۆ کات. کاک سیروان، کاک ئیمداد، کاک شێخ زایر. کاک ئیمداد فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان، سەبارەت بە مادەی پێنجەم تێبینیەکەی من لەسەر خاڵی یەکەمە نابێت بۆ ماوەی مساتەحە ینی 25 ساڵ. بەڕێی من ئەوە بکرێت بە پێی بەهای مەشروعەکە، یعنی مەشروع هەیە ملیۆنێک هەیە 5 میلیۆن دلارە ئەو ساڵە بە جۆرەوی بگۆڕێتن. زۆر سپاس. زۆر سپاس. کاک سیروان. بەڕێز سەرۆکی پەرلەمان، مادەی 15 بە کۆی مادەکە کە باسی بانەوانیەکە ینی مساتەحە، من نازام ئەگەر لە شوێنێکی تری مادەکان و یاساک من نازام ئەگەر لە شوێنێکی تری مادەکان و یاساکەی ترا هاتبێ باسی ئەوە ئەکا کە ئەگەر گرێبەستەکە بۆ 25 ساڵ بێ، بەڵام ئەبێت ئەو کەسێک کە مساتەحەکە بۆ دەرچۆ لە ماوەی بۆ نمونە 2 ساڵیان 3 ساڵە بیناکەی لە سا 50 تاوا کرد بێ. هیوا هەیە مەسە مساتەحەیەکی وەرگرتەوە بۆ 25 ساڵ لە 5 ساڵە هیچی لەسەر نەکردووە بە ئومێدیەوەی کردن فرۆشتیەوەکە. پێم وایە مادەیەکی یەک بڕگەیەک یا مادەیەکی بۆ زیاد بکرێت کە ئەبێت لەوەنە ساڵدا ئەوەنە لە سەدی بیناکەی تاوا کردیان پرۆژەکەی تاوا کردێت دەنا بڕگەی یەکە چێتە جێبەجێکردنەوە کە لێی وەرەگیرێتەوە بەبێ بەرامبەر و ئەیدرێت بە یەکیچکە بە مساتەحە. زۆر سپاس. کاک زایر. بەڕێز سەرۆکی پەرلەمان، مادەی 15 یەکەم نابێت ماوەی بانەوانی لە 25 ساڵ زیاتر بێت و لە 25 لێرە 25 ساڵی دیاری کردیا پێم وابی بە پێی قانونی مساتەحە کە هەیە تا 50 ساڵ دەتوانی بانەوانی و مساتەحە بدرێت. لە کاتێکدا ئێستا دەبینین قەیرانە حکوومەت پێویستی بەوەیەکە ملک و مالەکانی بفرۆشێ. ئایا ئەگەر کەسێک بانەوانی کردیان بە بانەوانی ملکێکی وەرگرتیا لۆ ماوەی 50 ساڵ لەو حالەتە چۆن دەتوانی ئەو ملکە بفرۆشێت؟ خاڵێکی تریشان چوارەم، ئەگەر کەسی بانەوانکار لە دانەوەی بڕی بەرامبەری ساڵانە لە وادەی دیاریکراو دواکەوت، پێویستە لە وادەی دیاریکراو دیاری بکرێت، ینی چەند ماوەکەیە. زۆر سپاس. بەڵێ لیژنەی تایبەتمەند ئەگەر ڕێکتانەیە. سپاس. وەڵا هەرەوەندە ینی ماوەی دیاریکراو لەو کاتە دیاری دەکرێت کە مساتەحەکەی دەدرێتێ لەلایەن دەوڵەتەوە ترەوە کاتەکەی بۆ دیاری دەکرێت، ینی خۆلیرە لە یاسایەکە دیاری ناکرێت. بەڵێ بەڕێز وەزیری هەرێم ئەگەر ڕێیەکەیە. بەڕێز سەرۆکی پەرلەمان تەنها لە بڕگەی دووەم پێمان باشە وەزیری پەیوەندیدەر دابدرێتن تهدیدی هیچ وەزارەتێک نەکرێتن. زۆر سپاس. بەڵێ بەڕێزان لە لیژنەی تایبەتمەند ئەو ئیزافاتان لای خۆتان تۆمارکەن. بەشی سێیەم. بەڕێز سەرۆکی پەرلەمانی، بەشی سێیەم دانەوەی بڕی بەرامبەر لقی یەکەم دانەوەی بڕی بەرامبەری فروشتنی ملک و ماڵی نەگوزراوە. مادەی 16 یەکەم کڕیار پابەندە لە ماوەی 30 ڕۆژ لە ڕێکەوتی هاواڵەکردنی بمبەر بە یەکجاری بڕی بەرامبەری فروشتنی ملک و ماڵی نەگوزراوە بدات. دووەم بەدەل لە حکومەکانی بڕگەی یەکەمی ئەم مادەیە دەسەڵاتی تایبەتمەند دەتوانێت ڕەزامەندی لەسەر دانەوەی بڕی بەرامبەری فروشتن بە شێوەی قیست بدات. بەم شێوەی خوارەوە: یەک نیوەی بڕی بەرامبەری فروشتن و تەواوی خەرجیەکان لە ماوەی 30 ڕۆژ کە ڕێکەوتی هاواڵەکردنی بمبەر. دو ئەوەی دەمێنێتەوە لە بڕی بەرامبەری فروشتن دەکرێت بە چەند قستێک بە مەرجێک لە 5 قست زیاتر نەبێت و وادەی دوایین قست نەگاتە زیاتر لە 3 ساڵ
لەو ڕێکەوتەی لە خاڵی یەکی ئەم بڕگەیەدا دیاری کراوە. سێەم لە کاتی فروشتنی خانوبەرەی نیشتەجێبوونی مولکی دەوڵەت یان کەرتی گشتی بە فەرمانبەران بۆ دانەوەی بڕی بەرامبەری فروشتنەکە ئەو حکومانەی خوارەوە پیادە دەکرێت. یەک ڕێژەی بارمتەکان 5% بەهای خەملاندنی یەکە یان پارچەزەوی نیشتەجێبوونەکە دەبێت. دو ڕێژەی 5% بڕی بەرامبەری فروشراوەکە وەردەگیرێت وەک پێشەکی و باقیەکەی بە قستی ساڵانە یەکسان بۆ ماوەی 20 ساڵ لە ڕێکەوتی فروشتنەکە دەدرێتەوە. چوارەم سەرۆکی ئەنجومەنی وەزیران یان هەر کەسێک کە ڕێ پێ بدات دەتوانێت دووبارە ماوەی قستی شایستەی سەر پرۆژەکانی پیشەسازی کشتوکاڵی و گەشتوگوزاری فروشراو بە پێی حکومەکانی ئەم یاسایە بە جۆرێک دابڕێژرێتەوە کە ماوەی دانەوەی قستەکانی درێژ بکاتەوە پاڵپشت بە ڕاستپاردەی لیژنەیەکی تایبەتمەند کە بە فەرمانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران یان هەر کەسێک کە ڕێ پێ بدات پێک دەهێنرێت لەسەر بنەمای پاسا و یان بارودۆخی زۆر پێویست بەرامبەر بە بڕی ئەو سوودەی دواکەوتنەی کە بانکە حکومیەکان بە پێی سروشتی ملک و ماڵە نەگوزراوەکە وەری دەگرن. زۆر سپاس. زۆر سپاس. هەر بە ڕێزێگەیوت گفتوگۆ لەسەر ئەم مادەیەکات باناوەکان تۆمارکەین. کاک بەڵێن باش. کاک ڕزگار فەرموو. بەڕێ سەرۆکی پەرلەمان مادەی 16 بڕگەی سێەم لە کاتی فرۆشتنی خانوبەرەی نیشتەجێبوونی و مڵکی دەوڵەت یان کەرتی گشتی بە فەرمانبەران بۆ دانەوەی بڕی بەرامبەری فرۆشتنەکە ئەو حکومانەی خوارەوە پیادە دەکرێت. بەڕۆ سەرۆکی پەرلەمان یعنی ئەو فرۆشتنی خانووی نیشتەجێبوون با بڵێ نەگەر مدیر ناحەیەک لە جێگەیەک لە خانووەکایە ئەو خانووە ئەگەر پێی بفرۆشرێت و ببێتە مڵکی سبەی ئەو مدیر ناحەیەکی تر با بڵێن ببێتە بەڕێوەبەر لەو نەحەیە ئەوە چی لێدێ ینی پرسیارەکە ئەوەیە بۆچی بفرۆشرێت ئەو خانوانەی بڵێن کە خانووی حکومین و کە تایبەتن بە فەرمانبەرانی ئەو نەحەیە یا ئەو قەزایە. سپاس. زۆر سپاس. لیژنەی تایبەتمەند و پرسیاران لای خۆتان بنووسن. بەڕێز کاک چیا فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان من دوو تێبینی هەبین یەکەم مادە 16 بەرگای یەکەم کریار پاربەند دەبێت لە ماوەی 30 ڕۆژدا. ئایا چه بۆچی 30 ڕۆژ ئایا 30 ڕۆژە زێدەتر بکەین باشترە یان کێمتر بکەین وەکو لجنە پەیوەندیدار هیویدارم بەرسەوان بێترێ یا دیجێک هەر مادەی دوم لە کاتی فرۆشتنی خانوبەری نیشتەجێبوون ملکی دەوڵەت یان کەرتێ گشتی بە فەرمانبەران دەستپێکا vê yasayê de ke me navûnîşanê wan da behs kir me gote milkî dewlet me hindek biradera pêşniyar kir ke kertê giştî yanî malê giştî jî lê bête zêdakirin belê şilê li jinê ve hate ravizkirin aya ev kertê giştî ne girêdaye hem xalê yekem dan kertê yanî wêrê cê bête îzafekirin. Zor spas. Zor spas kak Serwan. بەڕێ سەرۆکی پەرلەمان مادەی 16 بڕگەی دوام خاڵی دوام ئەوەی دەمێنێتەوە لە بڕی بەرامبەری فرۆشتن دەکرێت بە چەند قستێک بەمەرجێک لە 5 قست زیاتر نەبێت و وادەی دوایین قست نەگاتە زیاتر لە 3 ساڵ. ئەو ڕێکەوتەی لە خاڵی یەکی ئەم بڕگەیەدا دیاریکراوە. دەڵێم بۆ کراوەتە 5 قست دروستە بەڵام بۆ 5 قستەکە 5 ساڵ بێت باشترە هەر ساڵە و قستێک بدرێت باشتر دەبێت بۆ ئەوەی کە کڕیارە یان بە کرێی دەگرێتن یعنی بۆ هەردوو لە هەر باشترە هەم حکومت ینی دەگاتە ئەو ڕادەیە کە پارەکەی دروست پێ بکات هەم کڕیاریش دەتوانێت ئەو شتە بە دروستی بدات. ئەوەی تریش بڕگەی سێەم هاوڕای برای بەڕێزم کاک ڕزگارم بەڕاستی هەندێک شت هەیە بۆ بفرۆشرێت ینی جیاکاری و ئەو شتانە بکرێت لە نێوان فرۆشراوەکانی مولکی دەوڵەت باش دەبێت. سپاس. کاک بەڵێن. بەڕێسەرۆکی پەرلەمان تێبینەکەی من لەسەر بڕگەی چوارەمە کە باز لەوەکە سەرۆکی ئەنجومەنی وەزیران یا هەر کەسێکە ئەو ڕێگەی پێدەدا دەتوانێت دووبارە ماوەی قستەکە درێژ بکاتەوە لەسەر پرۆژەکانی پیشەسازی و کشتوکاڵی و گەشت و گوزار. ئینی ئێمە لە لیژنەش زۆر مناقەشەیەمان کرد لە ڕاستیە ئەمە ئەگەر ئەم بڕەپارەیەکە لەسەرێتی ئێمە هاوکاریمان کردەوە بۆی بکرێتە قیست هیچ حکمەتێکتیان نییە لە دەسەڵاتدان بە
سەرۆکی ئەنجومەنی وەزیران یا دەسەڵاتی تایبەتمەند بۆ ئەوەی ماوەی پێدانی قیستەکەش جارێکی تر درێژ بکاتەوە بڕێک پارە لەسەر شانێتی پێویستە بیدا کە بۆ هاوکاریت کردو بۆت کردوتە قیست هیچ ضرورەتی تیانە دەسەڵاتی درێژکردنەوەی قیستەکەش هەبێ و پێم وایە ئەو دەسەڵاتە هەڵبژیرێ و زۆر سپاس زۆر سپاس لیژنەی تایبەتمەند ئەگەر سەرنجێکتانە کاک جەرار فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان وڵات تەنیا وەڵامێک بۆ ئەو بەڕێزانی کە باسییان لەوە کرد کە مەسەلەن هەندێک مڵک و ماڵ هەیە زەرور نییە بفرۆشرێ لێرە ئەو دەسەڵاتە دراوەتە لایەنی تایبەتمەند کە لە تعریفەکە هەیەواتە کە لەگەڵ دەرچوونی ئەم یاسایە هەموو مڵک و ماڵی دەوڵەت نافرۆشرێ بەڵکو بەپێی احتیاجات بەپێی پێویستی و بەپێی زەڕوریەت بۆ خۆیان وزارەتەکان و حکوومەت ئەو چۆنڵی پۆلیۆن بەندیە کاواتە ناچێ مڵکی مدیرنەحەیەک بفرۆشێ کە پێویستی پێیەتی تەنیا ئەو مڵکانی کە ڕەنگە بابڵین لە ئەم ساڵا پێویست نەبن ڕەنگە 10 ساڵی تر مڵکێک پێویست بێ بۆیە ئەوە لە بەرچاو گیراوە لە یاساکە سوپاس بەڵێ بەڕێز وەزیری هەرێم ئەگەر ڕێیەک هەیە بەڕێز سەرۆکی پەرلەمان لە بڕگەی سێیەم لە خاڵی دووەم ماوەی 20 ساڵ دانراوە بۆ دانەوەی قستەکان ئێمە لە پرۆژەی حکوومەت ماوەی 10 ساڵمان داناوە داواکارین کە ماوەی 10 ساڵدا بندرێ بۆ دانەوەی ئاخر قست زۆر سپاس زۆر سپاس مادەی 17 فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمانی مادەی 17 یەکەم ئەگەر کریا لە دانەوەی یەکێک لە قستەکانی لە وادەی خۆیدا دوا بکەوێت ئەوە دەسەڵاتی تایبەتمەند دەتوانێت وەرگرتنەوەی ئەو قستە لەسەر داوای کریار بۆ ماوەیەکی گونجاو لە ڕێکەوتی شایستەبوونیەوە دوا بخات بەرامبەر بە بڕی ئەو سوودەی دواکەوتنەی کە بانگە حکوومیەکان بە پێ سروشتی ملک و ماڵە نەگوزراوەکە وەری دەگرن دووەم ئەگەر دواکەوتنی قست دووبارە بێتەوە ئەوە دەسەڵاتی تایبەتمەند دەتوانێت یان لەسەر بنەمای پێویستی دیاریکرا و وەرگرتنەوەی قست یان قستە دواکەوتوەکان لەگەڵ ئەو سوودەی لە بڕگەی یەکەمی ئەم مادەیەدا دەقنووس کراوە قبول بکات یان بە قیسکردنەکە هەڵبەوشێنێتەوە و ئەوەی لە بڕی بەرامبەری فروشتنەکە ماوە بە یەکجاری وەربگرێتەوە بە گرتنەبەری ئەم ڕێکارانەی خوارەوە یەک ئەگەر خانوبەرەکە لە فەرمانگەی تۆماری خانوبەرە بە ناوی کریار تۆمار نەکرابێت ئەوە خاوەنەکەی بە پێی حکومەکانی ئەم یاسایە دەفرۆشێتەوە لەم بارەشدا کریاری دووەم بە یەکجاری بڕی بەرامبەری کڕینەکە دەدات و ئەو قستانەی لە ئەستوی کریاری یەکەم مابوونەوە سوودەکانی دواکەوتن و خەرجیەکانی فروشتنی دووەم لە بەهاکەی وەردەگرێت و دوای ئەوەی شایستەکانی کریاری یەکەم ڕادەست دەکرێت ئەوەی دەمێنێتەوە وەک داهاتێک بۆ فروشیار تۆمار دەکرێت دوو ئەگەر خانوبەرەکە بە ناوی کریار تۆمار کرابێت ئەوە بە پێی حکومەکانی یاسای تۆمارکردنی خانوبەرەی بەرکار لە هەرێم لەسەر ئەو بنەمایەی بە حکمی بارمتەی گرنتیکار گلدراوەتەوە و دەفروشرێت و ئەو قستانەی لە ئەستوی کریاری یەکەم ماونەتەوە لەگەڵ سوودەکانی دواکەوتن لە بڕی بەرامبەری فروشتنەکە وەردەگیرێت و هەرچی دەمێنێتەوە لەلایەن بەڕێوەبەراتی تۆمارکردنی خانوبەرە بە پێی یاسا ڕادەستی کریاری یەکەم دەکرێت بەڵێ هەر بە ڕێزێکەوەی گفتوگۆ لەسەر مادەیە بکات بە ناوی خۆی تۆمارکە بەڵێ کاک سیروان بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی 17 دووهەم کۆتای ئەوەی کاڵێ ئەگەر خانوبەرە بە ناوی کڕیار تۆمار بگرێتە تا دوایی لە دواییە هاتووە ئەڵێ و هەرچی دەمێنێتەوە لەلایەن بەڕێوەبەرایەتی تۆمارکردنی خانوبەرە بە پێی یاسا ئەم بە پێی یاسایە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەگەر بکرێت بە پێی حکومەکانی ئەم یاسایە بۆ ئەوەی دەرفەتی تر نەڕەخسێ بە یاسایەکی تر یان بە شێوازێکان بە بڕگەیەک لە مادەیەکی تریان بە پێی تەوسیفی لیژنەکە ئیشی پێ بکرێ بەڕێز سەرۆکی پەرلەمان ببوورە
ئەمێ سەرنجت لە لای من بەڵێ فەرموو. ئەمەوێت ئیزافەیەکی بۆ زیاد بکرێت کە خانوبەرە بە پێی یاسانە بێ بە پێی حکومەکانی ئەم یاسایە. یەک سەرنجی بچووکی ژوەک دەبینیت من تەنها لێرە کە دانیشتوین ئەو شەو پێشنیازانە ئەیکەم پشتگیری پێویستە تەنها کاگمەم لەگەڵ مناماوە کەسم لەگەڵانی کەس نییە لەم بلۆکەی خۆمانە هەمووی نازانم چۆن کەس بلۆک نییە هەمومانی بەیەک بلۆک مەقسەد نانا بلۆک مەقسەدم شوێنی دانیشتن ببوورە لەبەر ئەوە تکا ئەەکەم ئەگەر پێشنیازەکان بە ڕێزان لە لوژنە بینوسن بەشکم دوای پاڵپشتێکی چکە چەند پێشنیازێکم کردو هەمووی وا ڕۆشتۆ و کەسی ژنێ پاڵپشتی کات لەبەری لێرە نین سپاس. بەڵێ سپاس بۆ بەڕێست کاکزانە بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی هەفتە بڕگەی یەکەم ئەگەر کڕیار لە دانەوەی یەکێک لە قستەکانی لەوادەی خۆیدا دوا بکەوێت ئەوە دەسەڵاتی تایبەتمەند دەتوانێت وەرگرتنەوەی ئەو قستە لەسەر داوای کڕیار بۆ ماوەیەکی گونجاو لە ڕێکەوتی شایستەبوونیەوە دوا بخات. پێم وایە ئەو ماوەیەکی گونجاو دەبێت پرەنسیپێکە بێت دەسەڵاتی تایبەتمەند سەقفێکی هەبی ئەو ماوە گونجاوە چەندە هاوە کراوەی نێڵینەوە و بڕگەی دووەم خاڵی 1 و 2 هەردوو بار وەسف دەکات ئەگەر لە تۆماری خانوبەرە مڵکەکەی بەناو کرابێت و ئەگەر بەناوی نەکرابێت ئایا حکمت چییە ئەگەر ماوەی ئەقساتی لەسەر مابوو مڵکەکەی بەناو دەکرێت چ پێویست بۆ دەکات پاشان لە بارمەتەی گەرنتی کرا و بفرۆشرێتەوە مزایدە بکرێ و ئەوە هەڵبگیرێتەوە پێم وایە ئەگەر مڵکەکە مادەم ئەقساتی لە سەرمایە بەناوی نەکرێت تووشی ئەو هەموو ئیشکالە قانونیە نابین پاشا زۆر سپاس. بەڵێ سپاس بۆ بەڕێزت ئاشناخان. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی هەفتە بڕگەی یەکەم دەڵێت ئەگەر کڕیار لە دانەوەی یەکێک لە قیستەکان لە وادەی خۆیدا دوا بکەوێت ئەوە دەسەڵاتی تایبەتمەند دەتوانێت وەرگرتنەوەی قیستە لەسەر داوای کڕیار بۆ ماوەیەکی گونجاو لە ڕێکەوتی شایستەبوونیەوە دوا بخات. من پێم وایە شێواز و سیاغەی داڕشتنی ئەم مادەیە جۆرێک لە هاندانی تایە بۆ کڕیار کە درەنگتر قیستەکان بات لە بەرامبەر بۆ ئەوەی کە بتوانێت وادەکە درێژ بکرێتەوە بۆیە پێم وایە کە لەسەر بنەمای تەڵەبێکی خۆیەتی داواکاریەکی خۆیەتی بۆیە من پێم وایە گەرم بڕگەیە لا ببرێت باشترە. سپاس. بەڵێ سپاس بۆ بەڕێزت. بەڵێ مادەی دوای ئەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 18 خانوبەرەی فروشراو لە فەرمانگەی تۆمارکردنی خانوبەرە بە ناوی کڕیار تۆمار دەکرێت و لە دوای هەواڵەکردنی بنبڕ و دانەوەی تەواوی بڕی بەرامبەرەکە و خەرجیەکان یان ئەو بەشەی پابەندە بە دانەوەی لە دوای ڕەزامەندیان لەسەر بە قستکردنی و تەواوی خەرجیەکان ڕادەستی دەکرێت و دانەوەی باقی بەرامبەرەکە بە پێی حکومەکانی ئەم یاسایە ڕێک دەخرێت و ئاماژەی گڵدانەوە بە حکمی بارمتەیی گرنتیکار لەسەر خانوبەرەکە لە فەرمانگەی تۆمارکردنی خانوبەرەی تایبەتمەند دادەنرێت. سپاس. بەڵێ هەر بەڕێزەکەی قسە بکە. مادەی 19 فەرموون. لەقی دووەم دانەوەی بڕی بەرامبەر بە کرێدانی مڵک و ماڵی نەگوازراوە. مادەی 19 یەکەم کرێکی پابەند دەبێت بە دانەوەی بڕی بەرامبەری بە کرێدان لەگەڵ تەواوی خەرجیەکان لە ماوەی 30 ڕۆژ لە ڕێکەوتی هەواڵەکردن بنەبڕکردن ئەگەر ماوەی گرێبەستەکە لە ساڵێک زیاتر نەبێت و دەسەڵاتی تایبەتمەند دەتوانێت ڕەزامەندی بدا لەسەر دانەوەی بڕی بەرامبەری بە کرێدانەکە بە قیست بەم شێوەی لای خوارەوە. یەکەم یەک لە سەرسێی بڕی بەرامبەری بە کرێدانی ساڵانە لە ماوەی 30 ڕۆژ لە ڕێکەوتی هەواڵەکردنی بنەبڕ. دووەم باقی بڕی بەرامبەر بە کرێدانی ساڵانە بە چەند قیستێک بەو مەرجەی لە 4 قیست زیاتر نەبێت و وادەی دوایین قیست نەگاتە زیاتر لە 9 مانگ لە ڕێکەوتی دەستپێکردنی ماوەی گرێبەستی بە کرێدانەکە. دووەم ئەگەر ماوەی گرێبەستی بە کرێدانەکە لە ساڵێک زیاتر بێ ئەوە کرێکی پابەند دەکرێت بە دانەوەی تەواوی بڕی بەرامبەرەکە لەگەڵ خەرجیەکان لە ماوەی 30 ڕۆژ لە ڕێکەوتی هەواڵەکردنی بنەبەر دەسەڵاتی تایبەتمەند دەتوانێت ڕەزامەندی بدا لەسەر دانەوەی بڕی بەرامبەری بە کرێدانەکە بە قیست بەم شێوەی خوارەوە. یەکەم یەک لە سەرسەی تەواوی بڕی بەرامبەری بە کرێدانەکە لە ماوەی 30 ڕۆژدا لە ڕێکەوتی هەواڵەکردنی بنبەر. دووەم باقی بڕی بەرامبەرەکە بە چەند قیستێک کە ژمارەیان لە 2 هێندەی ساڵانەی بە کرێدان زیاتر نەبێت بەو مەرجەی دوایین قیست
لانی کەم بە هەر کۆتایی ماوەی بەکرێدانەکە بە 6 مانگ بدرێت. زۆر سپاس. هەر بە ڕێزێک ئێوە قسە بکات لەسەر مادەی 18. بەڵێ کاک سەروان 19. بەڵێ کاک سەروان. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوەی مادەی 19 بڕگەی یەکەم کرێکی پابەند دەبێت بەدانەوەی بڕی بەرامبەری بەکرێدان لەگەڵ تەواوی خەرجەکان لە ماوەی 30 ڕۆژ لە ڕێکەوتی هەواڵەکردنی بنبەر ئەگەر ماوەی گرێبەستەکە لە ساڵێک زیاتر نەبێت. باشە ئێمە ئابووری خۆمانمان لەدەستە تا بڕیاری وا بدەین کە ئەوەی کە مولک دەکرێت یان بەکرێی دەگرێت بتوانێت لە ساڵێک ئەوە بدات. ئێمە 4 ساڵ 5 ساڵ تووشی شەڕی داعش بووین، ئەوەی تیرۆرستان خۆ ئابووریمان هاتە سفرەوە، یعنی ئەوەی کە مولک و ماڵی سبەی پێشبینی ئەوە بکەن تووشی حاڵەتێکی لەو جۆرە بووین. ئەوە بۆ وڵاتێک یان بۆ هەرێمێک باشە کە تەحدیدی کات بکات چۆن کە ئابووری خۆی لە دەستە خۆی بێت. دە باشە ئێستا حکوومەتی عێراقی نانێرێت منیش مولکێکی دەوڵەتم کڕیوە، ئەی قوڕی کێ بکەم بە سەری خۆم پارە بدەم، واجبیشە لەسرم کە ساڵێک ڕەت نکات، یعنی درێژکردنەوەی کات یان لێرە شتێک زیاد بکرێت. بەڕێز سەرۆکی پەرلەمان کە دەڵێت ئەگەر ماوەی گرێبەستەکە لە ساڵێک زیاتر نەبێت بە پێی بارودۆخی ئابووری ئەوە ئیزافە بکرێت باش دەبێتن، چونکە ئابووری خۆمانمان لە دەست نییە و هیچی خۆمانمان لە دەست نییە، بۆیە تەحدیدکردنی کات بەڕای من غەڵەتە بۆ ئێرە. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز. بەڵێ مادەی دوای ئەوە بەڕێزە. مادەی 20 یەکەم بەکرێدراوەکە ڕادستی کرێکی ناکرێت بەر لە دانەوەی بڕی بەرامبەرەکەی بەکرێدانەکە بە پێی حکومەکانی مادەی 19 ئەم یاسایە. دووەم ئەگە کرێکی دوا بکەوێت لە دانەوەی یەکێ لە قیستەکان لە وادەی خۆیدا ئەوە ئەو قیستەی دوا کەوتووە پێبژاردنێکی دەخرێتە سەر کە هاوتا بێت لەگەڵ نرخی ئەو سوودەی دواکەوتنەی بانکە حکومیەکان بە گوێرەی سروشتی بەکارهێنانی خانوبەرەکە وەردەگیرێت و ئەگەر ئەمە دووبارە بێتەوە ئەوا دەسەڵاتی تایبەتمەند دەتوانێت لە دوای هۆشداریدان بەکرێکی قیستەکان هەڵبووە شوێنێتەوە و ئەو ماوەیە بڕی بەرامبەری بەکرێدانەکە و پێبژاردنەکەی بەوەی هاوتایە لەگەڵ نرخی سوودی شایستە بوو بە پێی یاسای وەرگرتنەوەی قەرزی حکومەکان بەرکار لە هەرێمی کوردستان بە یەکجاری وەربگیرێتەوە. هەر بەڕێزێک قسەی هەیە لەسەر ئەو مادەیە. مادەی 21. دەستخۆش. مادەی 21 باش. کاک جەلال فەرمووی. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەشی چوارەم پاشەکەسبوونەوەی کڕیاریا کرێکی مادەی 21 یەکەم ئەگەر کەسی هەواڵە بۆ کراو لە دانەوەی بڕی بەرامبەری فرۆشراوەکە و خەرجیەکان لە حاڵەتی فرۆشتن و بڕی بەرامبەری بەکرێدان و خەرجیەکان لە حاڵەتی بەکرێدان پاشەکەس بێتەوە ئەوە یەکەم مڵک و ماڵانە نەگوێزراوەکە دەخرێتە بەردەم دواهەمین کەسی بەشداروی زیادکردنەکە ئەوەی کە پێش کەسی پاشە گەزبەوە دەستی لە زیادکردن کێشاوەتەوە بەو بڕی بەرامبەری خستوێتی ڕوو. دووەم ئەگەر ئەو کەسە ڕازی بێت لەسەر هەڵگرتنەوەی مڵک و ماڵە نەگوازراوەکە و ئامادە بێت بارمتەی یاسایی دیاریکراو لەسەر بنەمای ئەو بڕی بەرامبەری خستوێتی ڕوو سپاردە بکات ئەوە بە بڕیاری لیژنەی فرۆشتن یا بەکرێدان لەو بارمتەیە کە کەسی پاشەگەزبوو داوێتی جیاوازی نێوان هەردوو بڕی بەرامبەر لە حاڵەتی فرۆشتن و جیاوازی نێوان هەردوو بڕی بەرامبەری ماوەی تەواو بەکرێدان لە حاڵەتی بەکرێدان وەردەگرێت. سێم ئەگەر بڕی بارمتەکە کەمتر بوو لە بڕی جیاوازی نێوان هەردوو بڕی بەرامبەر لە حاڵەتی فرۆشتن و جیاوازی نێوان هەردوو بڕی بەرامبەری ماوەی تەواوی بەکرێدان لە حاڵەتی بەکرێدان ئەوە مڵک و ماڵەکەی دیکەی بە پێی حکومەکانی یاسای وەرگرتنەوەی قەرزە حکومیەکانی بەرکار لە هەرێم بەدەست دەهێنرێت. دووەم یەک ئەگەر دواهەمین کەسی بەشدار بوو زیادکردنەکە ئەوەی کە پێش کەسی پاشگەز بووە دەستی لە زیادکردن کێشاوەتەوە هەڵگرتنەوەی مڵک و ماڵە نەگۆزراوەکە ڕەت بکاتەوە ئەوە سەر لە نوێ زیادکردن بۆ ماوەی 15 ڕۆژ لە ڕۆژی دوای بڵاوکردنەوەی جارنامەکە ئەنجام دەدرێت. دوو لیستی فرۆشتنەکە لەو ماوەیە لە خاڵی یەکەمی ئەم بڕگەیەدا هاتووە
کراوە دەبێت و بە بڕیاری لیژنەی فرۆشتن یا بەکرێدان کەسی پاشگەزبووە جیاوازی نێوان هەردوو بڕی بەرامبەرەکە و خەرجیەکانی دووبارەکردنەوە زیادکردنەکە لە ئەستۆ دەگرێت و لە بڕی بارمتەکە وەردەگیرێت ئەگەر بڕی بارمتەکە کەمتر بوو لە بڕی پابەندیەکانی پاشگەزبووە ئەوە بەپێی حکومەکانی یاسای وەرگرتنەوەی قەرزە حکومیەکان بەرکار لە هەرێم لێی وەردەگیرێت. سێم، ئەگەر هیچ کەسێک خواستی کڕینی لە حاڵەتی فرۆشتن و بەکرێدانی مڵک و ماڵە نەگوازراوەکەی لە حاڵەتی بەکرێدان نەبوو ئەوە بە ئەو بارمتەیی کە کەسی پاشەگەزبووە داوێتی دەبێتە داهاتێک بۆ خاوەنی مڵک و ماڵەکەەوە ئەگەر بڕی بارمتەکە کەمتر بێت لە خەرجیەکانی هەردوو زیادکردنەکە ئەوە کەسی پاشگەزبووە جیاوازی نێوانی لە ئەستۆ دەگرێت و بەپێی حکومەکانی یاسای وەرگرتنەوەی قەرزە حکومیەکان بەرکار لە هەرێم لە مڵک و ماڵەکانی دیکە بەدەست دەهێنرێت. چوارەم، ڕێگە نادرێت کەسی پاشگەزبووە بەشدار بێت لەو زیادکردنەی پاشگەزبوونەوەکە بۆتە هۆکاری دووبارەکردنەوە. بەڵێ سپاس، زۆر سپاس. مادەی 21 بەڵێ کاکمان فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان دەربارەی مادەی 21 وە کۆی ئەم پرۆژە یاسایی کە حکوومەتی هەرێم نردوێتی کە 42 مادەیە درێژدا ببوورە و چەمکە بەکارێنم یعنی مەبەستم لە توانجنێت درێژدادڕیەکی زۆر هەیە لە ڕووی وشەوە لە ناومە دەستوری ئەمریکی 7 مادەیە. ئەم یاسایە پێم وایە بە تایبەتی مادەی 21 بۆ نمونە هەموو ئەمانە کە خراونەتە ڕوو ئەکرێت لە 3 دێ ڕاکورد بکرێتەوە لە 3 دێ ڕاکورد بکرێتەوە لە دواترا کاڵین ڕێنمایی پێویست دەکرد لە ناو ڕێنماییان تەفاسی لە باسکرێ ئەگەر وای کرد دەبێ وا بکرێ ئەگەر وا بکرد ئاسانکاری زۆر لە یاساکانی کە دەرچوون لە ناو ڕێنمایەکان ڕوون کراوەتەوە بۆیە پێم وایە ئەم تەفاسیلە لە خزمەتی یاساکە نابێت و سپاسانەکەم. ڕێزت کاک سیروان. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی بەشی چوارەم دەوان لە پاشگەزبنەوەی کراریان کرێکی مادەی 21 لە یەکەم خاڵی 2 جا لە یەکەم خاڵی 2 دش بەیەکە لەگەڵ چوارەم چکە لە چوارەمە ئەڵێ ڕێگە نادرێت کەسی پاشگۆز بوو بەشدار بێت لەو مناقەسەیە لێرەش هاتووە زۆر ناوازەحە. بەڕێز سەرۆکی پەرلەمان من ئەگەر بیخوێنمەوە هیچ کەسێ لێی تێناگە یاسا یەک و یەک کاتە دوو بە پێی یاسا بە پێی ئەو عرفانی کە هەیە بەڵام ئەمەی کە پشتگیری لە وتەکانی کاگمەم ئەەکەم هەرچەنە ئەو باشتر وەسفی کرد لێرە ئەگەر خاڵی 2 بخوێنرێتەوە جارێککە چیرۆکە تێناگەینرێت کێ چیە و کێ چی نییە بە کورتی ئەگەر ئەو کەسە ڕازی بێت لەسەر هەڵگرتنەوەی مڵک و ماڵە نەگوازە جارێ ئەو کەسە بە پێی یاسا بۆی نییە لەوێت بەشدار بێ و ئێمەش زانین مزایەدە ئەو کەسەیە کە مزایەدە زیاتری نەکاڵی 1 2 3 کەسی تر نییە فەرموو بۆ تۆ دەرچووە ئێبێ لەوێ ئەو کەسە ڕازی بێ ئەم کەسە یعنی زۆر متەناقزە دکتۆرە کەسێک بۆی دەرەچێ مزایەدەکەی بۆ دەرچووە تەواو حواڵەیە کرێ ئەوەڵێ من پاشگەزە بمەوە کە پاشگەز بۆ چی بۆ کێ کەسێکی تر کە یەکسەر لەو کەمتری عرض کردووە بەڵام آخر کەسە ینی آخر کەسی پێش کەسەیە کە بۆی دەرچووە لەبەرەوە ئەو نییە کە بەشداری لە مزایەدەکە کاتەوە کەسە پاشگەز بۆکە نییە کە بەشداری لە مزایەدەکە کاتەوە ئەگەر کەسی دووهەم کە ئەویش بۆی حەقی خۆی بۆ ینی بۆی دەرچێ ئەگەر کەسی یەکەم نەبا بۆ ئەوە ینی ئەو بۆی هەیە هەڵی گرێتەوە ئەگەر هەڵی نەگرێتەوە اینجا پرۆسەکە دەست پێکە بڕاتان بێ پرۆسێکی زۆر زۆر تەکنیکیە زۆر تەکنیکیە و تەناقوزیتیان نیە دڵنیابە بەس تاوان من کاڵم وەکو چیرۆگوایە تێگەیشتنەکەی من وایە مەسەلەن دوای 2 ڕۆژ پەشیمانە بێتەوە یعنی تۆ جەنابەت دای بنێ دوای 2 ڕۆژ پەشیمانە بێتەوە دیسانە و خەڵکەیەنەوە مناقەسە نانە خەڵکەکە نایەتەوە ئێوە تا لێ خاڵی ئەخم بووە مەسەلێکێ گوتوێتی بۆ نمونە بە $10,000 یەکێکی تر وتوێتی بە $10,100 بۆ چێ دەرەچێ بۆ $10,100 $10,100 پەشیمان بووەوە عملیەکە دووبارە ناکرێتەوە دەدرێ بە 10,000 ئەگەر ئەو ڕازی نەبوو اینجا عملیەکە دووبارە کرێت. سپاس بۆ بەڕێز. بەڵێ مادەی دوای ئەوە بەڕێزان فەرموون. دەواازەی سێم فرۆشتن و بەکرێدانی مڵک ماڵە نەگوازراوەکانی دەوڵەت بەبێ زیادکردن. بەشی یەکەم فرۆشتنی مڵک و ماڵە نەگوازراوەکان مادەی 22 یەکەم
دەکرێت مڵک و ماڵە نەگوازراوەکان بەبێ زیادکردنی ئاشکرا بە بڕیاری دەسەڵاتی تایبەتمەند بە بڕی بەرامبەرێکی گونجاو بۆ مەرجەی کەمتر نەبێ لە 50% بڕی بەرامبەری ڕاستەقینەی خانوبەرەکە و بەپێی ئەو نرخانەی باون بۆ خانوبەرە هاوشێوە و هاوسەیەکانی خەمڵێنراو لەلایەن لیژنەی خەمڵاندن و پەسەندکراو لەلایەن دەسەڵاتی تایبەتمەند بفرۆشرێنەوە فەرمانگەکانی دەوڵەت و کەرتی گشتی لە حاڵەتی بەکارهێنانی خانوبەرەکە بۆ مەبەستە فەرمیەکانی فەرمانگە لە نێوان وەزارەتە پەیوەندی دارەکان و پەسەندکراوی ئەنجومەنی وەزیران. دووەم، دەکرێت خانوبەرەکانی نیشتەجێبوون بفرۆشرێنە فەرمانگەکانی دەوڵەت و کەرتی گشتی بەبێ زیادکردنی ئاشکرا بە نرخی ڕاستەقینە و بەپێی نرخەباوەکانی خانوبەرە هاوشێوە و هاوسەیەکانی خەمڵێنراو لەلایەن لیژنەی خەمڵاندن و پەسەندکراو لەلایەن دەسەڵاتی تایبەتمەند بە مەبەستی فرۆشتنی بە فەرمانبەرەکانی لە ڕێگەی زیادکردنی ئاشکراوە. سێەم، شارەوانی تایبەتمەند لە دوای وەرگرتنی ڕەزامەندی وەزیری شارەوانی و گەشتوگوزار دەتوانێت ئەو زەویانەی بۆ نیشتەجێبوون تەرخان کراون بە بەرامبەرێکی ڕاستەقینە و بەپێی نرخە باوەکانی هاوشێوە و هاوسەیەکانی خەمڵێنراو لەلایەن لیژنەی خەمڵاندن بەپێی حکومەکانی ئەم یاسایە بەبێ زیادکردنی ئاشکرا بفرۆشرێنە ئەو کەسە هاونیشتیمانیانەی کە خۆیان یان هاوسەرەکانیان یان منداڵە ناکامەکانیان خانوو یان شوقە یان زەویەکی نیشتەجێبوونیان نییە بەسەر بەخۆی و پێشتر یەکەی نیشتەجێبوون یان پارچە زەوی نیشتەجێبوونیان لە دەوڵەت یان کۆمەڵەکانی هەرەوەزی نیشتەجێکردن وەرنەگرتووە. چوارەم، دەسەڵاتی تایبەتمەند لە ڕێگەی کۆنووسی دەرخستەکردن لەگەڵ فەرمانگەی خانوبەرە بۆی هەیە بڕیار بدات بە: یەکەم، فرۆشتنی پاشماوەی ڕێگاوبانەکان و هەموو پاشماوەکانی دیکە کە ڕووبەرەکانیان لە کەمترین ڕووبەری دیاری کراو بۆ جیاکردنەوە ئیفراز کەمترە یان ئەوانەی یارای جیاکردنەوە نین، ئەمەش بە ڕێنمایی ڕێک دەخرێت و وەزیری تایبەتمەندەری دەکات. دووەم، فرۆشتنی پارچە زەوی جیاکراوە بە قەواڵەیەکی سربەخۆ یان ئەو پارچە زەویەی دەکرێت جیا بکرێتەوە و دەواازەیەکی هەیە لەسەر ڕێگەی گشتی وەک پارچە زەویەکی سربەخۆ بە زیادکردنی ئاشکرا بەپێی حکومەکانی ئەم یاسایە بۆ مەرجەی ڕێگە لە پارچە زەویەکانی دەوروبەری نەگرێت. کێ قسەی هەیە لەسەر مادەی 22 بەڕێزان؟ بەڵێ، دکتۆر محەدین و گوڵستان خان بەسەر چاو. کاک ڕزگار نوقتەی نظامی. بەڕێسەرێکی پەرلەمان ناوقاعە چۆڵ بۆ یعنی ڕەنگە نیساب تاوانە بێت 48 کەسی نیسابی ناوێ مناقەشەی قانون نیسابی ناوێ نیساب بەس بۆ ئینعقادە سەیری کۆبوونەوەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقکە لە هۆڵەکەی جاری وایە 10 کەسیتیانی ئێستاەوەی کە ئامادەیە 48 کەسیتایە نیسابی پێویست نییە بە سەرۆکایەتیشەوە. بەڵێ نا بۆ دەستپێکردنی کۆبوونەوە پێویستمان بە نیسابە بۆ بەردەوامیدان بۆ کۆبوونەوە ئەگەر دەنگدانی تیان نەبێ پێویستمان بە نیساب نییە هەرو کەسانە دەمێنەوە کە قانونەکە بەلایەنەوە جێگەی بایەخە. بەڵێ سپاس بۆ تێبینێکی بەڕێزت. کێ و کێنا نووسی بوو دکتۆر محەدین و گوڵستان خان. گوڵستان خان فەرموون. بەڵێ سەرۆکی پەرلەمان، ڕاستیەکەی فرۆشتنی مڵک و ماڵە نەگوازراوەکان یعنی پێویستەکات ئەو شوێنانەی کە شوێنی کەلتورین یا خەسڵەتی شارێک یعنی ڕائگەن وەک ناسنامەی شارێکە ئەمانەی لێ بەدەرکرێت یعنی هیچ ئاماژەیەک نییە لەم یاسایەدا ئەو مڵک و ماڵانە نەگرێتەوە کە خەسڵەت و تایبەتمەندی شارێکە. ئێستا لەوانەیە زۆر شوێنی سلێمانی بۆ نمونە کەوتۆتە سەر شەقامی سەرەکی شوێنێکی زۆر باشی بازرگانی بێت و بتوانرێ بە پارێکی زۆر بفرۆشێ بەڵام لە کاتێکە ئەم شوێنە بۆ خۆی ناسنامەی شارێکە لە مێژووی شارەکە بوونی هەبووە. لەبەرەوە من بە گرنگ ێزانم لەم مادەیە خاڵێک زیاد بکرێت کە ئەو مڵک و ماڵانەی ئەبنە ناسنامەی شارێک یا کەلتوری شارێکە ئەو مڵک و ماڵانە بەدەر بکرێت لە فرۆشتن. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێست. دکتۆر محەدین. بەڕێز سەرۆکی پەرلەمان، یعنی ئەو مادەیە تقریبا ئاسانکارێکی کردێ بۆی فەرمانکان و وەزارەتەکان حکوومەت هەماهەنگی بکە بۆی هەندێک فەرمانگە هەیە سوودی لێ ببینین بەڵام ڕەنگە هەندێک وەزارەت مڵک و ماڵی خۆی فرۆشتە و فەرمانگەیەکی تر بە نیوەی نرخەکەی بە 150 نرخەکەی پێم وایە پێشنیاری ئەوە دەکەم کە ئەو مڵکەی کە وەزارەتێک دەیفرۆشێتە وەزارەتێکی تر ئەو مڵکە نەفرۆشێتەوە دواتر بە سعری ڕاستەقینەی خۆی. بۆیە پێشنیاری ئەوە دەکەم ئەو مڵکە کە وەزارەتی ئەوقاف دەیفرۆتە وەزارەتی شارەوانی دواتر وەزارەتی شارەوانی
بچی قازانجی لێ بکە بیفرۆشێتەوە پاش ماوەیەش تر بۆیە لەگەر دانانی قەیدێکم لەسەر ئەو بابەتە. بڕگەی سێمی ئەوەی پەیوەندی بە ئەوانەی سوودمەند نەبوونە یاخود کۆمەڵی هەرێوەزیەکان ئەو کۆمەڵی هەرێوەزیەکان کاتی خۆی کە هەبووە فەرمانبەران یان ئەوانەی کە بەشداریان لەو کۆمەڵە نەکردو بە پارەی خۆیان یان یەکەی نیشتێجێ بوون یان زەویان کردووە کردوتە خان و پێویست ناکە پێم وایە بە سوودمەند دێرکوانە هەژمار بکرێتن و بێبەش بکرێن لەو مافەوە لەگەڵ ئەوەشم کە ئەوانە هەمویان بە زیادکردنی ئاشکرا بکرێتن و بە بێ مزایەدا ئەو پرۆسەیە بەڕێوەنەتی و زۆر سپاس. بەڵێ سپاس کاکزانە. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە بڕگەی سێەم دەسەڵات دەداتە شارەوانی تایبەتمەند کە وەسفی کردیە ئەو بەڕێزانە بەبێ زیادکردنی ئاشکرا و پارچە زەویە وەربگرن. پشگیری لە ڕایەکەی کاک دکتۆر محێدین دەکەم ینی ئەگەر لە سنووری دەسەڵاتی شارەوانیەکی تایبەتمەند دەکەس هەبوون ئەو مواسفاتیان تێدا هەبوو و ئەو پارچە زەویەتە زیشان کرابوو دەسەڵاتی تایبەتمەند کە شارەوانیان شارەوانی تایبەتمەندە بە چ پرەنسیپێک یەکلای دەکاتەوە لە نێوان ئەو دەکەسەدا بۆیە دەبێ ئەمەش یان بچێتەوە ناو زیادکردنی ئاشکرا بۆ ئەوەی هیچ کەسێک تێدا مەغدور نەبیت. زۆر سپاس. بەڵێ سپاس بۆ بەڕێزت. بەڕێز وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان لەو بارەوە قسێکتان نییە؟ سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان. بەڵێ سپاس. بەڕێز لیژنە تایبەتمەندەکان ئێوە هیچ قسەتان نییە؟ بەڵێ مادەی دوایەوە سپاس. بەشی دووەم بەکرێدانی مڵک و ماڵە نەگوازراوەکان مادەی 23 یەکەم دەکرێت مڵک و ماڵە نەگوازراوەکان بە بڕی بەرامبەری ڕاستەقینە و خەمڵێنراو بە پێی حکومەکانی ئەم یاسایە لەلایەن لیژنەی خەمڵاندن لەسەر بنەمای بڕی بەرامبەری هاوشێوە و هاوسێ بەبێ زیادکردنی ئاشکرا بە بڕیاری دەسەڵاتی تایبەتمان بەکرێ بدرێن و بۆ ئەم لایەنانەی خوارەوە. ئەلف فەرمانبەرانی دەوڵەت و کەرتی گشتی لە هەرێم سەبارەت بەو یەکانی نیشتەجێبوون کە مڵکی دەوڵەتن با فەرمانگەکانی دەوڵەت و کەرتی گشتی سەندیکا یەکێتی ڕێکخراو و کۆمەڵەکان لە هەرێم بۆ مەبەستی وەسوودهێنانی مایە نەگوازراوە بەکرێدراوەکە وەک فەرمانگە یان بارەگایەک بۆ کارەکانی یان بۆ ئەو مەبەستانەی لە یاساکەدا دەقنووسکراون. جیم کرێکی خانووی کرێی حانوتی هێزە چەکدارەکان کە دەکەونە ناو سەربازگە و کۆگا و فێرگە و نەخۆشخانە سەربازیەکان و هیدیکە و کرێکی حانوتەکان لە فەرمانگەکانی دەوڵەت و کەرتی گشتی ئەوانەی بارودۆخی تایبەتیان هەیە کە پێویست دەکات ڕەچاوی وردبینی بکرێت لە دەستنیشانکردنی کەسی کرێکیدا. دال خاوەنی ئەو مڵکانی دەکەونە تەنیشت کەنارە ئاویەکانی مڵکی دەوڵەت ئەگەر ئەو کەنارانەی دانراون بەکرێ بدرێن پێیەوە لەکاو بن و ڕێگەی هاتوچۆیان تەنها نەناو ئەو مڵکانەدا هەبێت. کرێکی ئەو خانوبەرانەی تەرخان کراون بۆ بەرهەمهێنانی نان و سەمون لە دوای کۆتایی هاتنی ماوەی گرێبەستی بەکرێدانی یەکەمیان هەرچەندە پێشتر لە ئەنجامی زیادکردنی ئاشکراوە بەکرێدرابن بەو مەرجەی بڕی بەرامبەری بەکرێدان دووبارە خەمڵاندنی لەلایەن لیژنەی خەمڵاندنی پێکێنراو بە پێی حکومەکانی ئەم یاسایە بۆ بکرێت. واو کۆمپانیەکانی کەرتی تایبەت کە پسپۆرن لە سیستەمەکانی گەیاندن ئەوانەی مۆڵەتی یاساییان وەرگرتووە و گرێبەستیان کردووە لەگەڵ لایەنی تایبەتمان بە مەبەستی دروستکردنی تاوەرەکانی پرۆژەی مۆبایل و هۆڵەکانی پرۆژەی مۆبایلی بێتەل و هۆڵەکانی بەکارهێنانی وێزگەکانی ویسات ئەوانەی بە بگۆڕەکان دەبەسرێنەوە. دووەم کرێکی ئەو زەویانەی مڵکی دەوڵەتن بە مەبەستی دامەزراندنی وێزگەکانی پشودان و وێزگەکانی پڕکردنەوەی سوتەمەنی لەسەر ڕێگەدەرەکیەکانی دەرەوەی سنووری شارەوانیەکان کە ڕێکسازیەکانی بەکرێدانی زەوی لەسەر ڕێگا دەرەکیەکان دەیانگرێتەوە. ڕێکارەکانی زیادکردنی ئاشکرای لەسەر جێبەجێ دەکرێت. دووەم یەکەم وەزیری بازرگانی و پیشەسازی ڕێپێدراوە بەکرێدانی ئەو زەویانەی نانەواخانە و ئاش و گەراج و شوێنەکانی چاکردنەوەی ئەو شوێنکارانەیان لەسەر بیناکراوە بەو کەسانەی زیادکردنی ئاشکرای کڕینی ئەو شوێنکارانیان بۆ یەکلایی دەبێتەوە. دووەم ئەو زەویانەی لە خاڵی یەکەمی ئەم بڕگەیە باسکراون بە دەر لە ڕێکارەکانی زیادکردنی ئاشکرا بەکرێ دەدرێن و بەرامبەری بەکرێدانەکەی پێشوەختە لەلایەن لیژنەی خەمڵاندنی پێکێنراو بە پێی مادەی 8 ئەم یاسایە دیاری دەکرێت. سێەم
دەسەڵاتی تایبەتمەند لەسەر داوای کرێکی دەتوانێت ماوەی گرێبەستی ئەو خانوبەرانەی هی نیشتەجێبوون نین و بەبێ زیادکردنی ئاشکرا بەکرێدراون درێژ بکاتەوە بۆ مەرجەی بڕی بەرامبەری ڕاستەقینە ساڵانە جارێک بەپێی ئەو ڕێکارانەی لەم یاسایەدا دەقنووسکراون بخەملێنەوە. چوارەم یەکەم دەسەڵاتی تایبەتمەند لەسەر داوای کرێکی دەتوانێت ماوەی گرێبەستی ئەو خانوبەرانەی بۆ نیشتەجێبوون نین و بە زیادکردنی ئاشکرا بەکرێدراون و ماوەی بەکرێدانی بنەڕەتیان لە 10 ساڵ کەمتر نییە بە مەرجێک درێژ بکاتەوە کە لە هیچ بارێکدا ماوەی گرێبەست بە هەردوو ماوەی بنەڕەتی و ماوەی درێژکراوەش پێکەوە 10 ساڵ تێن نەپەڕێنێ. دووەم پێویستە ئەو کرێچیەی خواستی درێژکردنەوەی هەیە داواکاریەکی نووسرا بۆ درێژکردنەوە بەر لە 3 مانگ لە کۆتایی هاتنی ماوەی گرێبەستی بەکرێدانی بنەڕەتی پێشکەش بکات و بە پێچەوانەوە مافی داواکردنی درێژکردنەوەی نامێنێت. سێەم لە کاتی ڕەزامەندیدان لەسەر داواکاری درێژکردنەوە ئەوە سەربارێک دەخرێتە سەر بەرامبەری بەکرێدانی ناونراو لە گرێبەست بە ڕێژەی 10% بەکرێدانی ساڵی پێش درێژکردنەوە کە بەرامبەر بە هەر ساڵێک لە ساڵەکانی درێژکردنەوە بە پێی هاوکێشەیەکی ژمارەی. بەڵێ کاکزانە حەسیبە خان نەجات خان بەڵێ نەجات خان برای سەرۆکە پەرلەمانی وەختێ خودە ژمەعیشات پندێ دەبوو هاوکێشە ژمێریاری نینە یعنی بیتە یەک بە دوای یەکی ژمێریاری بەڵێ بەس لەبێرە سەهوایە هاتی. بەڵێ حەسیبە خان بەڵێ حەسیبە خان بەڕێ سەرۆکی پەرلەمان ئاشکرایە کە پرۆژەی یاسای فرۆشتن و بەکرێدانی مایەکانی دەوڵەت لە هەرێمی کوردستان وەرگیرانی هەمان قانونی بەیع والئیجارە ئەموال الدەولەی عێراقیە لەو مادەیەدا کە لە بەشی دوێم باس لە بەکرێدانی مڵک و ماڵە نەگوازراوەکان دەکا من پێشنیاری ئەوە ئەەکەم کە ئەو ڕای کە لە پرۆژە یاسای حکوومەتەوە هاتووە جێگیر بکرێت لەناو ئەو یاسایە چونکە بڵین مادەکە لە ئەوەی پرۆژە یاسای حکوومەت سەرتر و پوختر دیارە ئەوە تۆزێک تێکەڵاوی پێوە دیارە بۆی پێشنیاریەوە ئەەکەم کە لەو مادەیە ڕای حکوومەت وەربگرێت و سوپاس. بەڵێ سوپاس بۆ بەڕێزت. بەڵێ کاکزانە بەڕێز سەرۆکی پەرلەمان لەم مادەیەدا دیسان بەڕاستی کۆمەڵی خاڵ ئاماژەی پێکرایە کە دەسەڵات دەدا. ئەمە دەمانەوێت یاسایەک دەربکەین کە ئەو حاڵەتانی پێشتر بە هەر ڕێگایەکی نەخوازرا و جێبەجێکراینە لە مزایەدە بە دەربووینە ئەم ڕێگا لەم حاڵەتانە بگیرێ. بەڵام بەداخەوە لێرە لە خاڵی جیم دیسان باز لەوە دەکا کە کرێچی حانوتەکان ئێستا کرێچی حانوتەکان بە مزایەدە دەکرێت. ئەمە بۆ ئێستا یاسایەک دەربکەین ئەوە دەسەڵات بدەین دەسەڵاتی تایبەتمەند بەبێ مزایەدە حانوتەکان بەکرێ بدات. ئەمە یەک لە خاڵەکان. خاڵی تر هەر لەسەر هەمان مەبەست لە ها ئاماژە دەکات کە ئەوانەی کرێچی بوون و ماوەکەیان کۆتایی پێدێت جارێکی دیکە بەبێ مزایەدە بە لیژنەیەکی تایبەتمەند خەمڵاندنی لە بۆ بکرێ و دیسان جارێکی دیکە بۆی درێژ بکرێتەوە ماوەکەی. ئەوە دەسەڵاتێکی ترە دەیدەین بەڕاستی پێویستە لە یاسادا ئەمە ئاماژەی پێ بکرێ و حەقەت دوای تەواوبوونی ماوەکەی جارێکی دیکە بکرێتەوە مزایەدە. زۆر سوپاس. بەڵێ سوپاس بۆ بەڕێزت. کاک شێخ زاهر بەڕێز سەرۆکی پەرلەمان سێەم دەسەڵاتی تایبەتمەند لەسەر داوای کرێچی دەتوانێت ماوەی گرێبەستی ئەو خانوبەرانەی هی نیشتەجێبوون نین. بەڕاستی وشەی خانوبەرە بکرێتە مولکەکان باشترە لەبەرەوە ئەگەر خانوبەرە بی نیشتەجێبوونە. ئەوە یەکیان ئەوەی تریشان چوارەم دیسان دەسەڵاتی تایبەتمەند لەسەر داوای کرێچی دەتوانێت ماوەی گرێبەستی ئەو خانوبەرە دیسان لێرە هاتووە ئەوش بکرێتە مولکەکان باشترە. خانوبەرە لێرە بە معنای عقارات هاتووە. عقارات بەس دەرێ کە بە مەمەسی نیشتەجێبوون نین ئەگەر خانوبەرەبی بە مەمەسی نیشتەجێبوونە. بەڵێ سوپاس بۆ بەڕێزت. بەڕێز وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان سەبارەت بەو تێبینەی کاکزانە کە دەڵێ حانوتەکانی هێزە چەکدارەکان لە ئێستا بە مزایەدەیە
بۆ حکوومەت ئەم جارە دەیەوێ بە مزایدە نەبێ ئەگەر ڕووکەوەیەک دەی بێ زەحمەت بەڕێز سەرۆکی پەرلەمانە ئەو بابەتە دیارە ئەو پرۆژە یاسایی کە ئێستا هاتووە زۆر تونترە لەو یاسایی کە ئێستا بەرکارە لە هەرێمی کوردستان بۆ زانینی بەڕێستان ئەوەی کە ئێستا بەرکارە لە هەرێمی کوردستان یاسای ژمارە 32 ساڵی 1986 هەوڵ دراوە لەو پرۆژە یاسایەدا بە باشترین شێوە کە لێنە یاساییەکانی ئەو پرۆژە یاسایی کە ئێستا بەرکارە پڕ بکرێتەوە و هەوڵ دراوە وەکی یەکبوونێک لە حکومەکان دەستەبەر بکە کە لە نێوان ناوچەکانی ژێر دەسەڵاتی هەرێم و دەسەڵاتی ئیتیحادیدا هەیە و هەروها حکومەکانی ئەم یاسایە بابەتی وەبەرهێنانی لە بەرچاو گرتووە و بۆ یەکەم جارە لە هەرێمی کوردستان بە پێی حکومەکانی ئەو یاسایە گرێبەستی بانەوانی ڕێک خراوە و هەروها هەوڵ دراوە دەستەبەری دەستپاکی و بەرەنگاربوونەوەی گەندەڵی بکرێت لە ڕێکارەکانی ئەو پرۆژە یاسایە بەو جۆرەی کە بەرژەوەندی گشتی لە بەرچاو بژیرێ بە مەبەستی پاراستنی سامانی گشتی گرنگترین بنەما سەرەکیەکانی ئەو پرۆژە یاسایش بریتە لە جەختکردنەوە لەسەر ئەوەی بەرامبەری فرۆشتن یان بەکرێدانی مایەکانی دەوڵەت ڕاستەقینە بێت و ڕەمزی نەبێ بەمەش دەبێتە هۆی مای بە هەدەرنەدانی سامانی گشتی و بەرەنگاربوونەوەی گەندەڵی دیارە ئەو بابەتانەی کە لەناو ئەو پرۆژە یاسایەدا جێگیر کراوە لەلایەن حکوومەتەوە هاتووە هەمووی بە دیراسە بووە لە حکوومەت پێمان باش بووە بەو شێوەوەی بێتن بۆ وەڵامدانەوەی ئەو پرسیارەی بەڕێستان کە بەڕێز کاکزانا کردوویەتی بۆ تێبینی مەش لەسەر بڕگەی سێمی ئەو مادەیە ئەوەیە کە لە لیژنە تایبەتمەندەکان خەمڵاندن هەموو ساڵێک جارێک داوای خەمڵاندنەوەیان کردووە ئێمە لە پرۆژەکەی حکوومەت 3 ساڵ جارێک داوای نوێکردنەوەی خەمڵاندن دەکەین بۆیە هیوادارین وەکو خۆی بمێنێتەوە ئەو مادەیە و زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان سپاس بۆ بەڕێست مادەی دواتر مادەی 24 وەزیری دارایی و ئابووری لە سەرداوای فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە و بە ڕەزامەندی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆی هەیە ئەو زەویانەی مولکی دەوڵەتن بەکرێ بداتە وڵاتانی بیانی بۆ دروستکردنی بارەگای نوێنەرایەتی سیاسیەکانیان یان قونسوڵخانەکانیان یان بۆ مەبەستی دروستکردنی خانووی نیشتەجێبوون لەسەر یان نووسینگە بۆ پاشکۆکانیان ئەویش بۆ ماوەیەک زیاتر نەبێت دەماوەی بەکرێدانی ڕێگە پێدراو لە وڵاتی لایەنی بەرامبەر ئەویش بە بەرامبەرێک لێژنیەکی تایبەت خەمڵاندنی دەکات کە وەزیری دارایی پێکی دەهێنیت یان بە پێی بەرامبەر بەبێ بەرامبەر بە مەرجی بوونی مامەڵەی هاوشێوە لایەنی بەرامبەر بەڵێ سپاس بۆ بەڕێست هەر بەڕێزێک قسەی هەیە لەسەر ئەو مادەیە دکتۆر بحێری فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان مامەڵەی هاوشێوە دەوڵەت لەگەر دەوڵەتی دەکات پێم وایە ئەمە هەرێمێکی لە ناو دەوڵەتدان پێم وایە ئەو دەستەواژەیە لا ببین کە بەرامبەر ئەویش بەرامبەرێک لە لێژنێکی تایبەت خەمڵاندن کە وەزیری دارایی پێچی دەهێنێت یان بێ بەرامبەر ئەوتری ئەو دەستەواژەی لابێن بۆی تووشی هەم ئەوەک نەبێت چکۆن هەم لە عرفی دەوڵەت نێودەوڵەتی پێم وایە معاملەی بالمثل تەنها دەوڵەتان دەیکەن نەک هەرێمێک لە ناو دەوڵەتێک دەکات پێم وایە ئەو دەستەواژەی لابێنی و زۆر سپاس سپاس بۆ بەڕێست مادەی 25 بەڕێزانە لیژنە تایبەتمەندەکان دەواازەی چوارەم فرۆشتن و بەکرێدانی مڵک و ماڵە گوازراوەکانی دەوڵەت بە زیادکردنی ئاشکرا بەشی یەکەم فرۆشتنی مڵک و ماڵە گوازراوەکان مادەی 25 بەهای ئەو مڵک و ماڵە گوازراوەی دانراوە بۆ فرۆشتن لەلایەن لیژنەی خەمڵاندنی پێکێنراوە بەپێی حکومەکانی مادەی هەشتمی ئەم یاسایە بەبێ بەشداریکردنی نوێنەری فەرمانگەی تۆمارکردنی خانوبەرە دەخەمڵێنرێت ئەو ڕێکارانەی دەگیرێنە بەر کە لە مادەی نوێی ئەم یاسایە دەقنووس کراون بە ڕەچاوکردنی سروشتی مڵک و ماڵی نەگوازراوە زۆر سپاس هەر بە ڕێزێک ئێوە قسە بکە لەسەر مادەی 25 بەڵێ مادەی 26 مادەی 26 لیژنەی فرۆشتن و بەکرێدانی پێکێنراوە بەپێی حکومەکانی مادەی دێ ئەم یاسایە فرۆشتنی مڵک و ماڵە گوازراوەکە لە ئەستۆ دەگرێت بەپێی ئەم ڕێکارانەی خوارەوە یەکەم ڕێخستنی لیستێکی زیادکردن لەبەر ڕۆشنایی ئەو خەسڵەتانەی مڵک و ماڵە گوازراوەکە کە لەلایەن لیژنەی خەمڵاندنەوە لە کۆنووسدا چەسپێنراون دووەم یەک خستنە ڕووی مڵک و ماڵەکە بۆ فرۆشتن لە زیادکردنی ئاشکرادا بۆ ماوەیە کە لە 7 ڕۆژ کەمتر نەبێت و لە 30 ڕۆژ زیاتر نەبێت ڕادەگەێنێت ماوەکە لە ڕێکەوتی ئەو ڕۆژەی دەکەوێتە دوای بڵاوکردنەوەی جارنامەکە بە هەمان ڕێکارەکانی دەقنووسکرا و لەم یاسایە دەست پێ دەکات
دوو پێویستە جارنامەکە گشت خەسڵەتەکانی ئەو مڵک و ماڵە گوازراوی دانراوە بۆ فرۆشتن شوێن و ڕۆژ و ڕێکەوت و کاتی زیادکردنەکە مەرجەکانی بەشداریکردن و بڕی ئەو بارمتانی پێویستە سپاردە بکرێ لە خۆ بگرێت. سێەم لیستی زیادکردنەکە لە ڕێکەوتی ئەو ڕۆژەی دەکەوێتە دوای بڵاوکردنەوەی جارنامەکە کراوە دەبێت و پێویستە لەسەر ئەو کەسانی خواستی بەشداریکردنیان هەیە سەردانی فەرمانگەی تایبەتمەند بکەن بۆ خستنە ڕووی خواستی کڕین بۆ مەرجەی هەریەکیان پێش بەشداریکردن لە زیادکردنەکە بارمتەیەک سپاردە بکات بڕەکەی 20% بێ لەسەر بەهای خەمڵنراوی مڵک و ماڵەکە و کەمتر نەبێت. چوارەم لەو ڕۆژەی دیاریکراوە بۆ فرۆشتن لە کات و شوێنی دیاریکراوە بانگەواز دەکرێت بۆ بەشداریکردن لە زیادکردنەکە و بۆ بەهای خەمڵنراو بەو مەرجەی بانگەوازەکە وەسفکردنێکی تەواوی ئەو مڵک و ماڵانەی خراونەتە ڕوو بۆ فرۆشتن لەخۆ بگرێت. پێنجەم زیادکردنەکە بە ئاشکرایی دەکرێت دواتر لیژنەی فرۆشتن بڕیار دەدات بە هەواڵەکردنی بۆ دوایین کەسی زیادکار ئەو خستنە ڕۆژ لە پاش بەسەرچوونی 5 خولەک بە کۆتایی زیادکردنەکە دادەنرێت. شەشەم یەکەم دەکرێت لەسەر بڕی بەرامبەری دوایین زیادکردن کە لە ماوەی 5 ڕۆژی کار لە ڕێکەوتی هەواڵەکردن بە بڕێک کە کەمتر نەبێ لە 15% دوایین ئەو بڕی بەرامبەری زیادکردنەکەی پێگەشتووە خستنە سەر لەلایەن کەسی ترەوە بکرێت. داواکردنی خستنە سەرەکەش بە قبولکراو داناندرێت هەتا کەسی داواکار بارمتەی یاسایی بە ڕێژەی 20% ئەو بڕی بەرامبەری خستوێتی ڕوو دانەنێت. سێ ئەگەر خستنە ڕوو هەبوو زیادکردنێکی نوێ بۆ ماوەی 7 ڕۆژ لە ڕۆژی دوای بڵاوکردنەوەی جارنامەیەک بە هەمان میکانیزمی یەکەم جار دەکرێتەوە دواتر هەواڵە دەکرێت و نابێت جارێکی تر خستنە سەر لەسەر کۆتا بڕی بەرامبەری زیادکردنەکە بکرێت. هەر بەڕێزێک قسەی هەیە لەسەر مادەی 26 مادەی 27 کاک شێخ زایر فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان من لە بیدایەتیش ئیشارەم پێدا بەڕاستی ملک و مالی گوازراوە و نەگوازراوە ینی بابەتێکی وردە بە تایبەتی گوازراوەکان ینی لە ڕووی نەقلبوونی مولکیەت لە ڕووی حیازە لە ڕووی ئەو شتانە بەڕاستی پێم باشە پێناسشی مالی گوازراوە بکرێت لە ئەو یاساکە ڕوون بێت. ینی مالی نەگوازراوەی دەوڵەت چ دەگرتەوە ئایا سەنەداتی تیزاری دەگرتەوە ئەوراق دەگرتەوە یان هەر ئەو شتانەی کە پێویستە ئەوە بیانی بە شێوەیەک بی کە لە کاتی جێبەجێکردن ئیشکال دروست نەکات. زۆر سپاس. زۆر سپاس. معرفن ئەموالی منقولە و غێر منقولە بۆیە تعریف نەکراونەوە. مادەی 27 بەڕێزە. مادەی 27 یەکەم ئەگەر بڕی بەرامبەری فرۆشتنی مڵک و ماڵەکە لە ئەنجامی زیادکردنی ئاشکرا نەگەیشتە بەهای خەمدنراوە ئەوە زیادکردنەکە بۆ ماوەی 15 ڕۆژ درێژ دەکرێتەوە لەو ڕۆژەش دەست پێ دەکات کە دەکەوێتە ڕۆژی دوای بڵاوکردنەوەی جارنامەکەەوە. دووەم مڵک و ماڵەکە لە زیادکردنی دووەم بەو نرخەی لەسەری دەوەستێت دەفرۆشرێت ئەگەر لەو مانایانە بێت کە دەکرێت لە پیشەسازی گۆڕین سوودی لێوەربگیرێت. سێەم ئەگەر لیژنەی فرۆشتن وای بینی ئەو نرخەی زیادکردنی دووەم لەسەری وەستاوە بەرژەوەندی گشتی دەستەبەر ناکە ئەوە زیادکردنەکە بۆ ماوەی 15 ڕۆژی دیکە درێژ دەکرێتەوە لەو ڕۆژەش دەست پێ دەکات کە دەکەوێتە ڕۆژی دوای بڵاوکردنەوەی جارنامەکە و مڵک و ماڵەکان لە زیادکردنی سێەم بەو نرخە دەفرۆشرێن کە لەسەری دەوەستێت. بەڵێ هەر بەڕێزێک قسەی هەیە لەسەر و مادەیە کاک عوسمان فەرموو. ئەمە تەبعەن لە مادەی 27 تا ئیشارەت بۆ دراوە کە لە ماوەی با بڵێن یەکەم فرۆشتن 15 ڕۆژ درێژ دەکرێتەوە لەو ڕۆژەش دەست پێ دەکات کە دەکەوێتە ڕۆژی دوایین بڵاوکردنەوەی جارنامەکەەوە بۆیە ئەو ڕۆژە چێ لە ئۆتڵەن نییە هەنی حەقۆتی سناک بکرێ بۆ ئەوانە ئەگەر ئۆتڵە بوو جمعە بوو شەمە بوو یاوە بوو ئەوە بۆیە من پێم خۆشەوی سناک لەسەر ئەو ئینە بکرێت ئەوانە. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس مادەیەک لە دواوە باسلەوە کاکە هەر ڕۆژە عوتڵە بووە کەوێتە ڕواژی دوای ئەوە هەموو ئەو مودانەی کە لێرە هاتوون سپاس تێبینێکە دروستە. مادەی 28 مادەی 28 یەکەم یەک ئەگەر ئەو کەسەی زیادکردنەکەی بۆ یەکلایی بۆتەوە پاشگەز ببێتەوە ئامادە نەبێت لە ماوەی 7 ڕۆژ لە ڕێکەوتی هەواڵەکردنی بنبڕ بەرامبەری فرۆشراوەکە و تەواوی خەرجیەکان بدات ئەوە مڵک و ماڵەکە دەخرێتە بەردەم دوایین کەسی زیادکار ئەوەش پێش کەسی پاشگەز بووە دەستی خۆی لە زیادکردنەکە کشاندۆتەوە بەو بڕی بەرامبەری خزبیە ڕوو. دوو
ئەگەر دوایین کەس لەسەر هەڵگرتنەوەی مڵک و ماڵەکە و پێشکەشکردنی بارمتە یاسایەکان بە ڕێژەی 20% بڕی بەرامبەری فرۆشتنەکە ڕەزامەند بوو ئەوە کەسی پاشگەز بۆ بە بڕیاری لیژنەی فرۆشتن جیاوازی نێوان هەردوو بڕی بەرامبەر لە ئەستۆ دەگرێت و لە بارمتەکانی وەردەگرێت و ئەگەر بڕی بارمتەکانی لە پابندیەکانی کەمتر بوو ئەوە بەپێی حکومەکانی یاسای وەرگرتنەوەی قەرزە حکومیەکانی بەرکار لە هەلێم لە مڵک و ماڵەکەی دیکەی وەردەگیرێت. دووەم، یەک، ئەگەر دوامین کەسی بەشداربووی زیادکردنەکە کە پێش کەسی پاشگەز بۆ دەستی لە زیادکردن کێشاوەتەوە هەڵگرتنەوەی مڵک و ماڵە نەگوازراوەکە ڕەت بکاتەوە ئەوە سەر لە نوێ زیادکردن بۆ ماوەی 15 ڕۆژ لە ڕۆژی دوای بڵاوکردنەوەی جارنامەکە ئەنجام دەدرێتەوە. دوو، لیستی فرۆشتنەکە لەو ماوەی لە بەندی 1ئی ئەم بڕگەیەدا هاتووە کراوە دەبێت و بە بڕیاری لیژنەی فرۆشتن کەسی پاشگەز بووە جیاوازی نێوان هەردوو بەرامبەرەکە و خەرجیەکانی دووبارەکردنەوەی زیادکردنەکە لە ئەستۆ دەگرێت و لە بڕی بارمتەکەی وەردەگیرێت. ئەگەر بڕی بارمتەکە کەمتر بوو لە بڕی پابندیەکانی پاشگەز بووە ئەوە بەپێی حکومەکانی یاسای وەرگرتنەوەی قەرزە حکومیەکانی بەرکار لە هەرێم لە مڵک و ماڵەکانی دیکەی وەردەگیرێت. سێەم، ئەگەر کەسێک دەستکەوت خواستی کڕینی مڵک و ماڵە گوازراوەکەی هەبێ ئەوە ئەو بارمتەی کەسی پاشگەز بۆ داوێتی دەبێتە داهاتێک بۆ لایانی خاوەنداری مڵک و ماڵەکە و ئەگەر بڕەکەی لە خەرجیەکانی هەردوو زیادکردنەکە کەمتر بێ ئەوە کەسی پاشگەز بۆ جیاوازیەکە لە ئەستۆ دەگرێت و بەپێی یاسای وەرگرتنەوەی قەرزە حکومیەکانی بەرکار لە هەرێم لە مڵک و ماڵەکانی دیکەی وەردەگیرێت. سپاس بۆ بەڕێزت. مادەی 28 کێ قسەی هەیە؟ مادەی 29 بخێنەوە. مادەی 29 دەکرێت مڵک و ماڵە گوازراوەکانی دەوڵەت بفرۆشرێن و بەکرێ بدرێن بەبێ بڵاوکردنەوەی لە ڕۆژنامە خۆجێیەکان و بەبێ زیادکردنی ئاشکرا و بە بەهای خەمڵێنرا و بە بڕیاری دەسەڵاتی تایبەتمەند لە یەکێ لەم حاڵەتانەی خوارەوە. یەکەم، ئەگەر فرۆشتن یا بەکرێدانەکە بۆ فەرمانگەکانی دەوڵەت و کەرتی گشتی بێ. دووەم، ئەگەر ئەو مڵک و ماڵانەی دەویسترێن بفرۆشرێن تێکچوونیان خێرا بێت یان بەهایان بەرەو کەمبوونەوە بچێت. سێەم، ئەگەر کۆی گشتی بەهای خەمڵێنرا و بۆ ئەو مڵک و ماڵانەی دەویسترێن بفرۆشرێن لە هەر حاڵەتێک لە 500,000 دینار زیاتر نەبێت. چوارەم، ئەگەر خەرجیەکانی پارێزگاری لێکردن و چاکردنەوەی ئەو مڵک و ماڵانەی دەویسترێ بفرۆشێن زۆر گران بێ بە بەراورد بە بەهاکەی. بەڵێ زۆر سپاس. کێ قسەی هەیە لەسەر مادەی 29؟ مادەی 30 بخێنەوە. برای سروکا پەرلەمانی مادەی 3 هەردوو لیژنەی خەملاندن و لیژنەی فرۆشتن و بەکرێدانی پێکهێنرا بە پێی حکومەکانی هەردوو مادەی 8 و 10 ئەم یاسایە بێجگە لە نوێنەری فەرمانگەی تومارکردنی خانوبەرە خەملاندنی بەهای مولک و مالی گۆزراوە و فرۆشتنی بەبێ زیادکردنی ئاشکرا لە ئەستوو دەگرن. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. کێ قسەی هەیە لەسەر مادەیە؟ مادە 30. مادە 31 بخوینم. مادە 31 برای سروکا پەرلەمانی مادە 31 یەکەم، ڕادەستکردنی مولک و مالی فرۆشراو لە دوای دانەوەی بڕی بەرامبەری فرۆشتن و خەرجیەکان دەبێت و فرۆشتنەکە بە بنبر دادەنرێت و کریار پابند دەبێت بە گواستنەوەی لە ماوەی 15 ڕۆژ لە ڕێکەوتی هەواڵەکردنی بنبراوە و دەسەڵاتی تایبەتمەند بە پرسیارەتی لە ناوچوون یان ئەو زیانانە لە ئەستوو ناگرێت کە لە دوای ئەم ماوەیەی دووچاری مولک و مالەکە دەبێت. دووەم، دەسەڵاتی تایبەتمەند دەتوانێت ماوەیەک لەسەر ڕاوەستان بداتە کریار کە لە 30 ڕۆژ زیاتر نەبێت بۆ گواستنەوەی مولک و مالەکە ئەگەر بە پێویستی بزانێت یان پاساوێکی ڕەوا هەبێت و کریار کرێ لە کۆگات دانانی ماوەی لەسەر ڕاوەستانەکە لە ئەستوو دەگرێت. سێەم، لە حاڵەتی نەگواستنەوەی مولک و مالە گواستراوەکە لە دوای کوتایی هاتنی ماوەی دیاریکراو یان ماوەی لەسەر ڕاوەستانەکە ئەوە کرێ لە کۆگادانانی لێوەردەگرێت و بە ڕێژەی 0.5% بری بەرامبەری فرۆشتنەکە لە بری بە هەر ڕۆژێک دووەکەوتنی بوو ماوەی 30 ڕۆژ و ئەگەر ئەم ماوەیەش کوتایی هات و کریار مولک و مالەکەی نەگواستەوە ئەوە فەرمانگە دەتوانێت بۆ دووبارە فرۆشتنەوە بە پێی حکومەکانی ئەم یاسایە جار بداتەوە. چوارەم، ئەگەر بری بەرامبەری فرۆشراوەکە لە زیادکردنی دووەمدا لەو بری بەرامبەری کە کریاری یەکەم داویەتی کەمتر بێت ئەوە جیاوازی نیوان
هەردوو بری بەرامبەرەکە و کرێ لە کوگادانان لە ئەستوی کریاری یەکەم دەبێت و لە برە پۆرەیەی وەردەگیرێت کە پێشتر داویەتی و ئەگەر برەکەی لە پابەندیەکانی کەمتر بوو ئەوە بە پێ یاسای وەرگرتنەوەی قەرزە حکومیەکانی بەرکار لە هەرێم لە مولک و مالەکانی دیکەی وەردەگیرێت. پێنجەم ئەگەر کەسێک نەبوو خواستی کرینی هەبێت ئەوە دەکرێت لە یەکێک لە کوگاکان سپاردە بکرێت بەو مەرجەی تێچووەکانی گواستنەوە و سپاردن لە ئەستوی کەسی کریار بێت. سپاس. بەڵێ زۆر سپاس. کێ قسەی هەیە لەسەر ئەو مادەیە؟ نەجات خان؟ بەڵێ فەرموون نەجات خان. زۆر سپاس بەڕێ سەرۆکە پەرلەمانی. هەکەم بەرە خبدانێ زمانێ بیرکاریەدا نینە 0.5 دەبێژی نیف ساڵێ. بچەکە جۆن نیف لە ساڵ. بەڵێ. 5 ژدەهەیە ینی نیف. بەڵێ. بە 0.5 بچەکنە شرینە زمانی بیرکاریەدا. بەڵێ سپاس بۆ بەڕێز. سپاس. بەڵێ. مادە 32 خوێندنەوە لیزا خان. بەشی دوام بەکرێدان و مڵک و ماڵە گوازراوەکان. مادەی 32 یەکەم دەکرێت مڵک و ماڵە گوازراوەکانی دەوڵەت لە کاتی پێویستی بە بڕیاری دەسەڵاتی تایبەتمەند بە پێی حکومەکانی ئەم یاسایە بەکرێ بدرێن. دووەم دەسەڵاتی تایبەتمەند دەتوانێت بەبێ جاردان و بەبێ زیادکردنی ئاشکرا مڵک و ماڵە گوازراوەکانی دەوڵەت بە فەرمانگەکانی دەوڵەت و کەرتی گشتی لە هەرێم بەکرێ بدات. بەڵێ بەڕێزان کێ قسەی لەسەر مادەی 32 هەیە؟ بەڵێ کاک سەروان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی بەرگەی دوام بوو دەسەڵاتی تایبەتمەند دەتوانێت بەبێ جاردان و بەبێ زیادکردنی ئاشکرا مڵک و ماڵە گوازراوەکانی هەر شتێک بڵێن بە ئاشکرا نەبێت بە وشەی ئەوە لا بدرێت چونکە هەر مڵک و ماڵێک چ بەکرێ بدرێت چ بە بفرۆشرێت دەسەڵاتی تایبەتمەند بۆی نەبێت بەبێ ئاشکرا بیفرۆشێت یان بەکرێ بدات. زۆر سپاس. بەسەوە بم فەرمانگەیەکی تری دەوڵەتی ئەدا یعنی بۆ ئەی مەسەلەن دائیرەیەکە بە دائیرەیەکی تری ئەدا بەکرێ. بەڵێ سپاس. بەڵێ مادەی دوای ئەوە مادەی 33 دەواازەی پێنجەم حکومە کۆتاییەکان. مادەی 33 ئەگەر ئەو وادانەی بەپێی ئەم یاسایە دیاری کراون لە ڕۆژێکی پشووی فەرمیدا کۆتایی بێت ئەوە درێژ دەکرێتەوە بۆ ئەو ڕۆژەی کارکردنی فەرمی کە دەکەوێتە دوای پشووەکە. ئەوەیە کە کاک عوسمان جەنابەت داوات کردبوو بۆ هەموو ئەو مدەت زەمەنیانەی کە لەناو ئەم مادەیە هاتوو لەناو ئەم قانونە هاتوون ئەو معالەجەکەیەتی کێ قسەی هەیە لەسەر ئەو مادەیە؟ مادەی دواتر لیزا خان فەرموون. مادەی 34 سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بۆی هەیە لە کاتی پێویست بڕیار بدات بە فرۆشتنی مڵک و ماڵە گوازراوە و نەگوازراوەکانی دەوڵەت یان بەکرێدانیان بەدەر لەو ڕێکارانەی لەم یاسایەدا دەقیان لەسەر کراوە. سپاس. کێ قسەی هەیە؟ ڕۆژان خان کاک بەڵێن کاک یاسین سەلما خان. بەڵێ بیان نووسە. ڕۆژان خان کاک یاسین و سەلما خان و کاک بەڵێن. ڕۆژان خان فەرموون. بە ناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 34 لەبەر نەبوونی دەستەواژە و پێناسەیەک بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لە یاسای ئەنجومەنی وەزیرانی شتا بە تایبەتی و لەبەر دادپەروەری و گرنگی ئەم یاسایە ئەگەر سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران من پێم باشە پێشنیارەکەم بکرێ بە ئەنجومەنی وەزیران بۆی هەیە لە کاتی پێویست بڕیار بدا بە فرۆشتنی مڵک و ماڵە گوازراوە و نەگوازراوەکانی دەوڵەت یا بەکرێدانیان بەدەر لەو ڕێکارانەی لەم یاسایە دەقیان لەسەر کراوە. سپاس. سپاس بۆ بەڕێز. بەڵێ کاک یاسین. بەڵێ سەرۆکی پەرلەمان ڕۆژان خان قسەکەی منی کرد ئەم پژگیری قسەکەی وی دەکەم لەبەرەوەی شەرت نییە هەر ئەو سەرۆک وەزیرانە باش بێ لەوانەیە سەرۆک وەزیرانێک دروست بێ هەموو کورد بفرۆشێ زابۆی ئەگەر ئەنجومەنی وەزیران بێ باشترە نەک تەنها سەرۆکی ئەنجومەنی وەزیران. سپاس. بەڵێ بەڵێ کاک سەروان. بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکانی منیش کرا هەمان ڕام هەبوو پشگیری ئەوان دەکەم. بەڵێ سپاس. سەلما خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەمەی جەکە لە مادە گرنگەکان بەڵام
ڕێگە دەدات لە هەموو کارەکان بەدەر لە حکومەکانی یاساکە ئەو ڕێکارانی بورە لەو ڕێکارانی کە لێرە هەیە بۆیە پێم وایە دەسەڵاتێکی زۆر زۆر زیاترە کە پێیان دەدرێت ئەگەر مادەکە نەبێت باشترە بەڵام لە کاتی مانەوەی مادەکەدا نیشەمان ڕام هەیە ئەنجومەنی وەزیران بۆیە چکە هەر سەرۆکایەتیش نییە لە ئەنجومەنی وەزیرانە بۆیە ئەنجومەنی وەزیران گونجاوترە و سوپاس. بەڵێ سوپاس. کاک بەڵێن. بەڕە سەرۆکی پەرلەمان دیارە مادەیە یەکێک بوو لەو مادە گرنگانەی کە لە دوای خوێنەوەی یەکەمی ئەم یاسایە بە ینی بە یەکێک لەو مادانە وەسف کرا کە ینی حکمەتی و گرنگی یاساکە بەڕاستی بەتاڵەکاتەوە گەر بەم شێوازە بڕوە ینی بۆیە من ئەمە وەکو تکایی کەم کە بە مەسئولیتەوە مامەڵە لەگەڵ ئەم مادەیە بکەین بێجگە لەو تێبینیانەی کە ڕۆژانخان باسی کردەوەی کە شتێک نییە ناوی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بێ و ئەم دەسەڵاتە لە کاتی پێویستە ئەوەی کە لێرە ئیشارەت پێدراوە بدرێ بە ئەنجومەنی وەزیران یعنی من تەواو پشتیوانی لە تەواوی و هاوڕێیاناکەم کە قسەیان کرد لەسەر ئەم مادەیە و ئەم مادەیە بەڕاستی بێ بە هەستکردن بە مەسئولیتێکی گەورە و لێ بڕوانین و بۆ شێوازە تێ نەپەڕێ بۆی حکمەتی یاساکە و گرنگی یاساکە لە دەست نەدەین و زۆر سپاس. سپاس بەڕست. کاک عەباس. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەم مادەیە فەرەن منیش ینی پێشترش هەمان ڕێیمە بۆ ئێستاش لێرە دووبارەی دەکەمەوە خۆی ئەنجومەنی وەزیران لە هەموو حالەتێکا دەتوانێت لە هەر شوێنێکی پێویست و لە هەر وەزارەتێک بێ هەمان وەزارەت ئاراستە بکە بۆی ئەم کارە ئەنجام بدەن و هەر ڕێ قانونێکەش بگرێت بەڵام لێرە کە بەم مادەیە هەموو ئەو مادانەی پێشخۆی باتڵە کاتەوە بۆی کە بەڕاستی ئەگەر لە کاتی پێویست ئەتوانێت ئەم کارە ئەنجام بدە ئەنجومەنی وەزیران پێم وایە ئەم مادەیە هەر گیرێ باشترە هەر لە ناو یاسایەکە نەبێت. سوپاس. بەڵێ سپاس بەڕست. کاک بەهجت. برای سەرۆکی پەرلەمانی ئەف مادەیە وەختی خۆشی لجنا تایبەتمەندمە زۆر مناقشەیە سەرکردی و پێویستە یەکێک هەبیتن بشێتن بڕیارێکاتی بدەتش بلیوێ ئەوە کە هەمی بڕیار و قراراتت وانت خارێ هاتی نەدانن بەرهەندێ زۆر ضروریە وەکی خۆ بمێنیتن و پێشنیارکەین جێ خۆدایە و بمێنیت وەکی خۆ. سپاس بەڕست. مادەی دوای ئەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 35 یەکەم کرێی خزمەتگوزاری بە ڕێژەی لە 102 بەرامبەرەکانی فرۆشتن لە سەدی بەرامبەرەکانی فرۆشتن یان بەکرێدانی ئەو مڵک و ماڵانەی حکومەکانی ئەم یاسایە دەیانگرێتەوە لە کڕیار یان کرێچی وەردەگیرێت. دووەم ئەو پڕەپارانەی لە بڕگەی یەکەمی ئەم مادەیە دەقیان لەسەر کراوە گشت ئەو خەرجیانەی پێویست بۆ ئامادەکردنی مڵک و ماڵەکان بۆ فرۆشتن یان بەکرێدانی دەبڕدرێت لە نێوانی شاناکرەی ڕاگەیاندن و بانگەوازەکان و کرێی لیژنەکانی دەرخستەکردن ئەلکەشف و خەملاندن و فرۆشتن و بەکرێدان. سێەم کرێیەک دەبەخشرێتە ئەندامانی هەردوو لیژنەی دەرخستەکردن کەشف و خەملاندن و فرۆشتن یان بەکرێدانی مڵک و ماڵە گوازراوەکان و گوازراوەکانی دەوڵەت بە بڕی 10,000 دینار بۆ هەر یەکێک و 5,000 دینار بۆ هەر یەک لە فەرمانبەری فەرمانگەی تۆمارکردنی خانوبەرە و نوێنەری وەزارەتی دارایی و ئابووری ئەگەر خانوبەرەکە هی وەزارەتی دارایی نەبێت و بۆ کەسی شارەزا و سکرتێری لیژنە و ئەمینداری سندوق و شوفێرە هاوڵەکانی لیژنە بەرامبەر بە هەر کۆنووسێکی خەملاندنی پەسەندکراو لە لیژنەی ڕێک دەخات یان لیستێکی زیادکردن کە لە لیژنەی فرۆشتن و بەکرێدان ڕێکی دەخات و کۆی گشتی ئەو کرێیانەی دەبەخشێتە هەر ئەندامێک لە ئەندامانی ئەو لیژنەیە لەم بڕگەیە دەقیان لەسەر کراوە ماگانە نابێت لە 400,000 دینار زیاتر بێت و بۆرە هەوڵێکیش ماگانە نابێت لە 200,000 دینار زیاتر بێت هاوڵێکیشە. چوارەم ئەو بانگەوازکارەی هەڵدەستێت بە بانگەوازکردن بە مەبەستی فرۆشتن یان بەکرێدانی مڵک و ماڵە گوازراوە یان نەگوازراوەکانی دەوڵەت کرێی بانگەوازکردنی پێدەبەخشرێت بە بڕی 5,000 دینار لە بری هەر حاڵەتێکی فرۆشتن یان بەکرێدان و بەو مەرجای ماگانە لە 150,000 دینار زیاتر نەبێت. پێنجەم ئەنجومەنی وەزیران دەتوانێت ئەو کریانە لە هەردوو بڕگەی سێم و چوارەمی ئەم مادەیە دەقیان لەسەر کراوە هەر کاتێک پێویست بێ هەموار بکات. شەشەم لە دوای لێبڕینی ئەو کرێ و خەرجانەی لە بڕگەی دووەم و سێم و چوارەمی ئەم مادەیە دەقنووس کراوە و گشت ئەو کرێ و خەرجانەی لە حالەتی پاشگەزبوونەوە و نەبوونی کەسێکی تر کە خواستی کڕینی هەبێت وەردەگیرێت
ئەو بڕێی دەمێنێتەوە لە بری خزمەتگوزاری دەبێتە بەشێک لە داهات و بۆ خەزیێنەی گشتی تۆمار دەکرێت. دووەم، لەو ڕێژەیە کە لە حالەتی یەکەمی ئەم بڕگەیەدا باسکراوە کرێی بڵاوکردنەوە و ڕاگەیاندن و حالەتەکان وەردەگیرێت کە تیایدا فرۆشتن یان بەکرێدان ناکرێت لەبەر نەبوونی کەسێک کە خواستی کڕین یان بە کرێگرتنی هەبێت. حوتەم، حکومەکانی ئەم مادەیە بەسەر لیژنەکانی خەملاندن و فرۆشتن و بەکرێدانی مڵک و ماڵە گوازراوە و نەگوازراوەکان ئەوانەی لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی پێک دێنن هەروەها بەسەر ئەو فەرمانبەرانەی هاوڵی ئەم لیژنانەش دەکەن پیادە دەکرێت. سپاس. زۆر سپاس. بەڕێزان کێوێ لەسەر ئەم مادەی قسە بکە؟ کاک سەروان، ئاشناخان، دکتۆر محێدین، دکتۆرە گەلاوێش. دکتۆرە گەلاوێش فەرم. بەڕێز سەرۆکی پەرلەمان، لێرە لەو مادەیە لە یەکەم نووسراوە سەتادووی خزمەتگوزاریەکان وەردەگیرێت. من پێم باشە بەپێی جۆری مولکەکە بێ، چونکە لە مادەکانی پێشووتر نووسراوە مەسەلەن ئەو جاردانە ناکرێتن بۆ ئەو مولکانەی کە لە ملیۆنێک کەمتر خەملاندنیان بۆ دەکرێت. بۆیە لێرە ینی ئەوەی ناڕوونیەک دەردەکرێت، چکە لە بڕگەی دووەم دەڵێ بانگەواز و بەکرێدان ئەوانە هەموو لەو کرێ دەبردرێ. بۆیە پێویستە برێ بەپێی جۆری مولکەکە کە جاردانی بۆ کراوە. سپاس. سپاس بۆ بەڕێست. کاک سەروان. بەڕێز سەرۆکی پەرلەمان، هاوڕای خوشکی بەڕێزم دکتۆرە گەلاوێژم بۆ بەپێی جۆری مولکەکە بێت. ئەوە لەوە هاوڕام بۆ بەنسبەت بڕگەی سێمیش کرێک دەبەخشرێتە ئەندامانی هەردوو لێژنەی دەرخستەکردن کەشف و خەملاندن و فرۆشتن یان بەکرێدانی مڵک و ماڵ. قەزد لەو دانی 10,000 و 5,000 بۆ لێژنەکە و بۆ فەرمانبەرەکە، یعنی ئەوەی کە مڵکەکە دەفرۆشێت یان ئەوەی کە لێژنەی بەشدار بوونە لە ئەی ئەوان فەرمانبەری حکوومەت نین، یعنی ئەو بڕەپارەیە بۆ ببەخشرێت بەوان. ئەوان فەرمانبەری حکومین و موچەی تایبەت بە خۆیانیان هەیە، یعنی ئەوە کاری ئەوانە زیاد کرد، یعنی لابردنی ئەو 10,000 و 5,000 ئەسان شتێکی پێویستە. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێست. ئاشناخان. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان، مادەی 35 بەڕگەی سێم لەسەر ئەوەی کە ئەو وشەیە کاڵێ کرێک دەبەخشێتە ئەندامانی هەردوو لیژنەی دەرخستەکردن کەشف و خەملاندن. من پێم وایە وشەی کرێە لە جێی خۆیانیە بکرێ بە پاداشت باشترە. زۆر سپاس. بەڵێ دروستە. دکتۆر محێدین. بەڕێز سەرۆکی پەرلەمان، من هەمان تێبینیم هەیە، بەڵام بە شێوەیەکی ترم پێم وایە ئەوانەی بە تایبەتی بڕگەی سێم لەو ئەوەیە دانانی ئەو پاداشتە یاخود کرێ بۆ ئەندامانی لێژنەکەی خەملاندنە یاخود ئەوانی ترن. پێم وایە ئەرچی فەرمانبەرانی دەوڵەتە لە بەرامبەر ئەوەی کە ئیشێک بەڕێ دەکەن لە بۆ دەوڵات، ئەگەر ئێستا موچە نییە بەڵام خۆجاران موچەوە، پێم وایە ئەو کرێ یاخود ئەو پاداشتە لابرێت نەدرێت، بە تەنها ئەوانە بگرێتەوە کە شارەزان پشتیان پێدەبەسترێت بۆ خەملاندن و لەگەر ئەوانەی کە بانگەواز دەکەن لە بۆ فرۆشتنی یاخود زیادکردنی ئەو مڵک و ماڵە. خاڵێکی تر ئەوەیە کە ئەنجومەنی وەزیران دەتوانێت ئەو کرێ لە هەردوو بڕگەی سێم و چوارەمی ئەم مادەیە دەقیان لەسەر کراوە هەر کاتێک پێش بکات هەمواری بکات. ئێمە یاسایەکدا دەڕێژین کە ئەو یاسا دەبێت پەرلەمان هەمواری بکاتن. پێم وایە لە دەسەڵاتی ئەنجومەنی وەزیران نییە بێ کرێیەکان یاخود بڕگەیەک لە بڕگەکانی ئەو مادەیە هەموار بکاتەوە. بۆیە پێویستە لە حاڵەتی پێویستکردن بە هەموارکردنەکەی پێویستە لە ڕێگای پەرلەمانەوە ئەو بڕگەیە هەموار بکرێتەوە. زۆر سپاس. زۆر سپاس. بەڕێزان لە لیژنە تایبەتمەندەکان، من پرسیارێکم هەیە وەڵا. بڕگەیەکتان ئیزافە کردووە بۆ مادەی 11 بڕگەی دووەم. لە مادەی 11 هیچ فەرمانبەرێ نابێت لە ساڵێکا زیاتر لە 2 جار بەشدار بێت لە سەرۆکایەتی یان ئەندامەتی لیژنەکانی خەملاندن و فرۆشتن یان بەکرێدان، وانە؟ بەڵام لە پاداشتەکە بڕگەی سێمی ئەم مادەیە هاتووە ئەڵێ ئیعتیادیە لە مانگێکە بۆ ئەندامەکان 400,000 و بۆ هاوڵەکان 200,000. ئێگەر کەسێک بۆی هەبێ لە ساڵێکا تەنها 2 جار ئەندامی لیژنە بێ، لە تەفسیلەکە شاوتوتانە بۆ ئەندامەکان 10,000 و بۆ هاوڵەکانیش 5,000. ئیتر چۆن نەگاتە ئەو مەبلەغانە؟ یانە بێ و بڕگەیە لابن یا بێ بڕگەی سێم لابن، ئەو تەفسیلەی تایە سوڵتەی تەقدیری بدەنە دەسەڵاتی جێبەجێکردن خۆی پاداشتیان بکە،
یان دەبێ ئەو بڕگەیە لابن چکە قەت ناگاتە ئەو مەبلەغی تر بۆچی ئەسڵەن دامان ناو بەڕێزان یا ئەبێ زیادەکە لا ببرێ و سڵتەی تەقدیری بدرێ بە دەسەڵاتی جێبەجێکردن خۆی پاداشتێک بدا ئەم تەفسیلەی لە بڕگەی سێهەمایە لا ببرێ یانە بێ ئەوەی تر لا یعنی ئەبێ شتێک بکەن کە لە ڕووی ڕقەمیەوە خەلەلێکی زۆر ینی زۆر گەورەیە گاپەکە زۆر گەورەیە بەڵێ بەڵێ کاک بەڕێ سەرۆکی پەرلەمان ئیجازە بەڵێ دەرفەت دەدەم بەڵێ فەرمونون بەڕێز وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان بەڕێ سەرۆکی پەرلەمان مادەی 35 هەمووی ئەحکامی مەوزوعین متعلقن بە موضوعيا متعلقا بمادەکان و فەصلەکانی پێشتر بە هیچ شێوەیەک لە ضمنی ئەحکامی ختامیدا نییە ئەو مادەیە يعني مادەی ختامی دائما ئەحکامە کۆتاییەکان واضحە چەند مادەیەکن کە زۆر دووبارە دەبنەوە لە یاساکان یان چەند مادەیەکن کە دەمانەوەی ئیستیسنا بخەینە سەر یاساکان بەس لێرە مادەی 35 يعني هەمووی ئەحکامی مەوزوعین بۆیە هیوادارم وەکو پرۆژەکەی حکومەت ئەو مادانە بستنەوە جێی خۆیان و بە ئەحکامی ختامی حیساب ناکرێن ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەمەگە ئیجازە بفەرمووی مادەی 24 لەبەر ئەوەی ڕای خۆمان نەدایان دەرفەت نەبوو ئەوەلاً پێمە ئەمە کە پرۆژەکەمان نردووە کتومانە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆی هەبێ عەندە ضەڕورە مڵک و ماڵی دەوڵەت بەبێ مزایدە بفرۆشێتن لە پەرلەمانی کوردستان تعدیل کراوەتە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانیش واضحە کە سەرۆک و جێگرا وتەقید کراون کە عند الضرورة زۆر جار دەوڵەت دەکەوێتە حاڵەتی ئیعلانی حاڵەتی تەواڕع و میزانیەی دەوڵەت پێویستی بە پڕکردنەوەیە ناچارین نە پەرلەمان دەتوانێت کۆ بێتەوە نە ئەنجومەنی وەزیران دەتوانێت ناچارن کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بڕیار بدا لەو بابەتە یان سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بڕیار بدا لەو بابەتە بۆیە ئێمە وەکو حکومەت زۆر بە گرنگی دەزانین کە ئەو مادەیە وەکو خۆی بمێنێتەوە زۆر سپاس بەڕێز وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان مادەی 35 ئەتوانین ئێمە دەواازەکە بگۆڕین بکەینە حکومە گشتی و کۆتاییەکان لیژنەکانی پەرلەمان ئێمە قسەمان لەسەر ئەوە کرد لەگەڵیان بۆچی هێناویانەتە ئەوێ لەبەرەوەی لە مادەکە لە بیدایەتەکەی یەکەم ئەڵێ بەڕێستان لە مادەی 11 داتان نابوو کە پەیوەستە بە فرۆشتنی مادە بە فرۆشتن و بەکرێدانی مادە نەگوازراوەکان بەڵام لە یەکەمی مادەکە ئەڵێ کرێی خزمەتگوزاری بەو بڕا لە بەرامبەرەکانی فرۆشتن و بەکرێدانی ئەو مڵک و ماڵانەی حکومەکانی ئەم یاسایان گرێتەوە یعنی فرۆشتن و بەکرێدانی گوازراوە و نەگوازراوە لەبەرەوە توانین ناوی دەواازەکە بگۆڕین بەڵام ناتوانین لەوێ کە باسی مادەی بابڵین فرۆشتنی ماڵ و مڵکی نەگوازراوە دەکا ئەمە دابنین کە ئەڵێ یان لەژێر ئەو دەواازە دای بنین کە ئەڵێ هەموو ئەوانەی حکومەکانی ئەم یاسایە ئەیان گرێتەوە ئەوە تەبوی بە قابلە بۆ چارەسەر و سپاس بەڵام سەبارەت بەو تەفسیلەی لە بڕگەی سێهەما هەیە بەڕێستان ڕێکتان هەیە شتێکی جیاوازتان هەیە هەر ئەتانەوە وەکو خۆی بمێنێتەوە نە بەڕێز وەزیری هەرێم بۆ کاروباری لەسەر پرۆژەکەی حکومەت دەکەین وەکو خۆی بمێنێتەوە ئەی ئەو ئیزافەی کە کراوە تەزاروبی ئەبێ لەگەڵ ئەمەیە ئەگەر تەزاروب هەبێ هەڵبگیرێ بەڵام ئایا ئەو تەزاروبە کاتێک کە راپۆرتی لیژنە نووسراوە یانش لە پرۆژەی حکومەتدا هەیە ئەو بابەتێکی کێ لە راپۆرتی لیژنە ئیزافە کراوە لە راپۆرتی لیژنە ئیزافە کراوە ئێمە داواکارین کە وەکو پرۆژەی حکومەت دابڕێژرێتەوە زۆر سپاس بەڵێ سپاس واضح مادەی 26 مادەی 36 36 بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 36 ئەو پرۆژانەی ملکەچن بۆ حکومەکانی یاسای وەبەرهێنان بەرکار لە هەرێمی کوردستان بەدەردەکرێن لە حکومەکانی ئەم یاسایە بەڵێ هەر بەڕێزێک قسەی لەسەر ئەم مادەیە هەیە کاگیاسین فەرموو کاگیاسی داوات کرد و قسە بکەی لەسەر مادەی 36 وڵا بەڕێ سەرۆکی پەرلەمان بەڕوونتر ئەوە یعنی تێمان بگەێنن مەقسەدی چییە ئەگەر مەقسەدی ئەوە بی وەبەرهێنان بەدەر بکرێ لەو یاسایی ئەو کوردستانە هەموو بە ناوی وەبەرهێنان تاڵان کرا یاخر چۆن دەبێ حکومەت دێ بە ناوی وەبەرهێنان پارچە زەویەک دەدا کە کابرای مەتری بە 5,000 کابرا وەبەرهێنانی لێ دەکا تاەوە دەیفرۆشێتەوە مەتری بە 500 دلاری
یعنی ئەو وڵاتە کە وێران بە وەبەرهێنان وێرانی کردووە یعنی ئەگەر ئەو وەبەرهێنان بە دەربێ یعنی هیچ ئەمە یاسان بۆتیە بۆیە دەمەوێت ڕوونتر بنووسرێتەوە یان ئەوەشی بخرێت دەگەرەکە وەبەرهێنانیش بگرێتەوە ئێستا بۆ نمونە لە ڕانیە بە ناوی ئیسیسمار من یەشت پێ بڵم خانووی قایمی ڕانیە مەتری بە 5 دیناری فرۆشاوە بە 5 دیناری تەبە قەدیم کابرا ئێستا هەستاوە بەبەر زادەی کەوتووە مەتری بە 12 ملیۆنی بە حکومەتی فرۆشتەوە یعنی چۆن دەبێشتیوە جا بۆ یەگە ڕوونکردنەوەی تەواو مامدەنێ بزانین چۆنەوە چۆن نییە سپاس بەڵێ سپاس لیژنەی تایبەتمەند بەڵێ بەڕێسەرۆکی پەرلەمان یەکەمە لە پرۆژەکەی حکوومەت وا هاتوو دووەم بیانووی ئەمە ئەوەیە کە وەبەرهێنان خاوەنی یاسایەکی خۆیەتی ئەوەی کە کاگاسین باسی کرد یەکەم زەویەکە ئافرۆشێتەوە بۆ بەرهێنەرێگە زەویەکە فرۆشتەوە ناقانونیە یعنی خۆ بە چوارچێ قانونەکانی قانونەکە ڕێگەی گرتووە لەوە ئەمەش قانونەوەکە و قانونی پێشوو ئەگەر ئەو ڕێگەی گرتووی ئەمەش ڕێگەی لێ ئەگرێتەوە هەمان شتا کە بفرۆشتێ فرۆشتێ دووەم ئەو نمونەی کە جناوی باسی کرد مۆزۆی خانووی قایم قامانە بۆ بەرهێنان نییەوە ئەوە بە پێشتر فرۆشراوە ئەم قانونە بۆیە دەرەکەن بۆی ئەو مڵک و ماڵی گشتیە بەو شێوەیە نەفرۆشرێت کە لە ڕابردووە فرۆشراوە لەبەرەوە ئێستاش ئەمە زانین ئێستا لە سەروبەندی ئەوان یاسای وەبەرهێنان ئێستا ئەویش پیاچونەوە بکرێت و هەموار بکرێتەوە زۆر سپاس سپاس بۆ بەڕێست بەڵێ مادەی دوای ئەوە مادەی 37 یەکەم ڕاگررتنی کارکردن بە یاسای فرۆشن و بەکرێدانی ملک و ماڵەکانی دەوڵەت ژمارە 32 ساڵی 1986 هەموارکرا و لە هەرێم دووەم ڕاگررتنی کارکردن بۆ بڕیاریان ئەنجومەنی سەرکرداتی شۆڕش هەڵوەشاوە کە لە خوارەوە دێت ژمارە 400 لە 76 ژمارە 522 لە 21 1987 ژمارە 832 لە 28 1987 ژمارە 557 لە 25 1987 ژمارە 681 لە 2 1987 ژمارە 62 لە 4 2990 سێم ئەو ڕێنمایانەی بە پێی یاسای ژمارە 32 ساڵ 86 دەرچوون و ناکۆک نین لەگەڵ حکومەکانی ئەم یاسایە تاکو دەرچواندنی ئەوەی جێگەیان دەگرێتەوە یان هەڵیان دەوەشێنێتەوە بە بەرکار دەمێنێتەوە بەڵێ بەڵێ سپاس کێ قسەی هەیە لەسەر ئەم مادەی بەڕێزە بەڵێ مادەی 38 نەجات خان فەرموو برای سەرۆکۆ پەرلەمانی هەکەم سەحکەینە مۆدێ 37 برگەی یەکەم تیڤشتی هە نەفسە مۆدێ 29 بیتیە حکومەتێ لێرە گوتی ڕاگرتن کارکردن بە یاسای فرۆشتن و بەکرێدانی ملک و مالەکانی دەوڵەت ژمارەی 32 ساڵی 1986 هەموارکرا و لە هەرێم لێرە تیڤشتی و دیبیتن یعنی حکومەتێ یا مۆدێ 29 یعنی نهێتا گۆڕی هەشتی وێ بیتن لێرە گۆڕی ناکاتێ داکری آخر گۆڕینەکە چییە؟ بەرە گۆڕین لێرە گوتی یا هەموارکرا و لە هەرێم دیتنامن يعني اف ياسيانه هاتي همار كنت ابو سهودو 1986 كردستانه نا يعني راقرتنا كي لهرم رابقيريت شكل العراق اصلا وجودي نما اظن بس يا همار كرينين على الهرم يعني اف ياسيا ديتنامن نا همار كريا نا نجات خان خوي ناوي ياساي جماره سيودوي صالي 86 معدل هموار كراوه لشو رابقري رابقيري كاركردن بي لهرم شكل العراق كاري بيناكري استا خوي كاري بيناكري العراق استا اظن بس كردستان نه هموار كريا في ياسايا اخر خدنا وترا ولا هرم هموار كراوه يلا وانا قيني يعني راقرتنا كل هرم اتوانيني عادي صياغه بكي بله بس وصل مفتد جاي سباس دستكان خوش مادي 38 مادەی 38 ئەو ڕێکاری و بڕیارانەی بە پێی حکومەکانی ئەم یاسایە وەردەگیرن ڕاستەوخۆ بۆ دیوانی چاودێری دارایی دەنێردرێن و ملکەتی چاودێری وردبینی دەبن هەر بەڕێزێک قسەی هەیە لەسەری بەڵێ کاک چییە؟ بەس ئیزافەکتنێ مڤیا ڕاستەخۆ بۆ دیوانی چاودێری و ڕاستەخۆ بۆ دیوانی چاودێری و دارایی و دەستپاکی لە بێتە زیافەکردن بەرە سەرۆکە پەرلەمانی
بەڵێ فەرمون ببوورە بەس تەنها ئیزافەک ڕاستەخۆ بۆ دیوانە چاودێری دارایی و دەستپاکی بێتە ڕەوانەکردن. آخر ئەگەر هیچ گەندەڵیەک ڕوونەدا بۆ بچێ بۆ دەستپاکی ئەوان قانونی خۆیانیان هەیە ئەوان قانونی خۆیانیان هەیە ئەگەر شتێک ڕووبدا شەکوا هەبێ ئینجا دەچێتە لایەن بەڵێ ئێستا ئێمە بە قانون دێن ئەرکێکی تریان پێسپێرین کە ئەسڵا ئەرکی ئەوان نییە بەس چاودێری دارایی نابۆی هەیە وردبینی بکات بەس دەکو دەستپاکیجە دیفچوونەکێ بکەێت ئایا ئەف عقدە هەموو تشت درستای هاتە چێکردنە یانە ئەو ئیشی چاودێری داراییە و هەرچەنە لە ڕووی عملیشەوە ناکرێ هەر هەمووی بڕوا بەڵام ئەوە لیژنەکان دایان ناوە و لێرە بەو شێوەیە هاتووە مادەی 39 بخێنەوە فەرمو بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەندیدارەکان حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ دەکەن بەڵێ زۆر سوپاس مادەی چل کار بەدەقی هیچ یاسا و بڕیارێک ناکرێت لەگەڵ حکومەکانی ئەم یاسایە ناکۆک بێت بەڵێ خەدیجە خان بەڕێ سەرۆکی پارلەمان پێم وایە کە بوونی دەستەواژەی ئەگەر دەقێکی یاسایی پێچەوانە نەبیت لە مادەی 2 3 ئەم یاسایە هیچ کاریگەریەک بوو ئەم مادەیە ناهێلیتن و هەروها تەڕادەیەک مادەی 34 مادەی 36 کە ئەوانە هەموو ئیستثناءن استثنائی زۆر هەیە لەناو ئەم یاسایە بە خۆشتان دەزانن کە ئیستثنا لە بواری یاساییدا شتێکی ئەوەندە خازراو نییە بووە من پێم وایە کە یان ئەم مادەیە دەبی هەل بگرین یانیش لە مادەکانی تایبەت 2 و 3 دەبیتن بە ڕوونی بە ڕۆژکاوی بە دیاریکراوی ئەو استثناء دیاری بکەین کە نیەتی مشەڕع وەکو بەڕێز وەزیری هەرێمش باس کرد کە دوو یاسایش لە بواری شارەوانیەکان و لە بواری ئیسلاحی زراعی دەبی لەوێ لەو دوو مادەیە ئاماژە پێ بکرێت بە دیاریکراوی چونکە ئەگەر بەم شێوازە دەربچیتن ئەم یاسایە ئەمە لە ڕووی بڵێن دقەکانی ئەم یاسایە یعنی لەگەل یەکتر متعارض دەرئەچیت و ئەوە عیبێکی جەوهەری ئەبیت لەم یاسایەدا و ئەوە مەکو مەسئولیەتێکە لە سەرشانی هەمومان نابیت بەم شێوازە تێپەڕیت و زۆر سپاس مادەی دوای ئەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 41 وەزیری دارایی و ئابووری پێویستە ماوەی 6 ڕۆژ لە دوای بڵاوکردنەوەی ئەم یاسایە لە ڕۆژنامەی وەقایعی کوردستان ڕێنمایی پێویست بۆ ئاسان جێبەجێکردنی حکومەکانی ئەم یاسایە دەربکات بەڵێ زۆر سپاس فەرمون کاکتۆر محەدی بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 41 و 42 وەزیری دارایی ئابووری پێویستە ماوەی 6 ڕۆژ دوای بڵاوکردنەوەی ئەم یاسایە لە ڕۆژنامەی وەقایعی ڕێنمایی پێویست دەرکات لە مادەی چلیش دەرێ ئەو یاسایە دوای 6 ڕۆژ دەچێتە بواری جێبەجێکردن لە دوای بڵاوبوونەوەی بەڵێ یعنی هەردووچیان ماوەکەیان 6 ڕۆژە ئایا دوای 6 ڕۆژەکە کە بڵاو دەبێتەوە وەزیری دارایی ڕێنمایی دەردەکەیان ئەوە دەردەکان پێم وایە زۆرێک لە دەبێت 6 ڕۆژ دوای بڵاوبوونەوەی یاساکە بێت لە ڕۆژنامەی وەقایعی کوردستانی بۆیە پێم وایە پێویستی بە داڕشتنەوەیەکەی ئەو مادەیە زۆر سپاس بەڵێ ئەم یاسایە يعني لو طب بله هو يكاني درچاندن بەڕێز سەرۆکی پەرلەمان ئیجازە بله فرمون بله فرمون بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوەی لە پرۆژەی حکوومەتدا هاتووە لەبەرەوەی مۆزوعەکە زۆر متەداخلە لەوێ نووسیتمان وەزیری دارایی و ئابووری بە هەماهەنگی لەگەڵ وەزیری شارەوانی ڕێنمایی پێویست بۆ ئاسان جێبەجێکردنی ئەو یاسایە دەردەکەن و هیچ ماوەیەکیشماندا نەناوە بۆ دەرکردنی ڕێنمایی لەبەرەوەی یاساکە تەفاسیل و وردەکاری زۆری تێدایە بۆیە پێمان باشە ئەگەر تەحدیدی ئەو ماوەیە نەکەن کە لەو ماوەیەدا وەزیر پێویستە ئەو ڕێنماییە دەربکە یەک تەحدیدی ماوەکە نەکرێت دووش هەماهەنگیەک دروست بکرێت لە نێوان هەردوو وەزارەتی پەیوەندیدار وەکو ئەوەی لەناو پرۆژە یاساکەی حکوومەتدا هاتەوە زۆر سوپاس سپاس بۆ بەڕێست بەڵێ بەڵێ فەرمون لیژنە پەیوەندیدارەکان
لەسەر ئەو قانونە بەڵێ بەڵێ فەرمونون بەڕێز وەزیری هەرێم بەڵێ بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان لەبەر ئەوەی وەزیری دارایی ئەوە بەپێی یاساکان و بەپێی ئەوەی کە هەیە مولکیەت و ڕقەبە هەمووی وەزیری داراییە بەڵام عادەتەن تەحدیدکردن و دیاریکردن وەزارەتی شارەوانیە بۆیە زیاتر ئەو دوو وەزارەتە پابندن بە دیاریکردن بۆ نمونە مادەیەکمان هەیە لەسەر دیاریکردنی زەوی یاخود شوێنێک بۆ قونسڵخانەکان عادەتەن بە هەماهەنگی لەلایەن وەزیری دارایی و وەزیری شارەوانیەوە دەکرێتن داواکاریەکە بۆ وەزیری دارایی بەرز دەکرێتەوە بەڵام وەزیری دارایی بۆ وەزیری شارەوانی دەنێرێ بۆ ئەوی تەحدیدی بوقعەیەکی جوغرافی محدد بکرێتن لە حدودی شارەوانیەکان بە مەبەستی دابینکردنی ئەو شوێنە بۆ مەسەرەن ئەوەی کە داوای کردووە قونسڵخانەیە یان هەر شوێنێکەیە لەبەربوونی پەیوەندیەکی مباشر لە نێوان ئەو دوو وەزارەتە بۆیە بەو شێوەیە داماڕشتەوە زۆر سپاس سپاس بۆ بەڕێست بەڵێ مادەی دوای ئەو بەڕێزان مادەی 42 ئەم یاسایە لە دوای بەسەرچوونی ماوەی 6 ڕۆژ لە ڕێکەوتی بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقاعی کوردستان جێبەجێ دەکرێت بەڵێ سپاس کێ قسەی هەیە بەڵێ هۆیەکانی دەرچواندن بەڕێز هۆیەکانی دەرچواندن و کۆتایی لەبەر گرنگی مڵک و ماڵەکانی دەوڵەت چونکە خاوەندارەتی بۆ گەلە بۆیە کارگێری پابندە بە چاکرەفتاری پێکردن بەم مڵک و ماڵانە بەو شێوەیەی بەرزترین سوود بۆ گەل دەستەبەر دەکات و زیاتر پێویستیەکانی بەرژەوەندی گشتی لەبەرچاو دەگرێت بۆیە پێویستە ڕەفتار بە مڵک و ماڵانە بکرێت بە فرۆشتن یان بەکرێدان یان بانەوانی بەپێی چەند حکومێکی یاسایی کە ڕێکارەکانی ڕەفتاری پێکردن بەم مڵک و ماڵانە بە زۆرترین ئاستی شەفافیەت و ڕوونی و نزیکی بۆ دادپەروەری ڕێک بخات بەو شێوەی ئامانجە مەبەستەکانی فرۆشتن و بەکرێدانی مڵک و ماڵەکانی دەوڵەت دەستەبەر بکات لەبەر هەموو ئەمانە ئەم یاسایە دەرچوێندرا زۆر سپاس هەر بەڕێزێک قسەی هەیە بەڵێ فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان وشەی کارجێری هاتووە کارجێری ئەگەر بە عەرەبی تەرجمە عەرەبی بکەین ئای دەبتە ئەلئیداری ئایا مەبەس ئیداریە یا وەحدەی ئیداری باڵێ جاگەرەوە ڕوون بکرێتەوە باشە من ئەوەش ئیزافە کەم پرۆسەی شەفاف لەبەرەوەی کە تۆ مڵکێک بەکرێ بدەی یا بیفرۆشی بە زیادکردنی ئاشکرا ئالیەتێکە بۆ شەفافکردنی پرۆسەکە پێشنیارەکەم ئەو بڕگەیە زیاد بکرێت لە کۆتاییدا مەبەستەکانی بەو شێوەیە خوارەوە بۆ دادپەروەری ڕێک بخات و بەو شێوەیە ئامانجە مەبەستەکانی فرۆشتن و بەکرێدانی مڵک و ماڵەکانی دەوڵەت بە شێوەیەکی شەفاف دەستەبەر بکرێت واتە شەفافشی بۆ زیاد بکرێت سپاس سپاس بۆ بەڕێز بەڕێزانن دامانی پەرلەمان بەم شێوەیە کۆتایی بە کۆبوونەوە کەمانە هێنێ ڕۆژی دووشەممە کۆبوونەوەیکی کردەکە